پەرتوخانەی شەپۆڵی دەنجی یەکێتی نابینایانی کوردستان هەولێر وانەی مێژوو بۆ پۆلی 12 ئامادەیی وەرزێ دووەم چاپی نۆیەم ساڵی 2013 مامۆستای وانە پەیمان ئەحمەد کارە دەنجیەکان ڕۆژگار شادی بەروار 23/12/2014 بەشی هەشتام ڕاپۆرین و شۆڕشەکانی کورد لە نێوان نیوەی دووەمی سەدەی 19 تا کۆتایی نیوەی یەکەمی سەدەی 20 لاپەڕە 130 ئەلف ماوەی نێوان ساڵانی 1850 تا 1940 یەکەم شۆڕشی شێخ عوبەیدوڵڵای نەهری لەناوبردنی دەسەڵاتی میلایەتیەکانی کورد جۆرێک لە نەئارامی لە کوردستاندا بەدوای خۆی هێنا و عوسمانیەکان سوور بوون لە سەر سیاسەتی دەسەڵات سەندنەوە لە میرە کوردەکان و سەپاندنی دەسەڵاتی ناوەند بەسەریاندا لە کاتێکدا توانیان دەسەڵات لە کورد بسێننەوە بەڵام لە سەپاندنی دەسەڵاتی ناوەند بەسەریاندا سەرکەوتوو نەبوون چونکە دەسەڵاتی عوسمانی ئەو بۆشایە سیاسی پێپڕ نەکرایەوە کە بەهۆی لەناوبردنی میرنشینەکانی کوردەوە دروست بوو بۆیە لە جاران زیاتر ئاڵۆزی و پشێوی کەوتە نێو ژیانی سیاسی و کۆمەڵایەتی کوردەواری و هۆزەکانی کورد دەوڵەتیش بۆ چارەسەرکردنی باردۆخەکە ڕێگای هێرش و پەلاماری سەربازی گرتەبەر بەمەش باردۆخەکەیان ئاڵۆزتر کرد کار بەدەستانی عوسمانی و ئێرانی بە سەپاندنی دەسەڵاتی ناوەند بەسەر کوردستاندا زوڵم و ستەمی زۆرتریان بۆ کورد هێنا باج و سەرانەی زیاتر بەسەر خەڵکدا سەپێنرا کار بەدەستی بێگانە جێگەی کاربەدەستە ناچەیەکانیان گرتەوە گەنج و لاوی کورد بە زۆری ڕاپێچی سەربازی دەکران ئەم بارودۆخە بوو بە کۆسپێکی گەورەی سەر ڕێگای پەرسەندنی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی خەڵکی کوردستان و لە ژێر سایەی دەسەڵاتی قاجاریەکاندا وەڕای ئەمانە چەوساندنەوەی مەزهەبیش زیادی کرد جەنگەکانی نێوان عوسمانی و ڕووسیاش جگە لەوەی بارودۆخی سیاسی و ئابووری عوسمانیەکانی لاوازتر کرد باری سەرشانی کوردەکانیشی قورستر کرد لە ئەنجامی شکستی دەوڵەتی عوسمانی لە جەنجی نێوان ساڵی 1877 تا 1878 لەگەڵ ڕووسیادا خەزێنەی دەوڵەتی عوسمانی بە تەواوی نابود بوو بۆیە کاربەدەستان کەوتنە بەرزکردنەوەی ڕادەی باج و سەرانە و ڕووتاندنەوەی زیاتری خەڵک تەنانەت لە کوردستان بارودۆخەکە بە ئاستێک گەیشت ژمارەیەک خەڵک لە برسا مردن بۆیە تاقە ڕێگا لە بەردەمگەلی کورد لەو کاتەدا ڕزگاربوون بوو لە دەسەڵاتی عوسمانی لە ڕێگەی ڕاپەڕینەوە ڕاپەڕینی کوڕانی میربەدرخان حوسێن کەنعان و عوسمان کەنعان لە ساڵانی بەر لە ڕاپەڕینەکەی شێخ عوبەیدوڵڵا وەڵامدانەوەی کورد بوو بۆ ئەم بارودۆخە لەبارەی کوردستان هەموو ئەو ڕووداوە ناوخۆیی و ناوچەیی نێودەوڵەتیانە شێخ عوبەیدوڵڵای خستە بەردەم لێکدانەوە و سەنگاندنی بارودۆخەکە و سەرنجامیش نەخشەدانە بۆ ڕاپەڕین و ڕزگارکردنی کوردستان شێخ عوبەیدوڵڵا پیاوێکی خاوەن دەسەڵات بۆ ڕێبازی نەقشبەندیش لە زەمینەسازی بۆ ڕاپەڕینەکەی ڕۆڵی کاریگەری هەبوو شێخ سوودی لە بارودۆخی خراپی ناوچە کوردنشینەکان وەرگرت و بیر و باوەڕی سیاسی خۆی لەسەر بناغەیەکی ئاینی نەتەوەیی داڕشت بەم جۆرە لە دوای دەسەڵات سەندنەوە لە میرەکانی کورد شێخ عوبەیدوڵڵا دەبێتە یەکەمین ڕێبەر لە مێژووی نوێی کورد کە جڵەوی بزاوی ڕزگاریخوازی گەلی کوردی بگرێتە دەست لە کۆتایی تەمووزی ساڵی 1880 دا شێخ عوبەیدوڵڵا بە مەبەستی یەکخستن و ڕێکخستنی ڕیزەکانی کورد کۆبوونەوەیەکی لە گوندی نەهری ناوچەی شەمزینان لە ویلایەتی هەکاری بەست کە نزیکەی 220 سەرکردەی خێڵ و عەشیرەتەکان و دەرەبەگ و ڕیشسپی ئامادە بوون لەم کۆبوونەوەیەدا چەندین خاڵی گرنگ باسکرا لەوانە یەکەم پێکهێنانی یەکەمین ڕێکخراوی سیاسی کوردی بە ناوی یەکێتی کوردان دووەم شێخ عوبەیدوڵڵا نەهری لە کۆبوونەوەکەیدا باس لە دامەزراندنی کوردستانێکی سەربەخۆی یەکگرتوو دەکات بۆیە داوا لە ئامادەبووان دەکات دژی هەردوو دەوڵەتی ئێرانی و عوسمانی تێبکۆشن سێم کۆبوونەوەکە بڕیاریدا یەکەم جار ڕاپەڕین لە ناوچەکانی کوردستانی ژێر دەسەڵاتی قاجاری دەست پێ بکات لەبەر ئەم هۆیانە ئەلف بەهێزی دەوڵەتی قاجاری لەو کاتەدا بە بەراورد لەگەڵ دەوڵەتی عوسمانی چونکە ئەو کاتە قاجاریەکان خەریکی شەڕکردن بوون لەگەڵ هۆزە تورکمانەکانی سنووری باکووری خۆرهەڵاتی ئێران با ئەو بەشەی کوردستان لە ڕووی پشتوکاڵیەوە دەوڵەمەندتر و بەپیرتر بوو لە کوردستانی بنبەستی عوسمانی ئەمەش بە پێی گوتارەکەی شێخ سەرچاوەیەکی دەوڵەمەند بۆ ڕاپەڕینەکە دابین دەکات بۆ بەگژداچوونەوەی دوژمنی دووەم کە بەهێزترە ئەویش عوسمانیەکانن جیم ئەو ستەم و زۆرداریەکە کوردەکانی ژێر دەسەڵاتی قاجاری ڕوبەڕووی بوونەوە بە تایبەتی دوای کوشتارەکەی هۆزی مەنگوڕ و بڵباست بۆیە تەواوی خەڵکی موکریان لە ستەم و زۆرداری لوتف عەلی میرزای حاکمی سابڵاق بێزار بوون بەڵام ئەوەی پەیوەندی با کوردستانی بندەستی عوسمانیەوە هەبوو شێخ عوبەیدوڵڵا لەبەر ئەم هۆکارانە بڕیاریدا ڕاپەڕین لە ناوچەکانی عوسمانی بەرپا بکات
یەکەم لە ئەنجامی دواشەڕ عوسمانی و ڕووسی لە نێوان ساڵانی 1977 تا 1970 بەشێکی کوردستان ببوو بە گۆڕەپانی شەڕ و بەمەش ناوچە کوردیەکان بە تایبەت لەلایەن سوپای عوسمانیەوە دووچاری تاڵان و کاولکاری بوون. قورسایی ژیانی سەربازەکان کەوتبووە سەرشانی خەڵکی لادێکانی کوردستان. وەڕای ئەوەی کاربەدەستانی عوسمانی تا دەهات ڕادەی بازیان زیاتر و ماوەی کۆکردنەوەشیان کورتتر دەکردەوە. دووەم لە ئەنجامی هەردوو پەیمانی سان ستیڤانۆ و کۆنگرەی بەرلین لە ساڵی 1970 ناوچەیەکی زۆری کوردەواری کەوتە ژێردەستی ڕووسیای قەیسەری بە تایبەتی ویلایەتی قارس و دەوروبەری. ئەمەش خەڵکەکەی ڕوبەڕووی ئاوارەبوون و برسێتی و نەهامەتی زۆر کرد. سێم لە هەر یەکێک لە پەیمانی سان ستیڤانۆ و کۆنگرەی بەرلیندا مادەی تایبەت بە مافی گەلی ئەرمەن لە چوارچێوەی سنووری عوسمانیدا دیاری کرابوو. کەسی باسی گەلی کورد و مافەکانی کورد نەکرابوو. هەرچەندە مەسەلەی مافی ئەرمەن بۆ دەستخستنە نێو کاروباری دەوڵەتی عوسمانی لەلایەن دەوڵەتە گەورەکانی وەک ڕووسیا و بەریتانیا و فەڕەنسا بەکاردەهێنرا، بەڵام بۆ کوردیش مایەی هەڕەشە و مەترسی بوو، بەتایبەتی ئەگەر ئەو مافانە لەسەر حسابی نیشتیمانی کورد بوایە. هەموو ئەو خاڵانە و ئەمانەش کە لە سەرەتای ئەم بەشەدا خستمانە ڕوو، پێویستی ڕزگارکردنی کوردستانی جێ دەسەڵاتی عوسمانیان خستە نێو بەرنامەی سیاسی شێخ عوبەیدڵڵای نەهری. هێزەکانی شێخ عوبەیدڵڵا بۆ ئازادکردنی کوردستانی بندەستی قاجاری بەسەر سێ قۆڵدا دابەش بوون. قۆڵی یەکەم ڕزگارکردنی ناوچەی مکوریان تا دەگاتە تەبرێز. ئەم قۆڵە لەژێر سەرکردایەتی هەمزاغای مەنگوور و شێخ عەبدولقادری کوڕی دابوو. قۆڵی دووەم کە ئەرچی ڕزگارکردنی ناوچەی ئورمیە بوو، شێخ عوبەیدڵڵا خۆی سەرکردایەتی دەکرد. قۆڵی سێیەم ڕزگارکردنی خۆی و سەلمەس کە بە خەلیفەی محەممەد سەدیق سپێدرا. لە قۆڵی یەکەمدا کوردەکان سەرکەوتنی گەورەیان بەدەستهێنا و ناوچەی مکوریان تا دەواازەکانی تەبرێزیان ڕزگار کرد. لە قۆڵی دووەمدا ئابلوقەی شاری ئورمیە درا و دەوروبەرەکەی ئازاد کرا، بەڵام خودی شارەکە ڕزگار نەکرا. ئەمیش لەبەر ئەم هۆیانە. یەکەم شێخ عوبەیدڵڵا ویستی بەبێ شەڕ بچێتە ناو شارەکەوە، بۆیە چەند نامەیەکی بۆ پیامەقوڵانی شارەکە نرد و داوای کرد شارەکە بەدەستەوە بدەن. کاربەدەستانی ئورمیا داوای 3 ڕۆژ مۆڵەتیان کرد بۆ خۆ بەدەستەوەدان. لەو ماوەیەدا توانیان قەڵاو دەواازەکانی شار قایم بکەن و یارمەتی هێزەکانی دەوڵەتیشیان لە قۆڵی تەبرێز سەلماس پێگەیشت. دووەم ئیقبال دەولەی حاکمی شاری ئورمیە وای لە خەڵکی شارەکە گەیاندەبوو کە لەشکری کوردان لە ناوچەی مکوریان تاڵانی و کوشتنێکی زۆریان لە خەڵک کردووە و ئەگەر بێنە ناو ئورمیەوە هەمان ستەم و زۆرداری دووبارە دەکەنەوە. بۆیە خەڵکەکە پشتیوانی ئیقبال دەولەیان کرد. سێم هێزی کورد هێزێکی ناڕێک و پێک بوو لە ڕووی زانستی سەربازی و تەکنیکی جەنگیدا بە بەراورد لەگەڵ سوپای قاجاریدا. تەنانەت لە کاتێک گەمارۆدانی شاری ئورمیەدا هێزەکانی شێخ پێداویستی و کەرەستەی جەنگیان لێبڕا. بەمانایشتر هێزەکانی شێخ هێندەی لەسەر بنچینەی خێڵایەتی بوو، هێندە لەسەر بنچینەی زانستی سەربازی نوێدا نەمەزرێنرا بوو. چارەم ڕۆڵی دکتۆر کۆچران نێردراوی ئەمریکایی لە ئورمیە کە پەیوەندی دۆستانای لەگەڵ شێخ هەبوو. شێخ عوبەیدڵڵا لە گرتنی شاری ئورمیە سار کردەوە. سەرنجام هێزەکانی شێخ عوبەیدڵڵا لە سەرجەم قۆڵەکانەوە پاشەکشەیان کرد و لە کوردستانی بندەستی قاجاردا سەرکەوتنیان بەدەست نەهێنا. تێکشکاندنی ڕاپەڕینەکەی شێخ عوبەیدڵڵا دەگەڕێتەوە بۆ زۆر هۆکار. لەوانە یەکەم دەوڵەتی ئێران لە سەرکوتکردن و دامرکاندنەوەی ڕاپەڕینەکەی سەرجەم هێزەکانی خۆی خستە کار. ئەم هێزانەش کە لەو ناوچە جیاوازەکانی ئێرانەوە هێنرا بوون، خاوەن مەشقی سوپایی باش و چەک و جوبەخانەی زۆر بوون. وەڕای کۆکردنەوەی هێزە خێڵێکی ئازەری و کوردەکانی ئازەربایجان لەسەر هێزەکانی شێخ عوبەیدڵڵا. دووەم دەوڵەتە گەورەکانی وەکو بەریتانیا و رووسیا و فەڕەنسا و نەمسا ڕۆڵی کاریگەریان هەبوو لە یارمەتیدان و پێشگیریکردنی دەوڵەتی ئێرانی دژی ڕاپەڕینەکە، جگە لە بوونی ئەفسەرانی فەڕەنسی و نەمسایی لە ڕێزی سوپای ئێراندا. ئابوود کە کۆنسوڵی ئینگلیز بوو لە تەبرێز داوای ئەوەی گەماڕۆی ئەشاری ئورمیە درابوو، سەردانی شێخ عوبەیدڵڵای کرد کە لە کاتی گەڕانەوەی بۆ تەبرێز هەواڵ و نهێنی زۆری ڕاپەڕینەکەیدا بە سەرانی لەشکری ئێران. رووسیاش ئامادەی خۆی نیشاندا بوو بۆ هاوکاریکردنی ئێران لە ڕووی سوپاییەوە و ئەگەر پێویستی کرد. سێم نەتەنینەوەی ڕاپەڕین بۆ ناوچەکانی سنا، کرماشان، هەورامان، ئیلام و لۆرستان و بەختیاری کە بەشێکی فراوان و گەورەی کوردستان بوون. چارەم هێزە دەنجەکانی شێخ عوبەیدڵڵا لەسەر بنچینەی عەشیرەتگەری دامەزرا بوون، هەر لەسەر بنچینەی بەرژەوەندی عەشیرەتەکانیش بەشداریان لە شۆڕشدا دەکرد. بۆیە دەبینین کاتێک بەرژەوەندیان لەگەڵ شۆڕشدا نەدەما، دەچوونەوە پاڵدەوڵەتی ئێران.
دوای تێکشکاندنی لە ئێران و لەگەڵ ئەوەش کە سنوورەکانی عوسمانی ئێرانی بە لەشکرێکی زۆر تەنرا بوو، شێخ و ژمارەیەکی زۆر لە ئەنگرەکانی توانیان خۆیان بگەێننەوە گوندی نەهری. شێخ بەنیاز بوو لە کوردستانی بندەستی عوسمانی دەست بە ڕاپەڕین بکاتەوە بۆ ئەم مەبەستەش نامەیەکی بۆ ژمارەیەک لە سەرۆکخێڵەکانی کورد نار. لەو کاتەشدا ئێران لە هەوڵی بەردەوامدا بوو لەگەڵ دەوڵەتی عوسمانی تا شێخ بگرێت و زیندانی بکات. کاتێک هەوڵەکانی ئێران سوودێکی نەبوو، ئەمجارەیان داوای لە دەوڵەتە گەورەکانی وەکو بەریتانیا و رووسیا کرد گوشار بخەنە سەر دەوڵەتی عوسمانی بۆ دەستگیرکردنی شێخ عوبەیدەڵڵا. ئەوە بوو دواتر دەوڵەتی عوسمانی شێخیان ڕازی کرد بچێت بۆ ئەستانبوڵ، بەڵام دوای ئەوەی کە شێخ بۆی ڕوون بووەوە دەست بەسەران نەکمێوان بەنهێنی ڕای کرد و گەڕایەوە بۆ نەهری. بەڵام ئەم جارەیان بە دیلگیرا و بە دەست بەسەری ڕەوانەی حیجاز کرا. لە ساڵی 1983دا لە شاری تائیف کۆچی دوایی کرد، لە مەکا بە خاک سپێردرا. دامەزراندنی سوارەی حەمیدیە لاپەڕا 137. دوای شکستی ڕاپەڕینەکەی شێخ عوبەیدڵڵای نەهری، سوڵتان عەبدولحەمیدی دووام لە ساڵی 1876 تا ساڵی 1909 هەوڵیدا سیاسەتی خۆ نزیکردنەوە لە سەرانی کورد بگرێتە بەر. ئەوە بۆ دەستی کرد بە دامەزراندنی فەوجەکانی سوارەی حەمیدیە کە یەکێکە لە دیارترین ڕووداوەکانی پاش شکستی ڕاپەڕینەکەی شێخ عوبەیدڵڵا. دامەزراندنی حەمیدیە تەنها بە مەبەستی بەکارهێنانی کورد لە دژی ئەرمەنەکان نەبوو، بەڵکو پەیوەندی بە ئامانجە استراتیژیەکانی سوڵتان عەبدولحەمیدەوە هەبوو کە گرنگترینیان بریتی بوو لە جێگیرکردنی دەسەڵاتی ناوەند، هێنانەکەی هاوسەنجێکی نوێی سیاسی کۆمەڵایەتی و سوودوەرگرتن لەو هێزانە دژی ئەرمەنەکان، بەرگریکردن لە پەلەماری رووسیا و ڕێگرتن لە دەسەڵاتی بەریتانیا لە ئەنادۆڵی خۆرهاڵات، هەروەها سەرکوتکردنی جوڵانەوە ڕزگارخوازەکانی گەلانەی ناتورک ئامانجێکی تری حەمیدیە بوو. هەموو ئەو ئامانجانەش لەگەڵ سیاسەتی بنچینی عوسمانی بۆ یەکبوونی ڕێزی موسڵمانان دەگونجا. ئەمانە سەرجەم وایان کرد سوڵتان عەبدولحەمید لە ساڵی 1991دا بڕیاری دامەزراندنی سوارەی حەمیدیە بدات. سوارەی حەمیدیە لە کوشتاری بە کۆمەڵی گەلی ئەرمەندا ڕۆڵێکی خراپی بینی. ئەو کوشتارێکە لە ساڵی 1994دا دەستی پێکرد بە سەدان هەزار ئەرمەنی تێدا کوژرا. ئەوەی پەیوەندی بە کوردەوە هەیە ڕاستە بەشێک لە دەرەبەگ و سەرەفێڵ و پیاوە ئاینیەکان لە ڕێزەکانی فەوجەکانی سوارەی حەمیدیەدا کۆبوونەوە لە کوشتاری بە کۆمەڵی ئەرمەندا بەشداریان کردبوو. بەڵام دەبێت ئەو ڕاستیەش لە بەرچاو بگیرێت کە ئەمانە بەشێک بوون لە دام و دەستگای سوپایی و ئیداریەکانی سوڵتان عەبدولحەمید و بە فەرمانی دەوڵەتیش دەجوڵانەوە. ئەمە لەلایەکی ترەوە کەم نەبوونی ژمارەی ئەو کوردانەی سەرەڕای هەموو مەترسیەکان گیانی ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئەرمەنیان ڕزگار کرد کاتێک لە گوند و ماڵەکانی خۆیان بەنهێنی ژیانیان دەپاراستن. بۆیە هەرگیز ڕاست نییە کە کورد وەک نەتەوەیەک بە کوشتاری ئەرمان تاوانبار بکرێت، بەڵکو ئەوەی تاوانی ئەم کوشتارەی دەکەوێتە ئەستۆ سوڵتان عەبدولحەمیدە و وەدام و دەستگاکانی دەوڵەتی عوسمانیە نەک کورد کە لە زۆربەی کاتدا هاوخەبات و هاوچارەنووسی گەلی ئەرمەن بوون. دووەم، ڕاپەڕینەکەی شێخ عەبدولسەلامی بارزانی لە نێوان ساڵانی 1907 تا 1914 لاپەڕا 138. لە ماوەی نێوان ساڵان 1907 تا ساڵی 1908دا شێخ عەبدولسەلامی بارزانی چەند یادداشت و بروسکەیەکی سەبارەت بە مافەکانی گەلی کورد بۆ بابل عالی سوڵتان لە ئەستانبوڵ نارد. گرنگترین داواکاریەکانی شێخ عەبدولسەلام کە تایبەت کرابوو بە ناوچە کوردنشینەکان بریتی بوون لە ئەلف کردنەوەی دەستگای بەڕێوەبەرایەتی کوردی لە ناوچە کوردنشینەکان، بە زمانی کوردی بکرێت بە زمانی پەروەردە و فێرکردن لە ناوچە کوردنشینەکاندا. جیم، دانانی بەڕێوەبەر و قایمقام و لە پرسراوانی تری کورد زمان. دال، ئەو باجانەی وەردەگیرێت بۆ چاکردن و پاراستنی ڕێگاوبان و کردنەوەی قوتابخانە خەرج بکرێت. ها، بەپێی بنچینەکانی شەریعەت یاسا و دادپەروەری جێبەجێ بکرێت. واو، لەو ناوچانەدا قازی و مفتی سەر بە مەزهەبی شافعیدا بنرێت. زا، وەرگرتنی باز بەپێی شەریعەتی ئیسلام. بابل عالی ئەم داوایانەی بە دەرچوون لە پشگیریکردنی دەوڵەتدانا، بۆیە دەستی کرد بە جەموجۆڵی سەربازی و شەڕ و پێکدادان لە نێوان هەردوو لا دەستی پێکرد. لە ئەنجامدا شێخ عەبدولسەلام ناوچەی بارزانی جێهێشت و ڕووی کردە خۆرهەڵاتی کوردستان و لەوێ بوو بە میوانی سەید تەهای شەمزینی و لە گوندی ڕاژان مایەوە. دواتر لەلایەن سۆفی عەبدوڵڵا ناوێک داوت دەکرێت و لە پلانێکدا لەگەڵ پیاوەکانی دەستگیر دەکرێن و دەدرێنە دەست دەسەڵاتدارانی دەوڵەتی عوسمانی. دوای دەستگیرکردنی شێخ عەبدولسەلام گوازرایەوە بۆ مووسڵ و پاش دادگایکردنێکی ڕواڵەتی لە 14/12/1940 لە سەیدارە درا. سێم، ڕاپەڕینەکەی مەلا سەلیمی بەدلیسی لاپەڕا 140. شێخ سەلیم یەکێک بوو لە شێخە گەورەکانی ناوچەی خێزانی سەر بە ویلایەتی بەدلیس.
بەهۆی خەبات و تێکۆشان لە پێناوی گەلی کووردا لەلایەن سوڵتان عەبدولحەمیدی دووەمەوە دوور خرایەوە بۆ مەدینە. لە مەدینەدا و لە وەرزەی حەجکردندا چاوی بە ژمارەیەکی زۆر لە شێخ و پیاوە ئاینیەکانی کوردی ناوچەی جۆر بە جۆرەکانی جیهان کەوت. هەر لەوێدا سوێندیان خوارد کە کار بۆ دامەزراندنی کوردستانێکی سەربەخۆ بکەن. دوای گەڕانەوەی بۆ کوردستان مەلاسەدین بیر و باوەڕی خۆی گەیاندە ناوچە دوورەکانی قارس و ئەرزروم و ئەرزنجان، هەروەها لە ناوچەکانی وان و بەدلیس و دیاربەکریش. بزودنەوەکەی مەلاسەدین تا دەهات لە ئەنگور و موریدی زۆرتر دەبوو، بەتایبەتی پاش ئەوەی کۆمەڵی اتحاد و تەرەقی سیاسەتی بە تورککردنیان گرتە بەر و کەوتنە هەوڵدان بۆ تواندنەوە و سڕینەوەی گەلانی ناوتورک. کاتێک ئیتحادیەکان بە مەیانزانی لە ساڵی 1910 دا هێزێکیان ڕەوانەی سەر شێخ سەلیم کرد و لە ڕێگای نێوان وان بەدلیس جەزگیریان کرد، بەڵام پاش شەڕێکی توێن بە یارمەتی شێخ شەهابەدین تواندرا ئازاد بکرێت. لەم شەڕەدا کوردەکان چەک و تەقەمەنێکی زۆریان دەستکەوت و نزیکەی 320 سەربازی تورکیش بەدیلگیران و 50 جەنگاوەری کوردیش لە شەڕەکەدا شەهید بوون. لە ساڵی 1913 دا تەواو نەبوو کە تەواوی ویلایەتی بەدلیس کەوتو بووە ژێر دەسەڵاتی شێخ سەلیمەوە، تەنها شاری بەدلیس نەبێت کە بەدەست تورکەکانەوە مابوو. بەڵام دوای شەڕێکی 5 سەعاتی شێخ سەلیم و هاوڕێکانی توانیان بچنە نێو شاری بەدلیس و ژمارەیەکی زۆریش سەربازی تورکیان کوشت. بەڵام کاتێک ڕۆژ بووەوە هێزەکانی تورک لە چەندین قۆڵەوە هێرشیان کردە سەر بەدلیس و شێخ سەلیم لەگەڵ 10 کەس لە هاوڕێکانی کە مابوونەوە پەنایان بردە بەر کونسوڵخانەی ڕووس لە بەدلیس و لەوێدا مانەوە. بەڵام کە جەنجی یەکەمی جیهانی دەستی پێکە تورکەکان پەلاماری کونسوڵخانەکەیاندا و شێخ سەلیم و هاوڕێکانیان دەستگیر کرد و لە بەردەم کونسوڵخانەکە لە سێدارەیاندان. بە ڕاپەڕین و شۆڕشەکان لە نێوان ساڵانی 1980 تا 1950. یەکەم شۆڕشەکانی شێخ مەحموود لە 1941. داگیرکردنی تەواوی ویلایەتی مووسڵ لەلایەن ئینگلیزەکانەوە لە ساڵی 1980 دا پێچەوانی بڕیارەکان ڕێکەوتنامەی سایکس بیکۆی ساڵی 1916 نێوان بەریتانیا و فەڕەنسا بوو. چونکە بەپێی ئەم ڕێکەوتنامەیە ویلایەتی مووسڵ ناوچەیەکی دەسەڵاتی فەڕەنسی بوو، ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە داگیرکردنی شاری مووسڵ لەلایەن بەریتانیاوە بەبێ شەڕ و دوای ئاگربەستی مۆدرۆس بوو بە هۆی دروستبوونی کێشەیەک لەگەڵ دەوڵەتی عوسمانی کە بە کێشەی ویلایەتی مووسڵ ناسراوە. بەریتانیا تەواو پێچەوانەی ویست و ئارەزووی خەڵکی کورد لە ساڵی 1925 ویلایەتی مووسڵی بە دەوڵەتی تازە دامەزراوی عێراقەوە لەکاند. ئینگلیزیەکان پێش ئەوەی بێنە سلێمانی شێخ مەحموودی خۆی نامەی بۆ ناردن و ئامادەی کوردی بۆ پشتیوانی ئینگلیز دەربڕی بە مەرجێک مافەکانی گەلی کورد لە بەرچاو بگرن. دوای ئەمە مێجەر نوئێل بە نوێنەرایەتی ئینگلیز هاتە سلێمانی و لە 17 تشرینی دووەمی ساڵی 1980 دا شێخ مەحموود وەکو حکومداری کوردستان ڕاگەیان بەبێ ئەوەی سنووری دەسەڵاتی شێخ مانەی حکومداری بۆ ڕوون بکرێتەوە و کە دواتر ئەمانە بوون بە خاڵێکی گرنگ لە ناکۆچیەکانی نێوانیاندا. سەرەتا شێخ مەحموودی حەفید لە 12 نیسانی ساڵی 1990 دا دوای ئەوەی ئینگلیزەکان ویستیان حکومەتەکەی بڕوخێنن، ئەویش هەرچی فەرمانبەر و سەربازی ئینگلیزی هەبوو لە ناوچەی سلێمانی توانی دەریان بکات. بۆیە ئینگلیزەکانیش هێرشێکی گەورەیان کردە سەر شێخ مەحموود و پایتەختەکەی. ئەو بوو چەند شەڕێکی گەورە لە نێوانیاندا ڕوویدا تا لە حوزەیرانی ساڵی 1990 دا لە شەڕی دەربەندی بازیان کە تێیدا جەنگاوەرەکانی کورد بە سەرۆکایەتی شێخ مەحموود ئازایەتێکی گەورەیان نوان لە بەرامبەر هێزی داگیرکاری ئینگلیزدا. بەڵام ناهاوسەنجی تەرازووی هێزی سوپایی نێوان هەردوو لە کەمی و ئازوقا و تەقەمەنی جەنجی و خیانەتی هەندێک لە سەرۆکۆزەکانی کورد و تواتریش برینداربوونی شێخ مەحموود لە پەڵ بەردا قارەماندا سەرجەم ئەم خاڵانە بوون بە هۆی تێکشکاندنی سوپاکەی شێخ مەحموود و دواتریش بەدیلگرتنی شێخ خۆی. دوای بەدیلگرتنی شێخ مەحموود ئینگلیزەکان بڕیاری لە سێدارەدانیاندا، بەڵام دواتر بڕیارەکە گۆڕدرا بە دەستبەستنەوەی بە ڕەوانەکردنی بۆ هەندستان لە ساڵی 1922 دا لەوێ مایەوە. لە ماوەی هێشتنەوەی شێخ مەحموود لە هەندستان بارودۆخی عێراق بە گشتی و کوردستان بە تایبەتی لە هاتووندا بوو. لەو ماوەیەدا و لە 25 تشرینی یەکەمی ساڵی 1920 دا حکوومەتی کاتی عێراق دامەزرێنرا لە ئازاری ساڵی 1921 دا بە سەرپەرشتی وینستۆن چەرچڵی وەزیری داگیرکێگانی بەریتانیا لەسەر چارەنووسی عێراق و باشووری کوردستان کۆنگرەی قاهیرە بەسترا. لەم کۆنگرەیەدا جگە لە بڕیاردانی و بەدانانی فەیسەڵی کوڕی حوسێن بە پادشای عێراق چارەنووسی ویلایەتی مووسڵیش وەک بەشێک لە دەوڵەتی عێراق سەیر نەکرابوو. ئەو کاتەی شێخ مەحموود لە هەندستان بەسەرکرابوو، سلێمانی تا ساڵی 1922 دا ڕاستەوخۆ لەژێر دەسەڵاتی ئینگلیز و ئەفسەرەکانیدا بەڕێوە دەچوو.
لەو ماوەیەدا لە نێوان ساڵانی 1990 تا 1922 لە ئەنجامی گوشاری خەڵکی کوردستان بەگشتی و سلێمانی بە تایبەتی هەڕەشە مەترسی تورک لە چەند ناوچەیەکی کوردستان ئینگلیز بۆ ئارامکردنەوەی باردۆخەکە ئازادکردنی شێخ مەحموودی و باشترین چارەسەر دەزانی. دوای ئەوەی شێخ مەحموود لە نێو پێشوازەکی گەورەدا لە 30 ئەیلولی ساڵی 1922 دا گەیشتەوە سلێمانی لە 10 تشرینی یەکەمی هەمان ساڵدا بە فەرمانێکی حکومداری کابینەی حکوومەتەکەی لە سلێمانی ڕاگەیاند و خۆشی وەک مەلیکی کوردستان ناساند. ئەندامانی حکوومەتەکەی شێخ مەحموود بریتی بوون لە یەکەم سەرۆک وەزیران و سوپاسالار شێخ قادری حەفید، دووەم وەزیری ناوەخۆ شێخ محەممەدی غەریب، سێەم وەزیری دارایی کەریمی عەلەکە، چارەم وەزیری مەعاریف و تاپەروەردە مستەفا پاشایە مولکی، پێنجەم وەزیری ئەشغال محەممەد ئاغا عەبدوڕەحمان ئاغا، شەشەم لێپرسراوی گشتی گومرگ ئەحمەد بەجی فەتاح بەگ، هەفتەم لێپرسراوی گشتی ئاسایش سەید ئەحمەدی بەرزنجی، هەشتەم مفەتیشی گشتی میرلیوا سدیق پاشا قادری، نوێم وەزیری بەرگری ساڵح زەکی بەگ ساحێب قەڕان. اینجا متەسەڕیف و قایمقام و بەڕێوەبەری ناحیە و پۆستە گرنگەکانی تری دەستنیشان کرد و ئاڵای کوردستان لەسەر هەموو دام و دەستگا و بیناکانی حکوومەت هەڵکرا. بێگومان ئەم کارانە بەدڵی ئینگلیز و تەنانەت حکوومەتی عێراقیش نەبوو. شێخ مەحموود نەیدەویست بەوەش ڕازی نەدەبوو کە تەنها داردەستی ئینگلیز و ملکەت و گوێڕایەلی فەرمانەکانی ئەوان بێت، بەڵکو دەیویست سنووری دەسەڵات و سنووری جوگرافی دیاریکرا بێت و کەس دەست نەخاتە نێو کاروباریەوە. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئەو کاتە تورکەکان هێزێکیان بە سەرۆکایەتی عەلی شەفیق ئۆزدەمیر پادشا ڕەوانەی ڕەواندەست کردبوو. ئەمانە هەوڵیان دەدا لە شێخ مەحموود نزیک ببێنەوە. شێخ مەحموودیش ئەو کاتە چ بەهۆی نائومێدبوونی لە ئینگلیز و چ لە ژێر کاتێکردنی تورکخوازەکان وردە وردە لە تورکەکان نزیکتر دەکەوتەوە. سەرجەم ئەمانە ڕێگا خۆشکەر بوون بۆ دووبارە گرژبوونەوەی پەیوەندەکانی نێوان شێخ مەحموود و ئینگلیز و دواتریش دەستپێکردنەوەی شەڕی نێوانیان. ئینگلیزیەکان بۆ لەناوبردنی حکوومەتەکەی شێخ مەحموود لە 22 شوباتی ساڵی 1923 دا بە فڕۆکە باخەستی بردومانی شاری سلێمانیان کرد، خەڵکێکی مەدەنی زۆریان کوشت. شێخ مەحموودیش لە سەرەتای ئازاری هەمان ساڵدا ڕووی کردە ئەشکەوتی جاسانە لە سوورداش. بەڵام دوای ئەوەی ئینگلیز لە حوزەیرانی ساڵی 1923 دا سلێمانیان چۆڵ کرد، لە تەموزی هەمان ساڵدا جارێکتر شێخ مەحموود گەڕایەوە شارەکە. شەڕ و ناکۆچی نێوان شێخ مەحموود و ئینگلیز کۆتایی پێنەهات. دوای ئەوەی بە پێی بڕیاری کۆمەڵەی گەلان ویلایەتی مووسڵ بە عێراقەوە لەکێنرا، ئەم بڕیاری لەکاندنا پێچەوانەی خواستی ڕووناکبیران و زۆربەی خەڵکی ویلایەتەکە و جوڵانەوەی ڕزگاری گەلی کورد بوو. تا ئەو کاتەی بە پێی ڕێککەوتنی ئینگلیز و شێخ مەحموود لە گوندی پیران و لەسەر سنووری ئێران مایەوە، بە مەرجێک دەست لە کاروباری سیاسیەوە وەرنەدات. دووەم شۆڕشی سمکۆی شکاک لە پەڕا 146. ئیسماعیل ئاغا واتە سمکۆی شکاک لە دوای مردنی باوکی بوو بە سەرۆ عەشیرەتی شکاک، یەکێکە لە ناسراوترین ئەو سەرکردە کوردانەی کە پێش جەنگی یەکەمی جیهان دژی دەسەڵاتی قاجاری لە ئێران جەنگاوە و لە ساڵانی دوای جەنگیش لە خەباتێکی بێوچاندا بووە بۆ بەدیهێنانی مافەکانی کورد لە خۆرهەڵاتی کورد. دەسەڵاتی سمکۆ لە ناوچەکانی خۆرئاوای دەریاچەی ئورمیە مەڵبەندی سەرەکی عەشیرەتی شکاک فراوان بوو. هەروەها شێخ عەبدولسەلام بارزانیش کە لە عوسمانیەکان ڕایکردبوو ماوەیەک لە نێو ئەو عەشیرەتە مایەوە و دواتریش لەگەڵ سمکۆدا چوون بۆ دیدەنی جێگیری کۆنسوڵی رووسیا لە قەفقاز تا داوای پشتیوانی و کۆمەچی بۆ بزوتنەوەی کوردی لێ بکەن. جگە لەمانە سمکۆ کچێکی شێخ محەممەد سەدیقی هێنا بوو. شێخ محەممەد سەدیق کوڕی شێخ عوبەیدەڵڵای نەهری و باوکی سەید تەها بوو کە یەکێک لە سیاسەتمەدار و شۆڕەجێڕەکانی ئەو سەردەمە بوو. ئەو خزمایەتیە هاوکاری نێوان بنەماڵەی شەمزینە بەتایبەت سەید تەها و سمکۆی پتەوتر دەکرد. لە ساڵانی جەنگی یەکەمی جیهانیدا ناوچەی دەسەڵاتی سمکۆ کەوتە بەر شاڵاوی عوسمانیەکان، بەڵام کاتێک ڕووسەکان عوسمانیەکانیان تێکشکان، ژمارەیەکی زۆری سەربازە کوردەکانی ناوسپای عوسمانی بە خۆیان و چەکەکانیانەوە پەیوەندیان بە سمکۆوە کرد و هاتنە ڕێزی لەشکرەکەیەوە. بە هەڵگیرساندنی شۆڕشی ئۆکتۆبەری ساڵی 1970 و پاشەکشەی هێزەکانی ڕووس لە ناوچەکە بەدەست بەسەرداگرتنی بەسەر ناوچەی تردا دەسەڵاتی سمکۆ فراوانتر بوو. دوای کۆتایی هاتنی جەنگیش جێنشینی والی ئازەربایجان لە تەبرێز پلانێکی بۆ کوشتنی سمکۆ داڕشت. هەرچەندە سمکۆ لە پلانەکە ڕزگاری بوو، بەڵام برایەکی و چەند کەسێکی تر لەناوچوون. ئەم کارە زیاتر سمکۆی ڕەپئەستوور کرد لە بەرامبەر عەجەمەکان.
چونکە ساڵێک پێش شۆڕش دەستوری ئێران نیزام سەڵتەنەی والی ئازەربایجان لە تەبرێز بە ناوی داوەتەوە جەعفەر ئاغای برای گەورەی سمکۆ و 2 هاوڕێی کوشت. دوای ئەوەی سمکۆ بۆی دەرکەوت قاجاریەکان دەست لە پیلانجێڕان و دژمنایەتی هەڵناگرن کەوتە هاندانی کورد بۆ ڕاپەڕین و شۆڕش لە پێناوی ئازادی و سەربەخۆیی. سمکۆ شارەکانی خانە، شنۆ، نەغەدە، بۆکان، مەهاباد، میاندوا و سەردەشتی ڕزگار کرد. هەروەها جگە لە ڕزگارکردنی شارەکانی خۆی، سەڵماس، ماکۆ، گەماڕۆی شاری ئورمیەشیدا. دوای گەمەڕۆیەکی 25 ڕۆژی هێزەکانی کورد بە 6 شارەکەیان ئازاد کرد، بەڵام ئینگلیزەکان و ئەمریکیەکان بەهانەی حاکمی شارەکەوە هاتن و نەیانهێشت تەواوی شارەکە بکەوێتە دەست سمکۆ. لەم ماوەیەدا سمکۆ هەوڵیدا پشتگیری دەوڵەتە گەورەکان بۆ خۆی مسۆگەر بکات. سەید تەهای نات بۆ بەغدا بۆ بەدەستهێنانی پشتیوانی بەریتانیا. سمکۆ خۆشی نامەیەکی بۆ ویلسن حاکمی سیاسی بەریتانی لە عێراق نات، بەڵام ئەم هەوڵانە سەریان نەگرت، بۆیە ئەم جارە پەیوەندی بە کەمالیەکانەوە کرد کە تازە خەریکی چاڵەچیەکانیان بوون لە کوردستان. لەم کاتانەدا ڕەزاشای پەهلەوی هاتە سەر حوکم و کۆتایی بەدەسەڵاتی بنەماڵەی قاجاریەکان هێنا. ڕەزاشا بە پشتیوانی وڵاتانی گەورەی دنیا توانی لە ماوەیەکی کووردا دەسەڵاتی بەسەر سەرتاسەری ئێراندا بسەپێنێتەوە. جگە لە چەند ناوچەیەکی کوردستان کە یەکێک لەوانە ناوچەی دەسەڵاتی سمکۆ بوو. ڕەزاشا هێزێکی گەورەی لە تەبرێزەوە نادە سەر سمکۆ، بەڵام بە هاوکاری هۆزەکانی کورد سمکۆ توانێی زەبرێکی کوشندەیان لێ بدات. بەمەش ناوچەی دەسەڵاتی سمکۆ بۆ دەوروبەری سنا فراوان بوو. سمکۆ توانی بۆ ماوەی 4 ساڵ لە بەرامبەر هێرش و بەلامارەکانی ڕەزاشادا خۆی ڕابگرێت و لە زۆربەی شەڕەکانیشدا سەرکەوتوو بوو. بۆ ئازادکردنی شاری سنا سمکۆ پەیوەندی بە مەحموود خانی کانێسانان و مەحموود خانی دزلی و سەردار ڕەشیدەوە کرد. هەموو لایەک بۆ ئەمە بەسە هەڵوێز بوون، بەڵام پەلاماری لە ناکاوی هێزەکانی ئێران بۆ سەر ناوچەکانی عەشیرەتی شکار ڕێگای ڕزگارکردنی سنە و ناوچەکانی باشووری لە سمکۆ گرت. ئەمە وێڕای ئەوەی عەشیرەتەکانی لۆڕستانیش ئامادەییان نیشاندا بوو بۆ هاتنە ڕێزی بزوتنەوەکەی سمکۆ و کوردانی بندەستی عێراق و کورد تورکیاش پەیوەندی دۆستایەتیان لەگەڵ سمکۆدا مەزراندبوو. لە هاوینی ساڵی 1922دا شەڕی گەورەی شەرکەیازی لە نێوان هێزەکانی سمکۆ و سوپای ئێراندا هەڵگیرسا. هەرچەندە کوردەکان بۆ ماوەیە خۆیان ڕاگرت، بەڵام لە کۆتاییدا هێزەکانی سمکۆ شکستیان خوارد و ناوچەکەیان دەستی بەسەردا گیرا. سمکۆ پەنای بردە بەر تورکیا، لە ئەنجامی پەلاماری تورکەکانیش ژنەکەی کوژرا و کوڕێکیشی بەدیل گیرا. بۆیە ئەمجارە سمکۆ ڕووی کردە باشووری کوردستان لە ساڵی 1923 لەلایەن شێخ مەحموودەوە پێشوازیی شاهانەی لێکرا. سمکۆ لەسەر داوای ئینگلیزەکان بڕیاریدا بگەڕێتەوە خۆرهەڵاتی کوردستان. بۆ پێی ئینگلیز داوای لە دەسەڵاتدارانی ئێران کردووە لە سمکۆ خۆش بوون. باش ئەوەی سمکۆ لە هاوکاری ئینگلیز و تورکە کەمالیەکان بێئومێد بوو، ئەمریکاش نەیدەویست تەرازووی هێزەکان لە ناوچەکە تێک بچێت، بۆیە ئەم جاریان سمکۆ ویستی هاوکاری یەکێتی سۆڤێت مسۆگەر بکات. بەڵام ئەمەشی بۆ جێبەجێ نەبوو، چونکە سۆڤێت ڕێکەوتنامەی دۆستایەتی و هاوکاری لەگەڵ هەردوو ڕژێمی ڕەزاشای پەهلەوی و مستەفا کەمال ئەتاتورک مۆر کردبوو. بۆیە سەرنجام لەسەر داواکەی ئینگلیز دەگەڕێتەوە بۆ خۆرهەڵاتی کوردستان. بەڵام کاتێک تێدەگات ڕەزاشا نیازی پاک نییە لە ساڵی 1925 لەژێر کاریگەری شۆڕشەکەی شێخ سەعیدی پیران کە لە باکووری کوردستان دژی کەمالیەکان هەڵگیرسا دەست دەکاتەوە بە شۆڕش. بەڵام ئەم جارەشیان ڕوبەڕووی شکست دەبێتەوە و پەراگەندەی سەرسنوورەکانی تورکیا، عێراق، ئێران دەبێت. تا ساڵی 1930 ئەو کاتەی پەیامێکی لێبوردنی لە تەبرێزەوە پێدەگات وێڕای بڕیاری دانانی بە حاکمی ناوچەی شنۆ. سمکۆ کەوتە هەڵەیەکی سیاسی گەورەوە کە بڕوای بەمبەڵێنی لێبور نەکرد، چونکە هەر ئەم ساڵە بە هەمان شێوەی جەعفەر ئاغای برای بە پلانێکیدا ڕێژرا و کوژرا. بە کۆتایی ژیانیشی کۆتایی بە جوڵانەوە سیاسیەکانی هات. سێەم شۆڕشی شێخ سەعیدی پیرە لە ساڵی 1925 لاپەڕە 150. لە ساڵی 1925 لە ماوەی خەریکبوونی بەریتانیا و فەڕەنسا و کۆمەڵەی گەلان بە کێشەی ویلایەتی موسڵ و دیاریکردنی سنووری کۆماری تورکیای نوێ لەگەڵ ڕژێمی پاشایەتی عێراقدا شۆڕشێکی گەورەی نەتەوەیی لە باکووری کوردستان لە هەرێمی دیاربەکر و دەوروپشتیدا بە ڕابەرایەتی شێخ سەعیدی پیران بۆ بەدیهێنانی مافەکانی گەلی کورد لە سەربەخۆیی ئازادی هەڵگیرسا. گرنگترین هۆکارەکانی شۆڕش ئەمانە بوون: یەکەم، شۆڕشەکە مۆڕکی نەتەوایەتیانەی هەبوو، وەک پەرسەکردارێک لە بەرامبەر سیاسەتی پڕلەستەم و زۆرداری کەمالیەکان دەرهەق بە گەلی کورد، بە تایبەتی دوای پەیمانی لۆزانی ساڵی 1923 کە نکۆڵیان لە هەموو ئەو بەڵێنانە کرد کە بە کوردیاندا بوو، لەوانە ژابینکردنی مافەکانی گەلی کورد بوو لە تورکیا. دووەم، یاسای نوێی دەوڵەتی تورکیای کەمالی
تەنها دانی بەبوونی نەتەوەی تورکدا دەنا لە تورکیا و سەرجەم نەتەوەکانی تریشی بە تورکدا نابوو تەنانەت ناویان لە کورد نابوو تورکی چیایی. بەم جۆرە زمانی تورکی کرا بە زمانی ڕسمی دەوڵەت و زمانی کوردی قەدەغە کرا. هەموو ئەم یانە و ڕێکخرا و کۆمەڵە و گۆڤارە کوردیانش کە هەبوون قەدەغە کران. سێم سیاسەتی ڕاگواستن و دەربەدەرکردنی کورد لە سەرزەوی بابوو باپیرانی بۆ خۆرئاوای ئەنادوڵ نیشتەجێکردنی تورک لە شوێنیاندا، هەروەها گرتن و دوورخستنەوە و کوشتنی سەرکردە و تێکۆشەرانی کورد. چارەم ئەو گوشارە ئابووریە کەمالیەکان لە کوردستاندا پیادەیان دەکرد دەستیان بەسەر بەپیترین زەویە کشتوکاڵەکانی کورددا گرت و دەیاندا بە تورک. بەم جۆرە تا دەهات جوتیارانی کورد بێ زەوی و بێکار دەمانەوە، بۆیە گرانیەکی گەورە لە کوردستان پەیدا بوو، بە تایبەتیش دوای ڕەوانەکردنی ئەو ژمارە زۆرە سەربازە تورکەکان بۆ کوردستان بۆ ئەوەی پەیوەندی بازرگانی و ئابووری ئەم پارچەی کوردستان لەگەڵ بەشەکانی تردا بپسڕێنن. وێڕای ئەمانەش باج و سەرانەیەکی زۆریان بەسەر خەڵکی کوردستاندا سەپاندەبوو. سەرکردە نیشتیمانیەکانی کورد لە ساڵی 1924دا کۆبوونەوەیەکیان ئەنجامدا. لەم کۆبوونەوەی لە بڕیاریاندا لە ڕۆژی جەژنی نەورۆزدا لە 21 ئازاری ساڵی 1925 شۆڕش دەست پێ بکەن. بەڵام کاتێک هێزێکی کەمالیەکان لە مانگی شوباتدا بە مەبەستی دەست بەسەرداکردنی کوردستان گەیشتە گوندی پیران، بارەگای شێخ سەعید و شۆڕجیران لە ئەنجامدا شەڕ لە نێوان هەردوولادا دەستی پێکرد و کوردەکان توانیان هێزەکەی تورک تێک بشکێنن. بەم جۆرە شۆڕش پێشوادەی دیاریکراوی خۆی ڕاگەیەندرا و لە ماوەی 2 هەفتەدا چەندین شاری گەورەی باکووری کوردستان وەک خەرپوت، دەرسیم، مووش، ئورفا، مەڵاتیا، بێنگۆڵ، مەلازگرد، پاڵ و ئازادکران. دواتر شۆڕجێران ڕوویان کردە ڕزگارکردنی شاری دیاربەکر و دوای شەڕێکی خوێناوی و کوژرانی ژمارەیەک لە هەردوو لە شارەکە ئازادکرا. ئازادکردنی دیاربەکر وای لە ئەنجومەنی گەورەی نیشتیمانی تورکیا کرد کۆبوونەوەیەک ساز بدەن بۆ چۆنیەتی لە ناوبردنی شۆڕش. بۆ ئەم مەبەستەش ئەم بڕیارانەیاندا: یەکەم، حکمی عورفی لە زۆربەی ویلایەتەکانی خۆرهەڵاتی تورکیا واتە باکووری کوردستان ڕاگەیاندرا. 2. ڕەوانەکردنی 25,000 سەرباز لە ڕێگای هێڵی شەمەندەفەری سووریا لە باکووری حەلەب، ئەویش دوای ئەوەی فەڕەنسیەکان ڕێگەیان پێدان و هاوکاریان کرد و سنووری سووریایان لە بەردەم وڵاکردن. 3. ناردنی 9 تیپی پیادە و 9 لیوای تۆپخانە و 3 تیپی سوارە و پێشتریش لە تشرین یەکەمی ساڵی 1924دا 6 تیپی پیادە و ڕەوانەی قارس و سەعرت و ماردین و میدیات کرابوو. 4. بانگهێشتکردنی هەموو ئەو لاوە تورکانەی تەمەنیان لە نێوان 20 تا 28 ساڵیدا بۆ خزمەتەی سەربازی. 5. دامەزراندنی دادگایەکی سەربەخۆیی لە دیاربەکر و ئەنقەرە و شوێنی تریشان کە هەموو دەسەڵاتێکیان پێدرابوو لە دەرکردن و جێبەجێکردنی هەر بڕیار و حکمێک سەبارەت بە خەمکاندن و سێدارەدانی شۆڕجێران. 6. عیسمەت پاشا ناسرە بە عیسمەت ئینۆنۆ کە دۆستێکی نزیک مستەفا کەمال بوو لە جێگای فەتحی بەگ کرا بە سەرۆک وەزیران. ئەویش هێزێکی تری مەشق پێکراوی پڕچەکی تازەی خۆرئاوایی ناردە کوردستان. ئەو هێزە لە 8 پێکاتە بوو. ژمارەی سەربازەکان لە 25,000 سەرباز زیاتر بوو. لەگەڵ 8 فڕۆکەی جەنگی دوای چەندین شەڕ و ڕوبەڕووبوونەوەی شێڕجێرانی کورد بەرامبەر لەشکری گەورەی تورک، سەرنجام بنکەی شۆڕجێران لە دارەخان دەستی بەسەردا گیرا و شێخ سەعید و دکتۆر فوئاد و هاوڕێکانیان بەدیل گیران و هەر هەمان ساڵ واتە لە ساڵی 1925 دوای دادگایەکی ڕووکەش لە شاری دیاربەکر لە سێدارە دران. وێڕای ئەو هەموو ئامادەباشی و هەنگاوانەی ئەنجومەنی نیشتیمانی تورکیا گرتێبەر بۆ سەرکوتکردنی شۆڕشەکە و هەروەها هاوکاری و پشتگیری دەوڵەتانی فەڕەنسا و بەریتانیا و سۆڤێت بۆ کەمالیەکان کەچی چەند هۆکارێکی تریش کە پەیوەندی بە کورد هەبوو ڕۆڵی گرنگیان لە سەرنەکەوتنی شۆڕشەکەدا بینی. لەوانەش: یەکەم، شۆڕش بەر لە وادەی دیاریکراوی خۆی بەرپا بوو، بەمەش بەرنامە و پلانی شۆڕشەکە تێکچوو. 2. زۆربەی سەرکردە سەربازیە کوردەکان بەر لە هەڵگیرساندنی شۆڕش لەلایەن کەمالیەکانەوە دەستگیر کران، بەمە شۆڕش لە زۆربەی کادر و شارەزایانی بێبەش کرا. 3. زۆربەی ئەوانەی سەرکردایەتی شۆڕشەکەیان دەکرد شارەزاییی ئۆتۆیان لە هونەری شەڕ و نهێنیەکانی شۆڕش و نەخشەدانانی ڕزگارکردنی شارە گەورەکان و چۆنێتی بەڕێوەبردننی ئەو شارانەدا نەبوو. 4. خیانەتی چەند سەرۆک عەشیرەتێک و پەیوەندیکردنیان بە کەمالیەکانەوە، دانیشتوانی چەند شارێکیش نەهاتنە پاڵ شۆڕش و دوورە پەرێز وەستان، ئەمەش بەهۆی پرۆپاگەندەی کەمالیەکان کە بۆ شۆڕش و سەرکردەکانیان دەکرد. ناو ناتۆری خراپیان دەدا پاڵ و با کۆنەپەرست و بەکرێگیراویان لە قەڵەم دەدان. هەروەها وایان بڵاوکردبووە کە شۆڕشەکە بە فیتی دوژمنانی دەرەوە هەڵگیرساوە. بەڵام ڕاستیەکەی ئەمانە جگە لە پرۆپاگەندەی تورکە کەمالیەکان هیچی تر نەبوون، چونکە لە کاتی دادگایکردنی سەرکردەکانی شۆڕش هەموو ئەو پرۆپاگەندانەی کەمالیەکان بۆ شۆڕش و سەرکردەکانی شۆڕشیان هەڵبەست بوو بە درۆخرانەوە. چارەم، شۆڕشی ئاگریداغ یاخود ئارارات لە ساڵی 1927 تا ساڵی 1930 لاپەڕا 154.
باش سەرکوتکردنی شۆڕشەکەی شێخ سەعیدی پیران کەمالیەکان تونتر لە جاران دەستیاندا سیاسەتی ڕاگواستنی کورد و بەزۆرکردن بە تورک و تواننەوەی کورد. بۆیە ڕۆشنبیران و نیشتیمانپەروەرانی کورد بە یەکخستنی دەنجیان وەستانەوە لە بەرامبەر ئەو سیاسەتە پڕ لە سەمانەتەوەییەی کەمالیەکان. لە ساڵی 1927 لە ناوچەی بیحەمدون لە لوبنان کۆنگرەیەکیان بەست و تیایدا بڕیاری دامەزراندنی کۆمەڵی خۆی بوون درا. خۆی بوون بڕیاریدا چیای ئاگریداغ لە باکووری کوردستان بکرێتە مەڵبەندی هەڵگیرساندنی شۆڕژژی کەمالیەکان و سەرکردایەتی شۆڕشەکەش بە جەنەڕاڵ ئەحسان نووری پاشا سپێردرا کە ئەفسەرێکی کورد بوو لە سوپای عوسمانی خەڵکی شاری بەدلیس بوو. لە 28 تشرینی دووەمی ساڵی 1927دا سەربەخۆی کوردستان لە چیای ئاگریداغەوە ڕاگەیەندرا و ئاڵای کوردستان هەڵکرا. دوای ئەوەی پارتیزانەکانی کورد بە سەرۆکایەتی ئەحسان نووری پاشا توانیان ناوچەکە ئازاد بکەن لە سەربازی تورک، دواتر هێزەکانی تورک لە هەموو لایەکەوە پەلاماری ئەو ناوچە سەختەی کوردستانیدا. بەڵام کوردەکان زەبرێکی کوشندەیان لێوەشاندن و زیانی سەدەها کوژرا و بریندار و دیلیان لێدان. وێڕای خستنە خوارەوەی 12 فڕۆکەی جەنگی و دەست بەسەرداگرتنی 6 ڕەشاش و 6 تۆپ و 50 مەترە لۆز و 150 چادر و 3000 تفەنگ و 50 بار ئازوقا، زیاتر لە 4000 سەربازش لە ڕێزەکانی سوپای تورکدا ڕایان کرد. بەم جۆرە ناوچەیەکی فراوان لە وان و ئاگری و ئیغیدیر و بایەزید و قارس و نموش کەوتە دەست شۆڕژێران. کاتێک حکوومەتی تورکیا سەیری کرد بینی تەنها 2 فەیلقی 7 و 8 و پاشماوەی چەند فەیلقێکی تر لە ناوچەکەدا مابوونەوە، بۆیە بڕیاریدا لە دایکبووانی ساڵی 1901 تا 1906 بۆ خزمەتی سەربازی بانگهێش بکات. هەروەها تورکەکان ڕایانگەیان کە ئەم هێزانەیان بۆ لێدانی دز و چەتە و ڕێگرەکانان لە دیوی سنووری ئێرانەوە دزیان کردووە و هاتوونەتە نێو سنووری تورکیا. دوای ئەوەی هێرشێکی بەربڵاوی تورک دەستی پێکرد هەرچی گوند و چێڵگەی کوشت و کاڵی هاتە سەر ڕێیان ناگریان تێبەردا و سوتاندیان، بەڵام بەمەش نەیانتوانی بەسەر شۆڕژێراندا زاڵ بن. بۆیە دوجار کەمالیەکان پەنایان بردە بەر حکوومەتی ڕەزاشای پەهلەوی لە ئێران و ئەویش ڕەزامەندی خۆی لەسەر بەکارهێنانی خاچی ئێران لەلایەن تورکەکانەوە پیشاندا بۆ لێدان و گەماڕۆدانی شۆڕژێران. بەم جۆرە دوای شەڕێکی نابەرامبەر دەستە وێخە هێزەکانی تورک لە هەموو لایەکەوە گەماڕۆی بنکەی شۆڕژێرانیان لە چای ئاگریداغدا و داگیریان کردەوە و خەڵکێکی زۆریشیان کوشت. پێنجەم، ڕاپەڕینی بەردەرچی سەرا لە سلێمانی لاپەڕا 156 لە 6 ئەیلولی ساڵی 1930 لە بەردەرچی سەرا حکوومەت لە سلێمانی ڕاپەڕینێکی جەماوەری هەڵگیرسا کە تیایدا بۆ یەکەم جار بوو خوێندەواران و ڕۆشنبیران واتە مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان شان بە شانی پیا و مەقوڵان و کاسبکاران و بازرگان و جوتیاران و کرێکاران جڵەوی سەرکردایەتی ڕاپەڕینەکە بگرنە دەست و بەشداری تێدا بکەن. گرنگترین هۆکارەکانی بریتی بوون لە: یەکەم، پەیمانی عێراقی بەریتانی لە ساڵی 1930 هیچ بەندێکی لەبارەی کورد و مافەکانی گەلی کورد لە باشووری کوردستان تێدا نەبوو. دووەم، ئەو کاتەی سیاسەتمەداران ڕۆشنبیرانی عەرەب لە عێراق ڕێگایان پێدرابوو پارت و ڕێکخرا و کۆمەڵی سیاسیدا بمەزرێنن، بەڵام کورد لەو مافە بێبەش کرابوون. سێم، نائومێدبوونی کورد لەوەی کە مافەکانیان لە چوارچەوەی عێراقدا یان لەلایەن کۆمەڵی گەلانەوە دابین بکرێت. چارەم، ئارەزووی کورد بۆ سەربەخۆیی و بەڕێوەبردنی کوردستان لەلایەن کورد خۆیەوە، بۆ نمونە لەو گەشتەی کە وەفتێکی حکوومەتی عێراقی بۆ ناو شارەکانی کەرکووک هەولێر سلێمانی کرد و لەگەڵ پیامەقوڵان و نێرەنانی شارەکان کۆبوونەوە بۆیان دەرکەوت کە خەڵکی کوردستان دەیانەوێت سەربەخۆ بن و لە عێراق جیا ببنەوە. پێنجەم، لادانی تۆفیق وەهبی لە پۆستی متەسەڕیف واتە پارێزگاری سلێمانی کە نیشتیمانپەروەرێکی ناودار و کوردپەروەرێکی تێکۆشەر بوو. لە ڕۆژی 6 ئەیلول کە بڕیار بوو هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەران ئەنجام بدرێت، خۆ پێشەندەران لە بەردەم دەرگی سەرا کۆبوونەوە فایق بێکەسی شاعیر و نیشتیمانپەروەر لە ڕێزی پێشەوەی ئەو کەسانە بوو کە قوتابیانی کۆکردبووە و دواتریش چین و توێژە کۆمەڵایەتیەکانی تریش هاتنە ڕێزی خۆپێشاندەران و دەرگای دوکان و بازاڕەکان داخران و ژمارەی خۆپێشەندەران گەیشتە 2 تا 3000 کەس. حکوومەت بۆ سەرکوتکردنی ڕاپەڕینەکە هێزێکی ڕەوانەی شوێنی ڕووداوەکە کرد. ئەم هێزە کەوتە گول لە بارانکردنی خەڵکەکە و ژمارەیەکیان لێکوشتن و ژمارەیەکیشیان بریندار کرد. ئەم ڕۆژە هەستی زۆر لە شاعیرانی کوردی ئەو سەردەمەی جوڵان بە تایبەتی پیرەمێرد، حەمدی، بێکەس، گۆران، ئەخۆل کە چەندین هۆندراویان بۆ هۆنیوەتەوە و با ڕۆژە ڕەشەکان ناویان بردووە. ئەم ڕاپەڕینە چەند نیشانێکی تایبەت بە خۆی هەبوو کە جیای دەکاتەوە لە شۆرج و ڕاپەڕینەکانی پێشخۆی لەوانە.
یەکەم لە جیاتی شێخ و سەرۆک عەشیرەت و دەرەوە گەورەکان ئەم جاریان ڕۆشنبیران لە مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان و پیامەقوڵان و کاسبکاران و بازرگانەکان سەرکردایەتی ڕاپەڕینەکەیان دەکرد. دووەم بەر لە شۆڕش و بێگدادانی سەربازی کاری سیاسی ئاشتیانە و شێوازی دیبلۆماسیانە تاقی کرایەوە، وەک خۆپێشاندان، مانگرتن، نووسین و یادداشت و داواکردنی گفتوگۆ. سێم لەنێو ئەو یادداشتانەی بۆ کۆمەڵەی گەلان بەرزکرانەوە ژنانی کورد ڕۆڵێکی بەرچاویان بینی بۆ داواکردنی مافەکانی کورد. یادداشتەکەی حەبسەخانی نەقیب نمونەی ئەو ڕاستیەیە. چارەم لە جیاتی ناوچە شەخاویە سەختەکان ئەم جارە ناوەندی شارەکان، قوتابخانە و بازاڕ و دام و دەستگا حکوومیەکان کرانە مەڵبەندی چاڵەکی شۆڕژێران و ڕاپەڕین تا ئەو کاتەی شێخ مەحموود لە گوندی پیران لەسەر سنووری عێراق ئێران نیشتەجێ بوو. دوای ڕاپەڕینەکەی بەردەچی سەرا ژمارەیەک لە کەس و کاری قوربانیانی ڕاپەڕینەکە کە چوونە لای شێخ و داوایان لێکە تۆڵەیان بۆ بسەنێتەوە، هەروەها ژمارەیەکیش لە خەڵک لە نێوانیان ئەفسەران و ڕنەکبیرانیش هەبوون پشتگیری و ئامادەی خۆیان نیشاندا بۆ سەر لە نوێ دەستپێکردنەوەی شۆڕش. شێخ مەحموود یەکسەر دەستی نەدایەوە چەک. سەرەتا چەند بروسکە و یادداشتێکی ئاراستەی کاربەدەستان حکوومەتی عێراقی و مەندووبی سامی بەریتانیا لە بەغدا و کۆمەڵی گەلان کرد. لەو یادداشتانەدا شێخ کوشتارەکەی بەردەچی سەرا و دەستگیرکردنیش ڕۆشنبیران و پیامەقوڵانی کورد و ڕەفتاری خراپی سەرانی حکوومەتی عێراقی تێدا ڕوون کردبووەوە. هەروەها داوای کردبوو پێویستە حکوومەت سەرجەم دەستگا مەدەنی و سیاسی عەرەبیەکان لە کوردستان هەر لە زاخۆوە تا خانەقین بکێشێتەوە و دام و دەستگای کوردی و ناچانەدەدا بمەزرێنرێت جا لە ژێر سەرپەرشتی هەر دەوڵەتێکی گەورەی ترکە کۆمەڵی گەلان دەستنیشانی بکات. کە شێخ مەحموود وەڵامی نەدرایەوە دەستی بەسەر بەشێکی زۆر ناوچەکانی سلێمانی داگرت. اینجا بۆ ئازادکردنی کەرکووک بەرەو گەرمیان پێشڕەویان کرد. سەرنجام لە ساڵی 1930دا لە ئاوبارێک شەڕ لە نێوان هێزەکانی شێخ و لەشکری عێراقی ڕوویدا. لەم شەڕەدا هێزی ئاسمانی بەریتانی و هێزەکانی پیادە و سوارەی حکوومەت و هێزەکانی لیڤی بەشداریان کرد. دوای ئەوەی شێخ مەحموود شکستی خوارد جارێکی تر ڕووی کردەوە سەر سنووری ئێران. بەڵام ئەم جاریان حکوومەتی ڕەزاشای پەهلەوی بەپێی ئەوەی کە لە ساڵی 1929 لەگەڵ حکوومەتی پاشایەتی عێراق ڕێککەوتبوو لەسەر لێدانی بزوتنەوەی نەتەوایەتی کورد، بۆیە شێخ بەناچاری لە 13 مایسی ساڵی 1931دا خۆیدا بەدەستەوە و بەدەست بەسەری نێردرا بۆ سەماوە لە باشووری عێراق بەمەش جوڵانەوە سیاسیەکانی شێخ مەحموود کۆتاییان پێهات. شەشەم شۆڕشی دەرسیم لە ساڵی 1937 لاپەڕا 159. لە ڕابردوودا زۆربەی کاتەرێمی دەرسیم سەربەخۆیی خۆی پاراستووە. تەنانەت لە سەردەمی عوسمانیەکاندا ماوەیەک لەلایەن دەوڵەتەوە بە ویلایەتی کوردستان ناودەبرا. دوای جەنگی یەکەمی جیهانیش خەڵکی هەرێمەکە بۆ بەدەستهێنانی سەربەخۆییان ڕاپەڕینێکیان دژی کەمالیەکان بە ناوی ڕاپەڕینی کۆچگیریەوە بەرپا کرد. بەڵام ڕاپەڕینەکە دەڕوندانە سەرکوت کرا و ژمارەیەکی زۆری ژن و منداڵ و خەڵکی ناوچەکە کوژران و گوندێکی زۆر سوتێنران و خەڵکێکی زۆریش ڕاگوێزران دەربەدەر بوون. ئەم سیاسەتە پڕ لە زەبر و زەنگەی کەمالیەکان دژی کورد بەکاریان دەهێنا لە 20ەکان و 30ەکانی سەدەی 20ەم وەک پێشتر باس کرابوو بەهۆی هەڵگیرساندنی شۆڕشی شێخ سەعیدی پیران و شۆڕشی ئاگریداغ و دواتریش ڕاپەڕینی دەرسیم بە ڕابەرایەتی سەید ڕەزای دەرسیم. لەگەڵ سەرەتای هاوینی ساڵی 1936 بارودۆخی هەرێمی دەرسیم تێکچوو. بەهۆی ئەو هەموو هێزە سەربەیازیە و دام و دەستگا سەرکوتکەرانەی کە تورکیا لە ناوچەکەدا دایمەزراند و دواتریش ئەو گەماڕ و سەختەی کە سەرکردەی هێزەکانی تورکیا لە ناوچەکەی کە ئالپ دۆغان سەپاندەوی بەسەر دانیشتوانی ئەو هەرێمە، ئەم هۆیانە و زۆری تریش کە پەیوەندی بە سیاسەتی شۆڤینیانەی کەمالیەکانەوە هەبوو بوو بەهۆی بێزاری و ڕقوچینەی کوردەکان بەرامبەر کەمالیەکان و بە ئاشکرا خەڵک ڕوبەڕووی کەمالیەکان دەبوو و ناڕەزاییان دەردەبڕی. تەنانەت کار گەیشتە ئەوەی مستەفا کەمال ئەتاتورک بە ڕاشکاوی لە کۆبوونەوەی ئەنجومەنی گەورەی نیشتیمانی تورکیا لە ساڵی 1936دا بڵێت گرنگترین مەسەلەی باری ناوخۆیی ئێمە گیرروگرفتی دەرسیمە. لەبەر ئەوە بۆ بنەبڕکردنی ئەو کوانە کوشندەیە و بۆ ئەوەی بتوانین خێراتر بڕیار بدەین پێویستە حکوومەت دەسەڵاتێکی فراوان و بێسنووری بدرێتێ. هەروەها گرانی و برسێتی و بێکاریەی کە لە ئەنجامی قەیرانی ئابووری جیهانی ساڵی 1929 تا ساڵی 1932 دروست بوو کوردستانیشی گرتبووەوە. سەید ڕەزا بۆ ئەوەی ناوچەکە لە شەڕ دوور بخاتەوە چەند جارێک نامەی بۆ ئالپ دۆغان نارد. تەنانەت جارێکیان کوڕێکی خۆی نارد بۆ وت و وێژ، بەڵام بە فێڵ گرتیان و دواتریش کوشتیان. بۆیە شۆڕش لە ئازستانی ساڵی 1937دا دەستی پێکرد و شۆڕش جێران چەندین سەرکەوتنی گەورەیان بەسەر هێزەکانی تورکدا بەدەستهێنا. بۆیە تورکیا بڕیاریدا هێزێکی گەورەی پڕمەشق و پێشدەستور بە چەرکی قورس و فڕۆکەی جەنگی ڕەوانەی دەرسیم بکات. تەنانەت سەرۆک وەزیران عیسمەت ئینۆنۆ
خۆی سەرکردایەتی سوپای تورکیای گرتە ئەستۆ لە پەلەمارێکی گەورەدا ڕووبەرێکی فراوان لە دارستان و جەڵگە گوندەکانی یەرسیمی ئاگر بەدا و بەو بیانوەی شوێنی هەشاردانی شۆڕش جێڕانە. اینجا چەندین شەڕی قورسی ناهاوتا لە نێوان هەردوولادا هەڵگیرسا کە تیایاندا کوردەکان ئازایانە بەرگریان کرد، بەڵام لە بەرامبەر لەشکری گەورە و پڕچەک و مەشق پێکرا و فڕۆکەی جەنگی تورکیا نەیانتوانێ خۆیان ڕابگرن و تەنانەت لە شەڕێکیاندا سەید ڕەزا خۆی کە تەمەنی 75 ساڵ بوو بە قورسی بریندار بوو. لە زستانی ساڵی 1937دا زۆر سەخت بوو، خەڵکێکی زۆریش ئاوارە و دەربەدەر بوون، بێجێگا و شوێن و حەوانەوە بوون. شۆڕش جێران ئازوقە و تەقەمەنیان زۆرکەم بوو لە چیای سەختەکانی دەرسیم. لەو کاتانەدا ئالێردۆغان نامەیەکی بۆ سەید ڕەزا نردوو بە ناوی حکوومەتی تورکیاوە ئامادەی خۆ بۆ گفتوگۆ دەربڕی. بۆیە سەید ڕەزا بۆ گفتوگۆ چوو بۆ شاری ئەرزنجان لەو پەڕی باکووری کوردستان، بەڵام لەوێ یەکسەر دەستگیریان کرد و دوای دادگاییەکی ڕووکەشانە خۆی و 11 کەس لە هاوڕێکانی لە سێدارە دران. هەفتەم شۆڕشەکانی بارزان. لاپەڕا 162 ئەلف شۆڕشی یەکەمی بارزان بە سەرۆکایەتی شێخ ئەحمەدی بارزان لە نێوان ساڵانی 1931 تا 1932. دوای لە سێدارەدانی شێخ عەبدولسەلام بارزانی، شێخ ئەحمەدی برای جڵەوی سەرکردایەتی بارزانی گرتە دەست کە ئەو کاتە تەمەنی 18 ساڵان بوو. شێخ ئەحمەد بە توندی پابەندی ڕێبازی شۆڕش جێڕانەی شێخ عەبدولسەلام و دابوونەری تا باشەکانی ناوچەکە بوو. لە ئەنجامی بەهێزی هەستی نیشتیمانپەروەریەوە شێخ ئەحمەد لە ساڵی 1919 هێزێکی بۆ یارمەتیدانی شۆڕشەکەی شێخ مەحموود نرد، بەڵام بەهۆی ڕێگری ئینگلیزەکانەوە کاتێک هێزەکە گەیشتە ناوچەکە شۆڕشەکەی شێخ مەحموود کەپ کرابەوە. ئینگلیزەکان بڕیاریاندا زەبرێکی تون لە ناوچەی بارزان بدەن و خەڵکەکەشی دەربەدەر بکەن و لە جێگای ئەواندا ئاشوریەکان نیشتەجێ بکەن. لە مانگی تشرینی دووەمی ساڵی 1990دا کۆلۆنێل بیلی حاکمی مووسڵ لەگەڵ کاپتن سکۆتی حاکمی ئاکرێک گەشتێکیان بە ناوچەکانی سورچی و زێباری و بارزاندا کرد و دەستیان کرد بە هەڕەشەکردن بە سزادانی شێخ ئەحمەد و سەپاندنی سزا و باجی گەورە بەسەر سەرۆک عەشیرەتەکانی ناوچەکە. کاتێکی چوونە بارزان شێخ ئەحمەد پێشوازی لێ نەکردن. زێباریەکان و بارزانیەکانیش بۆ سێیەکیان بۆ ئەم دوو حاکمە ئینگلیز نایەوە و هەردووچیان کوشتن. دواتریش دەستیان بەسەر شاری ئاکرێدا گرت. لە بەهاری ساڵی 1920دا ئینگلیز هێزێکی زۆری لیڤی ئاشوریەکانی ناردا سەر بارزان و چەند شەڕێکی خوێناوی لە نێوانیاندا ڕوویدا، بەڵام زۆری پێ نەچوو کاتێک هەردوو لە درچیان بەو نەخشە خراپەی ئینگلیز کرد و شەڕەکەیان کۆتایی پێهێنا و پەیوەندیەکانیشە ناسایی کردەوە. ئینگلیز ئەم جارە ویستی بە هەر نرخێک بێ شێخ ئەحمەد بەلای خۆی داڕابکێشێت، جارێک بە هەڕەشە و جارێکی تر بە پارە و خەڵەتاندن، بەڵام شێخ ئەحمەد هەڵوێستی خۆی نەگۆڕی و ئامادە نەبوو مل بۆ داگیرکەران کەس بکات. شێخ ئەحمەد هەمیشە لەگەڵ بەرپرسە بەریتانیەکاندا جەختی لەسەر ئەوە دەکردەوە کە پارە و سامان و شوێنی بەرزی ناوێ، بەڵکو دەیەوێت لەسەر زێدی با و باپیرانی خۆیان بە ئازادی بژین. بەڵام ئینگلیزەکان بەردەوام بە ترسی دەست بە پێکردنی شۆڕشیان هەبوو لە ناوچەکە، بۆیە ئەم جارە دەسەڵاتدارانی حکوومەتی عێراق و ئینگلیز پەنایان بردە بەر هاندانی عەشیرەتەکانی تر بۆ لێدانی بارزانیەکان، بەڵام ئەم پیلانەشیان سەری نەگرت. بۆیە هێزەکانی حکوومەتی عێراقی خۆیان هێرشیان کردە سەر ناوچەی بارزان و لەشکری بەرقیبەگ لە 9 کانونی یەکەمی ساڵی 1931دا بارزانیەکان کە ژمارەیان لە 80 کەس تێنە دەپەڕی توانیان فەوجێکی سەربازی حکوومەتی عێراقی کە فڕۆکەیەکی جەنگیش پاڵپشتی دەکردن تێک بشکێنن. لەم شەڕەدا ژمارەیەک سەرباز کوژران و ژمارەیەکیش بەدیل گیران، 5 جەنگاوەری بارزانی شەهید بوون. لە ئەنجامی ئەم تێشکانەدا ئەم جاریان هێزەکانی حکوومەتی عێراق بە پاڵپشتی چەکی ئاسمانی بەریتانیا هێرشێکی گەورەیان کردە سەر گوندەکانی بارزان و دوڕەندانە بۆمبە بارانیان کردن، بەڵام لەگەڵ ئەوەشدا بارزانیەکان لە شەڕی دۆلا ڤاژێ لە نیسانی ساڵی 1932دا بە سەرۆکایەتی مستەفا بارزانی داستانێکی تریان تۆمار کرد. بۆیە دوژمن داوای شەڕوەستاندنی کرد و بۆ ماوەی 2 هەفتە شەڕوەستا، بەڵام زۆری نەبر هێزی ئاسمانی بەریتانیا دەستیان کردەوە بە هێرشکردن. شێخ ئەحمەد و هەڤاڵەکانی کاتێک زانیان ناتوان لە بەرامبەر هێرشی چڕوپڕی هێزی ئاسمانیەکانی بەریتانیا بوەستن، پەنایان بردە بەر خاچی تورکیا. لە بەهاری ساڵی 1933دا دەسەڵاتدارانی تورکیا شێخ ئەحمەدیان تەسلیم بە حکوومەتی عێراق کردەوە. شێخ ئەحمەد و مستەفا بارزانی و خێزانەکانی تر بۆ مووسڵ لەوێوە بۆ بەغدا و دواتریش بۆ ناسریە گوازرانەوە. دوای ئەوەش ناوچەی بارزان بە تەواوی هێمن و ئارام نەبووە، چونکە ئەو لێبوردنە گشتێکە حکوومەتی عێراقی و ئینگلیزەکان دەریان کردبوو و بارزانیەکان ڕاست دەرنەچوو. بۆیە خەلیل خۆشەوی و ئەحمەد نادر و عەبدوڵڵا کرکەمویی بەنایان بردە بەر چیای گۆڤەند و خۆیان بەدەستەوە نەدا.
ئەحمەد نادر لە ئەیلولی ساڵی 1935 لە شەڕێکی هێزەکانی تورکدا کە هاوکاری هێزێکی عێراقییان دەکرد بۆ دەستگیرکردنی ئەو شۆڕژێران نەکوژرا. هەر لەو شەڕەدا عەبدوڵڵا کەرکەمووی بە برینداری کەوتە دەست هێزەکانی حکومەتی عێراق. بەڵام خەلیل خۆشەوی و 30 کەس لە هەواڵانی توانیان خۆیان لە ئابڵوقەی هێزەکانی عێراق و تورکیا ڕزگار بکەن و لە ئەشکەوتێکی ناوچەی ڕێکان دامانەوە. بەڵام لە هەموو لایەکە و گەماڕۆ دران و پاشەڕێکی قارەمانانە هەر هەمویان شەهید کران. لە ساڵی 1939 دا دەسەڵاتدارانی حکومەتی عێراق دوای ئەوەی ناوچەی بارزان ئارام بۆ شێخ ئەحمەد و مەلا مستەفا و خێزانە بارزانیەکانیان بۆ بەندیخانەی سلێمانی گواستەوە. ئەمەش دەرفەتێکی لەباری بۆ ڕەخساندن تا پەیوەندی بکەن بە خەڵکی بارزان باش ئەوەی دەسەڵاتداران ڕێگایاندا بە چەندین خێزان سەردانیان بکەن. هەر لە سلێمانی پەیوەندی لە نێوان حیزبی هیوا و مستەفا بارزانی و چەند کەسایەتێکی نیشتیمانپەروەری تر دروست بوو. بۆیە لە هاوینی ساڵی 1943 دا مستەفا بارزانی و 2 کەس لە هەواڵانی بە یارمەتی حیزبی هیوا و چەند کەسێکی نیشتیمانپەروەری کورد لە سلێمانی دەرباز بوو بە خاچی ئێران دەگەڕایەوە ناوچەی بارزان و سەر لە نوێ دژی حکومەتی عێراق و ئینگلیز دەستی بە شۆڕش کردەوە. بە شۆڕشی دووەمی بارزان بە سەرۆکایەتی مستەفا بارزانی لە نێوان ساڵانی 1943 تا 1945 لاپەڕا 166. دوای ئەوەی مستەفا بارزانی و 2 کەس لە هەواڵەکانی توانیان بە یارمەتی حیزبی هیوا و بە هاوکاری شێخ لەتیف کوڕی شێخ مەحموودی حەفید لە ساڵی 1943 لە سلێمانی دەرباز بن. لە ڕێگەی خۆرهەڵاتی کوردستانەوە هەر ئەو ساڵە خۆیان گەیاندەوە ناوچەی بارزان و ژمارەیەکی زۆری خەڵک پەیوەندیان بە بارزانیەوە کرد و ئەویش لە ماوەیەکی کووردا دەستی بەسەر ناوچەی بارزاندا گرت. حکوومەتی عێراقی زانیکە لە ڕێگای بەکارهێنانی هێزەوە ناگاتە هیچ ئاکامێک بەنای بردا بەرگفتوگۆ. مستەفا بارزانیش گەڕانەوەی شێخ ئەحمەد و سەرجەم دوورخراوەکانی تری کردە مەرجی گفتوگۆ. حکوومەت داواکەی بارزانی جێبەجێ کرد و شەڕ ڕاوەستا و ڕێکەوتنامەیەک لە نێوان بارزانی و حکوومەتی نووری سەعیددا مۆرکرا. گرنگترین داواکاریەکانی بارزانی لەو ڕێکەوتنەدا بریتی بوو لە: یەکەم، لادان و گواستنەوەی ئەو فەرمانبەرانەی کە بە هەڵسوکەوتی خراپ و بەرتیلخۆری تاوانبار ببوون. دووەم، دامەزراندنی ویلایەتی کوردستان کە پێک هاتبێ لە لیواکانی کەرکووک، هەولێر، سلێمانی، قەزا کوردنشینەکانی لیوای مووسڵ و لیوای دیالە و لیوای کوت. سێەم، ناسینی زمانی کوردی بە زمانی ڕەسمی. چارەم، دامەزراندنی وەزیرێکی کورد ببێتە بەرپرسی ویلایەتی کوردستان. پێنجەم، دامەزراندنی یاردەدەری وەزیری کورد لە هەر وەزارەتێکی دەوڵەتدا. شەشەم، بژاردنەوەی ئەو زیانانەی کە بەرخەڵک کەوتون. هەفتەم، دروستکردنی قوتابخانە و نەخۆشخانە و کردنەوەی ڕێگاوبان و ئاوادانکردنەوەی ناوچەکە. دوای ئەوەی ساڵی 1944 وەزارەتەکەی نووری سەعید دەستی لە کارکێشایەوە وەزارەتێکی نوێ بە سەرۆکایەتی حەمدی پاچەچی پێک هات. وەزارەتی نوێ ڕایگەیان کە پابەندی ئەو ڕێکەوتنامەیە نابێت کە وەزارەتەکەی نووری سەعید ئەنجامیداوە. هەموو ئەمانە شانۆگەریەک بوو بەریتانیا ڕێکی خستە بوو. ئەنجامەکەشی سەر لە نوێ هەڵگیرساندنەوەی شۆڕش بوو لە ساڵی 1945. ئەم جارەیان ژمارەیەکی زۆر لە ڕۆشنبیران و سەرباز و ئەفسەرانی کوڕ ڕێزەکانی سوپای عێراقییان جێهێشت و چوونە پاڵ شۆڕش. بارزانی لە ئازستانی ساڵی 1945 لەگەڵ ئەو ڕۆشنبیر و ئەفسەرانەدا لیژنەی ئازادیان دامەزراند بۆ داواکردنی مافەکانی گەلی کورد. هەروەها بارزانی پەیوەندی بە عەشیرەتە کوردنشینەکانەوە کرد لە ناوچە جیاجەکانی کوردستان. دواتریش هەر لەبارەی مافەکانی گەلی کوردەوە یادداشتێکی ئاراستەی حکوومەتی عێراقی و باڵیۆزی بەریتانیا و باڵۆزخانەی دەوڵەتانی تر کرد لە بەغداد. حکوومەتی عێراق گوێی بە داواکانی بارزانی نەدا و لە هاوینی ساڵی 1945 لە نێو مەخفەری مێرگەسوور وەلی بەجی برایان کوشت کە بۆ چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیان ڕووی لە مەخفەرەکە کردبوو. ئەمەش بوو بە هۆی بێزاری و تووڕەیی خەڵکی ناوچەکە چونکە وەلیبەگ ڕێز و پلەپایی لە نێو خەڵکدا زۆر بوو. هەرچەندە بارزانی هەوڵیدا باردۆخەکە ئارام بکاتەوە، بەڵام حکوومەتی عێراق لە دەرفەتێکی تر دەگەڕا بۆ سەپاندنەوەی دەسەڵات سەر ناوچەی بارزاندا و لەم ڕوانگەشەوە ئینگلیز هاندەرێکی سەرەکی حکوومەتی عێراقی بوو. بۆیە جارێکی تر هێزی ئاسمانی بەریتانیا ناوچەکەی بۆردومان کرد و لەگەڵ ئەمەشدا هێزەکانی کورد لە چەند شەڕێکدا کە گرنگترینیان شەڕی مەیدان مۆریک بوو لە پاییزی ساڵی 1945 جەبری کوشندەیان لە سوپای عێراقیدا.
حکوومەتی عێراقی توانی بە پارە و سامان چەند عەشیرەتێکی کورد بۆ لای خۆی ڕابکێشێت و بیان خاتە سەنگەری دژی شۆڕشەوە. بارزانی کاتێک هەستی کرد ناتوانێت لە بەرامبەر سوپای عێراقی و فڕۆکەکانی بەریتانیا تا سەربەرگری بکات، بۆیە دوای وتووێژ و ڕاگۆڕینەوە لەگەڵ لیژنەی ئازادی و شێخ ئەحمەدی بارزانی بڕیاریدا پەنا ببەنە بەر خۆرهەڵاتی کوردستان کە لەو کاتەدا خەریکی مەراسیمی دامەزراندنی کۆماری کوردستان بوو لە مەهاباد. بەم جۆرە بە درێژایی ساڵانی جەنگی دووەمی جیهانی باشووری کوردستان لە خەباتێکی سیاسی و چەکداری بێپسانەوەدا بوو. تەنانەت پاش کۆتایی هاتنی جەنگیش ئەم خەباتە درێژەی هەبوو. باشترین نمونەش ڕاپەڕینی گاورباغی بوو لە ساڵی 1946 لە شاری کەرکووک کە کرێکارانی کۆمپانیای نەوتی کەرکووک بۆ بەدیهێنانی مافەکانیان لە دژی حکوومەتی عێراقی و داگیرکەرە بەریتانیەکان بەرپایان کرد. هەفتەم، کۆماری کوردستان لە پەڕا 169 ئەلیف بارودۆخی دامەزراندنی کۆمار لە 25 ئابی ساڵی 1940دا واتە لە گەرمەی جەنگی دووەمی جیهانیدا هاوپەیمانان بەشی هەرە گەورەی وڵاتی ئێرانیان داگیر کرد. بەریتانیا و ئەمریکا لە باشوورەوە، یەکێتی سۆڤێتی پێشوو لە باکوورەوە هاتنە ناو خاچی ئێرانەوە. لە ئەنجامدا ڕەزاشای پەهلەوی لەسەر کارلادرا لە 16 ئەیلولی هەمان ساڵدا محەممەد ڕەزاشای کوڕاگەورەیان لە جێگای دانا. لە ساڵانی جەنگی دووەمی جیهانیدا بە هاتنە ناوەی هاوپەیمانان و نەمانی دەسەڵاتی ڕەزاشا ڕێ لە بەردەم کاری سیاسی لە کوردستاندا هەڵومەرجی پێکهێنانی ڕێکخراوێکی نەتەوەیی کوردیان لە مەهاباد بە ناوی کۆمەڵەی ژیانەوەی کورد ژێکاف لە 16 ئابی 1942 هێنایە بوون کە پاشان بوو بە بناغەی پارتی دیموکراتی کوردستان لە 16 ئابی ساڵی 1945 و قازی محەممەدیش کرا بە سەرۆکی ئەو حیزبە ڕۆژی 2 ڕێبەندان واتە 22 کانونی دووەمی ساڵی 1946 پێشەوە قازی محەممەد لە ڕێوڕسمێکی گەورەدا لە گۆڕەپانی چوارچرا لە مەهاباد کۆماری کوردستانی ڕاگەیاند. ڕێوڕسمەکە بە سوێن خواردن بە قورئان و نەخشە و ئاڵای کوردستان جێبەجێ کرا. ئاڵای کوردستان لە سەردام و دەستگاکانی حکوومەت لە شارەکانی ژێردەسەڵاتی کۆماردا بەرز کرایەوە. لە 11 شوباتی ساڵی 1946دا لە ڕۆژنامەی کوردستان کە زمان حاڵی حیزبی دیموکراتی کوردستان بوو ناوی وەزیرەکانی کابینەی حکوومەتی کوردستان بڵاو کرایەوە. بە دەستکەوتەکانی کۆماری کوردستان لە پەڕا 107 هەرچەندە تەمەنی کۆماری کوردستان کەمتر لە 11 مانگ بوو، بەڵام توانی لەو ماوە کورتەدا دەستکەوتی گەورە بۆ گەلی کورد بەدەست بێنێ. گرنگترین ئەو دەستکەوتانەش بریتی بوون لە: یەکەم، کردنی زمانی کوردی بە زمانی ڕسمی لە سەرجەم و دەستگاکانی کۆماردا. دووەم، دامەزراندنی دەستگای چاپ و دەرچواندنی ژمارەیەکی زۆر بڵاوکراوە و ڕۆژنامە و گۆڤار بە زمانی کوردی، لەوانەش ڕۆژنامەی کوردستان کە زمان حاڵی کۆمار و حیزبی دیموکراتیش بوو. لە شاری بۆکان گۆڤاری هەڵاڵە و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانیش گۆڤاری هاواری نیشتیمانیان دەردەکرد. وێڕای دەرکردنی گۆڤاری گروگاڵی منداڵانی کورد کە بە یەکەمین گۆڤاری کوردی تایبەت بە منداڵان دادەنرێت. سێەم، دامەزراندنی شانۆی کوردی کە سوودێکی زۆری بە خەڵکی گەیاند، چونکە لە 90 خەڵکی ئەو کاتەی کوردستان نەخوێندەوار بوون و نەیانتوانی سوود لە خوێندنەوەی بڵاوکراوەکان وەربگرن. چارەم، بەشداری پێکردنی ئافرەتی کورد لە کاری سیاسی و ڕۆشنبیریدا. پێشەوە قازی پێشەنجی ئەو کەسانە بوو کە هانی خێزانەکەی خۆیدا بووە مەبەستە میناخانی خێزانی لە کۆبوونەوەیەکی ئافرەتاندا لە 4 ئازاری ساڵی 1946دا دامەزراندنی یەکێتی ئافرەتانی دیموکراتی کوردستانی ڕاگەیاند. پێنجەم، دامەزراندنی سوپای کوردستان کە بە هەزاران کەس چوونە نێو ڕیزەکانیەوە، ژمارەیەکیش لە ئەفسەرانی کوردی باشووری کوردستان لەگەڵ مستەفا بارزانی و هاوڕەکانیدا لە ڕیزی سوپای کۆماردا بوون. شەشەم، پاراستنی هێمنی و ئاسایش و ژیانی هاوڵاتیان. لە ماوەی نزیک بە 11 مانگی تەمەنی کۆماردا تەنها یەک کەس لە سنووری دەسەڵاتی کۆماردا کوژرا، وێڕای ئەوەی کە چەکداری دیاردێکی بڵاو بوو، هەروەها دیاردەکانی ڕێگری و بەرتیل و تاڵانی و دزی کە پێشتر بڵاو بوون بناوبران. هەفتەم، دەستکەوتەکانی کۆمار زۆرن، بەڵام بەدەستهێنانی ئازادی و سەربەخۆیی و ڕزگاری نەتەوەیی لە بەشێکی خۆرهەڵاتی کوردستان بە گرنگترینیان دادەنرێت. جیم، ڕۆڵی بارزانی و هەواڵەکانی لە کۆماری کوردستان لە پەڕا 172 ژمارەی هێزەکانی مستەفا بارزانی کە لە ڕیزی سوپای کۆماردا بوون نزیکەی 2000 پێشمەرگە دەبوون. خۆشی یەکێک بوو لە 4 ئەفسەرە پایە بەرزەکەی کۆمار کە پلەی ژەنەڕاڵیان پێدا بوو.
لەسەر داوای پێشەوا مستەفا بارزانی پێشمەرگەکانی خۆی بەسەر 4 هێزدا دابەش کرد. بۆیە هەر هێزێکیش ئەفسەرێکی کوردی سوپای عێراقی وەک فەرماندە دەستنیشان کرد. خۆشی فەرماندەی ئەرکانی هێزی بارزانیان دەکرد. ئەفسەرەکانی تریش بۆ سوود وەرگرتن لە کاروباری مەشق پێکردن دابەشکران. هێزی بارزانیەکان لە هێڵی پێشەوەی بەرەی سەر ڕێگای سەقزبووکان بەرامبەر هێزەکانی ئێران دامەزران. لەم بەرێدا ئێران هێزێکی زۆری کۆ کردەوە و دەیویست پێشڕەوی بکات. بەڵام هێزی بارزانیەکان لە شەڕی بەناوبانجی قاراوە بە سەرۆکاتی مستەفا بارزانی زەبرێکی توندیان لە هێزەکانی ئێراندا. بۆ تۆڵەی شکستی شەڕی قاراوە حکوومەتی ئێران هێزێکی گەورەی بە پاڵپشتی ژمارەیەکی زۆر تۆپ و تانک و جرێپۆش و فۆڕۆکە ناردە سەر بارزانیەکان. هەرچەندە بارزانیەکان ڕوبەڕووی ئەو هێزە بوونەوە، بەڵام دوجار نەیانتوانی لە بەرامبەر ئەو هێزە پڕچەک و گەورەیە خۆیان ڕابگرن و پاشەکشەیان کرد و شەڕوەستە. باش ڕووخانی کۆمار و خۆ بەدەستەوەدانی قازی محەممەد و هاوڕەکانی بارزانیەکان خۆیان بەدەستەوە نەدا و بڕیاری شەڕ لەگەڵ هێزەکانی ئێرانیاندا. وێڕای پشتیوانی ئەمریکا و بەریتانیا لە حکوومەتی ئێران و نەهاوتایی هێزەکانی هەردوولا لە ڕووی ژمارەی سەرباز و چەک و تەقەمەنی و مەشق و هیتر کەچی بارزانیەکان بە تایبەتی لە بەرەی شنۆ هێزەکانی ئێرانیان ڕوبەڕووی شکستی گەورە کردەوە. سەرئەنجام لە ژێر گوشاری زۆری هێزەکانی ئێران بارزانی و هەواڵەکانی بەنێو باشووری کوردستان پاشەکشەیان کرد. بەمەش هێزەکانی حکوومەتی ئێران لە بەدیهێنانی تەواوی ئامانجە سەربازیەکاندا سەرکەوتوو نەبوون. لە باشووری کوردستان ژمارەیەک لە بارزانیەکان بە سەرۆکاتی شێخ ئەحمەدی بارزانی و ژمارەیەکیش لە ئەفسەرە کوردەکان خۆیاندایەوە دەست حکوومەتی عێراقی با پشت بەستن بەو بەڵێنانەی حکوومەتی عێراقی بۆ لێخۆشبوون دەری کردبوو. هەرچەندە حکوومەتی عێراقی بەڵێنەکەی نەبردە سەر و هەر 4 ئەفسەرە کوردەکەی بە ناوی خێرۇڵڵا عەبدولکەریم، عەزەت عەبدولعەزیز، مستەفا خۆشناو محەممەد، مەحموود قودسی لە ڕۆژی 19 حوزەیرانی ساڵی 1947دا بە بڕیارێکی ستەمکارانە لە سێدارە دران. ئەوەی کە مابەوە مستەفا بارزانی و نزیکەی 500 کەس لە هەواڵەکانی بۆ ئەوانش لەلایەن حکوومەتی عێراقی و بە پاڵپشتی هێزی ئاسمانی بەریتانیا هێرشێکی توندیان کرایە سەر و ناچار بوون بەنابە بەرخاچی تورکیا. لە تورکیاشدا هێزەکانی تورک هێرشیان کردە سەریان. بەم جۆرە بارزانی و هەواڵەکانی لەگەڵ هێزی سێدەوڵەتی ئێران، عێراق، تورکیا لە سەنگەری شەڕی بەرگری و مانوو نەماندا بوون. حکوومەتی ئێران ژمارەیەکی زۆر هێزی ئاسمانی و زەمینی بۆ لێدانی بارزانی و هەواڵەکانی تەرخان کرد. بەڵام نەیانتوانی بەسەر شەڕی پارتیزانی بارزانیەکاندا زاڵ بێت. تاکتیکی شەڕی پارتیزانی بارزانی و هەواڵەکانی ئەوەندە سەرکەوتوو بوو لە دواتردا وەکو وانەیەک لە زانکۆی جەنگی ئێراندا دەگوترایەوە، تا سەرنجام دوای ئەوەی دەیان کەمین یاخود بۆسەیان بڕی و بارزانی و هەواڵەکانی ڕۆژی 18 حوزەیرانی ساڵی 1947 لە ئاوی ئاراس پەڕینەوە و پەنایان بردە بەرخاچی یەکێتی سۆڤێت و تا هەڵگی ساندنی شۆڕشی 14 تەمموزی ساڵی 1958 لە وڵاتەدا مانەوە و ئەو دەما گەڕانەوە بۆ نیشتیمان. دال ڕووخاندنی کۆماری کوردستان لاپەڕا 175. کۆماری کوردستان لە ئەنجامی ژمارەیەک هۆکاری ناوەخۆیی و ناوچەیی و نێودەوڵەتی ڕووخاکە گرنگترینیان بریتی بوون لە: یەکەم، خۆ بەدەستەوەدانی حکوومەتی ئازەربایجان بەبێ بەرهەڵستی ڕێگای خۆشکرد بۆ لەشکری ئێران ئاسانتر پەلاماری کۆماری کوردستان بدات و هێزی زیاتریشی لەسەر کۆ بکاتەوە. دووەم، کشانەوەی هێزەکانی سۆڤیەت لە 10 ئایاری ساڵی 1946 لە ئێران و کوردستان دەستی هێزەکانی لەشکری ئێرانی ئاوەڵاتر کرد بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی دەسەڵاتی کۆماری کوردستان. سێم، نیاز پاچی قازی محەممەد لە بەرامبەر دوژمنەکانیدا. قازی بڕوای بە بەڵێنە درۆینەکانی قەوام سەڵتەنەی سەرۆک وەزیرانی ئێران کرد. هەروەها لە ژێر گوشار و بەڵێنی یەکێتی سۆڤیەتدا شاری سەقزی ئازاد نەکرد. ئەگەر سەقز ئازاد بکرایە ڕێگای ڕزگارکردنی شارەکانی بانە و سەردەشت زۆر زیاتر ئاسانتر دەبوون. ئەو کاتەش کۆمار قورساییەکی زۆرتری لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا دەبوو. جگە لەوەی سنووری سیاسی کۆمار فراوانتر و بەرەکانی جەنگیش گەورەتر و ئاوەڵاتر دەبوون و مەترسیەکانیش لەسەر مەهابەت پایتەختی کۆماری کەمتر دەبەوە. چارەم، هەوڵەکانی قەوام سەڵتەنە لە دروستکردنی ناکۆچی نێوان حکوومەتی ئازەربایجان و کۆماری کوردستاندا کە بە داڕێژەری پلانی ناکۆچی نێوان ئەم دوو دەسەڵاتە دادەنرێت. پێنجەم،
جگە لەوەی لەسەر ئاسی ناوچەی حکوومەتەکانی عێراق و تورکیا دژایەتی خۆیان بۆ کۆمان ڕاگەیاند لە ڕووی نێودەوڵەتی شەوای یەکێتی سۆڤێت و بەریتانیا و ئەمریکا هەر سێکیان بە پێی لێکدانەوەی بەرژەوەندی تایبەتیەکانی خۆیان دژی کۆماروەستانەوە و تەنانەت هەر سێکیان تەبابوون لەسەر پاراستنی یەک پارچەی خاچی ئێران و لەم ڕۆژەوە هاوکاری باشی دەوڵەتی ئێرانیان کرد. لە ئەنجامی ئەمانە و زۆر هۆکاری تریش هێزەکانی ئێران لە 17 کانونی یەکەمی ساڵی 1946 دا پەلاماری شاری مەهاباد پایتەختی کۆماری کوردستانیاندا و داگیریان کردەوە. لە ئەنجامی هێرشی ئێراندا نزیکەی 15,000 کەس لە خەڵکی کورد دەکوژرێتن و 15 سەرکردەی کۆماریش دوای دادگاییەکی ڕووکەشانە لە 31 ئازاری ساڵی 1947 لە گۆڕەپانی چوارچرا لە شاری مەهاباد لە سێدارە دەدرێن لە نێویاندا پێشەوە قازی محەممەد سەرۆکی کۆماری کوردستان و سەدری قازی برای پێشەوە و ئەندامی پەرلەمانی عێراق ئێران و سەیفی قازی ئامۆزای پێشەوە وەزیری بەرگری کۆماری کوردستان بوون. بەشی نۆیەم لاپەڕا 177 ئەلف ڕاپەڕین و شۆڕشەکانی عێراق و ڕۆڵی کورتیایاندا. یەکەم ڕاپەڕینی ساڵی 1948 لە عێراق و ڕۆڵی کورتیایدا. گەلی عێراق پاش دوای هاتنی شەڕی دووەمی جیهانی و دامەزراندنی نەتەوە یەکگرتووەکان سەیری کرد پەیمانی ساڵی 1930 نێوان عێراق و بەریتانیا لە مەبەست کەوتووە. پەیوەندی نێوان عێراق و بەریتانیاش دەبێت بە پێی بەندەکانی بەڵێننامەی نەتەوە یەکگرتووەکان بێت بە تایبەتی کە هەردوو دەوڵەت هاوماف و هاو ئەرکن. بەڵام چینی کاربەدەستی عێراق ملکەتی ئیستیعماری بەریتانیا نەخشەی ئەنگلۆ ئەمریکایی دەربارەی بەرگری هاوبەش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تێکەڵبوونی شەڕی ساردی نێوان کۆمەڵات دەوڵەتە گەورەکانی پەسەند کرد. بەریتانیاش ویستی سیفەتی ڕەوایی پەیمانەکەی عێراقی بەریتانی نوێ بکاتەوە و مافی سوپای بەریتانیا لە عێراق فراوانتر بکات بەمەرجێ هەموو عێراق نەک هەردوو بنکەکەی حەبانیە و بەسڕە بکات بە فڕۆکەخانەی هێزەکانی خۆی. نوری سعید ڕێگەی بۆ ساڵح جەبر خۆش کرد کە لە 29 ئاداری ساڵی 1947 وەزارەتی پێکهێنا. وتوێژ لە نێوان هەردوو لای عێراق و بەریتانیا لە بەغدا و لە لەندەن دەستی پێکرا و کۆبوونەوەیەکی زۆریان کرد کە لە بەشێکیاندا وەسی خۆشی بەشدار بوو. پاشان نێردەیەک بە سەرۆکایەتی سەرۆک وەزیران ساڵح جەبر و وەزیری بەرگری نوری سعید و فاضل جەمالی وەزیری دەرەوە چوونە ئینگلتەرا بۆ مۆرکردنی پەیمانی پۆرتسمۆث کە لە بەناوی بەندەری پۆرتسمۆث لە باشووری ئینگلتەرا ناونرا بوو. گەلێک کۆتی تازەی بۆ عێراق پێدا بوو وەکو هاوبەشیکردنی عێراق لە دانی خەرجی هێزەکانی بەریتانیا و بەکارهێنانی هێزەکانی عێراق لە دەرەوەی وڵات بۆ یاردەدانی بەریتانیا. بەریتانیا دەسەڵاتی جارانی لە سیاسەتی دەرەوەی عێراقدا بمێنێ. ئەوە بوو نیشتیمان پەروەرانی کورد هەر لە سەرەتاوە شان بەشانی جەماوەری ڕاپەڕووی بەغدا ڕژانە سەر شەقامەکان. لە بەغداد پارتی دیموکراتی کوردستان و حیزبی شیوعی عێراقی و حیزبی شەعب کۆمیتەیەکی سێقۆڵیان بەتایبەت پێکهێنا کە ئەرچی سەرپەرشتی و ڕێخستنی خەباتی گەل و دیاریکردنی دروشمەکانی خەباتی ئەو قۆناغەی لە ئەستۆ گرت لە پوچکردنەوەی پەیمانەکە و ڕووخاندنی وەزارەتەکەی ساڵح جەبر جگە لە هەندێک دروشمی تر لە بەشێکیان پەیوەندیدار بوون بە مافەنەتەوەیەکانی گەلی کورد. لە کەرکووکیش نیشتیمان پەروەران هێرشیان کردە سەر کونسوڵخانەی بەریتانی و لە سلێمانیش هێرشیان کردە سەر مەڵبەندی ڕۆشنبیری بەریتانی. هەر بۆ بەشداریکردن لە ڕاپەڕینەکە لە شوباتی ئەو ساڵەدا نوێنەرانی شارەکانی هەولێر و کۆیا تێکرا ڕژانە سەر شەقامەکانی بەغدا و پاشان لەگەڵ جەماوەری شاری بەغدا سەردانی گۆڕی کوژراوانی 27 کانونی دووەمیان کرد و بەشداری ناشتنی نیشتیمان پەروەری کورد حوسێن عەلییان کرد کە لە ڕاپەڕینەکەدا شەهید ببوو. هەر لەو مانگەدا وەفدی زاخۆ و ڕانیە و سلێمانی گەیشتە بەغدا و خۆپیشاندانێکی گەورەیان ڕێکخست. ئەمانە گشتیان بە جلی کوردی و بە چەپڵە گوڵ و بە لافیتەی جۆرە و جۆرەوە دروشمی هەر شارێکیش بەرز کرابەوە. دانیشتوانی شاری سلێمانی لە نامەیەکی تایبەتیدا ئەم داخوازیانەی لای خۆیانەوە خستە بەردەمی وەزارەتی ساڵح جەبر. یەکەم دانی مافە دیموکراسیەکانی گەل. دووەم ڕێگەدان بە ژیانی پارتایەتی سەربەخۆ. سێەم ڕێگەدان بە دامەزراندنی جڤاکتی کرێکاران. چارەم ئازادکردنی هەموو جیراوە سیاسیەکانی عێراق. پێنجەم لابردنی پەیمانی ساڵی 1930. هەرچەندە پەیمانی پۆرتسمۆث
هەڵوەشایەوە وەزارەتەکەی ساڵح زەبر لە کارخرا ژمارەیەک لە وەزیرەکان و جێگیری وەزیر دەستیان لە کارکێشایەوە لەگەڵ ئەمانەشدا ڕاپەڕینەکەی ساڵی 1948 چەندین دەستکەوتی باشی بوو کرد تێدا بوو لەوانە. یەکەم، ڕێگە درا بە دەرچوونی گۆڤارێکی سیاسی بە زمانی کوردی، ئەویش گۆڤاری نزار بوو کە عەلائەدین سەجادی سەرنووسەری بوو. دووەم، ڕۆژی 21 ئازاری ساڵی 1948 بۆ یەکەم جار کورد بە شێوەیەکی فراوان و ئاشکرا یادی نەورۆزی لە کوردستانی بندەستی عێراق کردەوە. بەڵام زۆری نەخایەند وەزارەتەکەی محەممەد سەدر کە لە زیاتی وەزارەتەکەی ساڵح زەبر دامەزرا بوو لە ڕێڕەوی دیموکراتی لایدا و لە زۆر شار و ناوچە و دەستگاکانی میری دەستیان وەردایە کاری هەڵبژاردن و لە ئەنجامدا چەند بێگدادانێک لە نێوان نیشتیمانپەروەران و پۆلیسدا ڕوویدا. لە هەمان کادا پۆلیس لە چەند شوێنێک لە کرێکارانیدا مانگرتنی کرێکارانی شەمەندەفەری هەولێریان سەرکوت کرد. هەر بەمەو شۆنەوەستان بەڵکو ژمارەیەک لە نیشتیمانپەروەرانیان خستە زیندانەکانەوە، ژمارەیەکی زۆر قوتابیانی سلێمانی لە کاتی تاقیکردنەوەدا دەستگیرکران. ئەم ڕاپەڕینە ڕێگای خۆش کرد بۆ سەرهەڵدانی بزوتنەوە و ڕاپەڕینی جوتیارانی کورد، هەروەک لە ساڵی 1948 لە ناوچەی عەربەت لە دەشتی شارەزور و لە ساڵی 1953 لە دەشتی دزەی هەولێردا ڕوویدا. دژی چەوسانەوەی دەرەبەگایەتی هەر لە هەمان ساڵدا جوتیارانی هۆرین یاخود شێخان لە باکووری خانەقین و جوتیارانی وارماوە لە هەڵەبجە ڕاپەڕین. دووەم، ڕاپەڕینی ساڵی 1952 لە عێراق و ڕۆڵی کورتیایدا. لە پەڕاست و هەشتا کۆمەڵێک هۆکار هانی گەلی عێراقیدا بۆ ئەم ڕاپەڕینە. لەوانە سەرکەوتنە گەورەکەی گەلبوو لە ڕاپەڕینەکەی کانونی ساڵی 1948 سیاسەتی دەمکوتکردن و نەهێشتنی سەربەستی و باری ئابووری شڕ و گوزەران خراپی خەڵک لەلایەکەوە و ڕووداوەکانی ناوچە عەرەبیەکان لەلایەکی ترەوە، وەکو سەرکەوتنی شۆڕشی 23 تەمموزی ساڵی 1952 لە میسر و لەناوبردنی ڕژێمی مەلیکی و بڕیاردانی کۆماری بە سەرکردایەتی جەمال عەبدولناسر. ڕاپەڕینی گەلی عەرەبی لوبنان و ڕووخاندنی حکوومەتی بەشارخووری لە هەمان ساڵدا. سەر لە نوێی چاڵاکی جەماوەرکەوتەوە گۆڕ. بزوتنەوەی نیشتیمانی داوای لە حکوومەت کرد چەند چاکسازیەک بکات، وەکو: یەکەم، هەڵبژاردنێکی گشتی و خێرا. دووەم، پاکردنەوەی دەستگاکانی دەوڵەت. سێەم، سنووردارکردنی خاوەنداریەتی زەوی. چارەم، چەکداماڵین لە عەشیرەتەکان. پێنجەم، داشکاندنی نرخی شتومەچی بەکاربردن. شەشەم، چاوگێڕانەوە بە دەستوور و سنووردارکردنی دەسەڵاتی مەلیک و لابردنی پەیمانەی ساڵی 1930. بەڵام عەبدولئیلای وەسی ئەم داخوازیانەی گەلی ڕەت کردەوە چونکە هەڕەشەیان لە بەرژەوەندی خۆی و ئاغا و دارودەستەکەی ئەکرد. مانگرتنی قوتابیانی زانستگای دەرمانسازی و کیمیاگەری لە بەغداد بوو بە پرشکێک و ئاگری ڕاپەڕینەکەی هەڵگیرساند. قوتابیان لە خانووی زانستگادا خۆیان قایم کرد بۆ بێزاری دەربڕین بەرامبەر دەستکاریەکی ریستەمکارانەی پەیڕەوی زانستگاکە کە زیانی بە مافی قوتابیان دەگەیاند. خۆپێشاندەران بە شەقامەکانی بەغداد وەربوون و خۆپێشاندەرەکان بەرەنگاری هێزی حکوومەت بوون و ژمارەیەکی زۆر لە تێکۆشەران و ڕۆڵەی گەلبریندار و شەهید بوون. هەروەها لە خۆپێشاندانەکاندا خوێندکارە کوردەکانی زانکۆی بەغدا ڕۆڵێکی بەرچاویان تیابینی. پاش ئەوەی ڕاپەڕینەکە هەموو جەماوەری گەلی عێراقی گرتەوە، حکوومەت زەوی لەدەستچوو. مستەفا عەمری وازی لە کار هێنا و دوا بەدوای ئەو سوپا هاتە سەر شەقام و لایەنگیری داخوازیەکانی گەلی کرد. پاشان سەرۆکی ئەرکانی سوپا نورەدین مەحموود بەیان نامەیەکی دەرکرد و بڵاوی کردەوە کەوا وەزارەتێکی نوێ بە سەرۆکایەتی خۆی پێکهێنا و داخوازیەکانی گەل بەدی دەهێنێ. بەڵام ئەمە پیلانێک بوو بۆ لەناوبردن و پوچکردنەوەی ڕاپەڕینەکە، چونکە نورەدین مەحموود حکمی عورفی بڕیاردا و خوێندنی قوتابخانە و زانستگاکانی ڕاگرت. سەرکردەکانی بزوتنەوەی نیشتیمانی لە بەندیخانە تون کرد و حزبەکانی داخست. لە پاش دابردنی حکمی عورفی، حیزبی شیوعی بە جۆرێکی باش و چالاک خۆی کۆکردەوە لە تشرینی دووەمی ساڵی 1952 بە سەرکردایەتی ڕاپەڕینێکی تری کرد کە دوو وەزارەتی بەدوای یەکدا ڕووخاند. پەرلەمانیشی هەڵوەشاندەوە. ئەو ڕاپەڕینەش یەکێک لەو هۆیانە بوو کە حکوومەتی ناچار کرد بڕیاری هەڵبژاردنێکی نوێ بدات و ڕێگای حیزبە خاوەن مۆڵەتدارەکانیش بدات بەشداری تێدا بکەن. سێەم، ڕاپەڕینی ساڵی 1956 لاپەڕا 182.
بەر لە ڕاپەڕینی گەلی عێراق لە ساڵی 1956دا کۆمەڵێک ڕوودا و لە باری دەوڵەتان و عەرەبیدا هاتەکایەوە و بوو بە هۆکارێک لەوانە پەیمانی بەغداد لە ساڵی 1955 لە نێوان عێراق و تورکیا و پاکستان و ئێران و ئینگلتەرا و ئەمریکا بە ئامانجی خزمەتکردنی بەرژەوەندیەکانی ئەنگلو ئەمریکی لە ناوچەکەدا و بربەرەکانی کردنی بزوتنەوەی ڕزگاری خوازینەتەوەیی. ومێدی لای گەلانی ژێردەستی وەکو بلوز و کورد بڕی کە ئەمریکا وەک زلهێزێک بیر لە مافەڕەوەکانیان بکاتەوە و پشتگیریان بکات. گەلی عێراق بە خۆی و بە حیزبە نەتەوەیی و نیشتیمانیەکانەوە دژی سازکردنی ئەو پیلانە وەستا و بەیاننامەی سیاسی حیزبەکان بۆ گۆڕینی دەرچوو. کاتێک میسر لە ساڵی 1956 کۆمپانیای نۆکەندی سوێسی خۆماڵی کرد، حکوومەتانی فەڕەنسا و بەریتانیا لەگەڵ ئیسرائیل هێرشێکی سێقۆڵیان کردە سەر میسر. لە عێراقیشدا لە ڕاپەڕی بەڵام حکوومەتی نووری سەعید حکمی عورفی بڕیاردا و دەستگاکانی حکوومەت ئەو پەڕی تۆقاندن و ئازاردان و دڵڕەقیان بەکارهێنا بۆ دەمکوتکردنی گەل. ژمارەیەکی زۆر لە هاونیشتیمانان شەهید و گەلێکیشیان بریندار بوون. خوێندن لە زانستگا و قوتابخانەکاندا ڕاگیرا و ڕۆژنامەکان خرانە ژێر چاودێری سوپایەوە و سەرکردەکانی بزوتنەوەی نیشتیمانی جیران و بە زەبری هێز ڕاپەڕینەکان دامرکێنرا. ئەم ڕاپەڕینەش وەک ڕاپەڕینەکانی پێشوو ڕۆشنبیران و خوێندکارانی کورد ڕۆڵی پێویستی خۆیان جێڕا. شایانی باستا بارزانی و هەواڵانی کە ئەو کاتە لە دوورە وڵاتدا دەژیان لە یەکێتی سۆڤێتی پێشوو پشتگیری و پشتیوانی خۆیان بۆ هاوکاری گەلی مسر نیشاندا کە ئەمەش بووە جێی ڕێز و پێزانی لەلایەن جەمال عەبدولناسر. چارەم، ڕۆڵی کورد لە شۆڕشی چاردەی تەمموزی ساڵی 1958 لاپەڕا 183. هێز و یاسای بە تەوژمی پاشایەتی عێراق بە ئەندازەیەکی زۆر گەلی عێراقی هێنایە بۆ ژێر ئازارەوە. دەسەڵاتی یاسایی کۆنەپەرستی و دەرەبە کارێکی وەهای کردبوو کە کرێکار و ڕەنزەر بیر لە ڕزگاری خۆیان بکەنەوە. حکمی دەوڵەتی نووری سەعید و وەسی عەبدولئیلا و مەلیک فەیسەڵ پەردەیەکی ڕەشی زۆرداری بەسەر عێراقدا هەڵکێشا بوو، زیندانەکان پڕکرابوو لە ئازادی خوازانی کورد و عەرەب. بۆ چارەکردنی ئەو زۆرداریە پارتی دیموکراتی کوردستان، حیزبی شیوعی، حیزبی ئیستیقلال لە هەموو لایەکەوە کەوتبوونە تێکۆشانی نهێنی بۆ ڕووخاندنی حکوومەتی نووری سەعید. بەڵام ئەوەی کە هەستی پێ نەکرا وریابوونەوەی سوپا بوو کە لەلایەن سەرکردەی سوپایی عەبدولکەریم قاسم پێک هاتبوو. لابەرە بەیانی چاردەی تەمموزی ساڵی 1958 ڕژێمی پادشایەتی لە عێراق ڕووخێندرا و ڕژێمی کۆماری بە سەرکردایەتی عەبدولکەریم قاسم جێگای گرتەوە. گەلی کورد شان بە شانی عەرەب ڕۆڵێکی گرنگی لە شۆڕشەکەدا بینی، چونکە ڕێکخراوی ئەفسەرانی ئازادیخواز لە عێراقدا کە نەخشەی بەرپاکردنی شۆڕشەکەیان دانا، ژمارەیەک لە ئەفسەرانی ئازادیخوازی کوردی تێدا بەشدار بوون. هەروەها ژمارەیەک لە ئەفسەرانی ئازادیخوازی کورد لە بەرەبەیانی هەڵگیرساندنی شۆڕشەکەدا بەشداری چاڵەچیەکانی شۆڕشیان کردەوە. لە هێرشکردن بۆ سەر بەغدا و دەست بەسەرداگرتنی دام و دەستگاکانی دەوڵەت و هەردوو کۆشی پادشایەتی ڕەحاب و زوهور لەوانە ڕئیس مستەفا عەبدوڵڵا و عەبدولفەتاح شاڵی کە ئەندامی دادگایی تایبەتی بوو. پاشان کورد بە یەکەم ئەندام کە عەقید خالید نەقشبەندی بوو بەشداری لە ئەنجومەنی سەرکردایەتی کرد کە لە 3 ئەندام پێک هاتبوو. هەروەها وەزیرێکیشیان هەبوو کە بابا عەلی حەفیدزادەیان کردە وەزیری ئابووری لە ئەنجومەنی وەزیران کە لە دائوەزیر پێک هاتبوو. هەروەها لە مادەی 3 دەستوری کاتی کۆماریدا هاتووە عەرەب و کورد هاوبەشن لەو نیشتیمانەدا واتە لە عێراق. پاشان شۆڕش لێبوردنی گشتی دەرکرد بۆ هەموو ئەوانەی کە عێراقیان لە سەردەمی پاشایەتی جێهێشتبوو. ئەوە بوو بارزانی هەواڵانی گەیشتنەوە عێراق پاش ئەوەی 11 ساڵیان لە یەکێتی سۆڤێتی پێشوو دوور لە وڵات بردە سەر. هەروەها شۆڕش ڕێزی لەو 4 ئەفسەرە کوردەنا کە ڕژێمی پادشایەتی لە 19 حوزەیرانی ساڵی 1947 لە سێدارەیدان. ئەوانش 4 شەهیدەکەی ڕێگای ڕزگاری و سەربەخۆی کوردستان کە ناویان خەیڕوڵڵا عەبدولکەریم و مستەفا خۆشناو و عەزەت عەبدولعەزیز و محەممەد مەحموود قودسی بوو. بە شۆڕشی ئەیلوول لە ساڵی 1961 لە باشووری کوردستان لە پەڕە 185 هەرچەندە گەلی کورد پشتیوانیی گەورەی لە شۆڕشی چاردەی تەمموزدا کرد و توانی بێتە فاکتۆرێکی سەرەکی ڕووخاندنی ڕژێمی پادشایەتی و هێنانە سەرکاری ڕژێمی کۆماری. تەنانەت بارزانی و هەواڵانی دوای گەڕانەوەیان بە یەکێتی سۆڤێت دوورسۆزی و پێشگیری خۆیان و گەلی کوردیان جارێشتر پیشاندا.
بەڵام ئەوەندەی پێنەچوو کۆنەپەرستان و ڕەگەزپەرستان سەریان بەرز کردەوە و کەوتنە دژایەتی گەلی کورد و بانگەوازی توانەوەی گەلی کوردیان بڵاو کردەوە. حکوومەت عەبدولکەریم قاسمیش کەوتە پیادەکردنی سیاسەتێکی دوور لە ڕێباز شۆڕشی چارەی تەمووز وەک کارنەکردن بە مادەی سێیەمی دەستوری کاتی عێراق و هەوڵدان بۆ پێوەشکردنی کورد لە گەیشتن بە ماپەڕەوەکانی خۆی. سەرەتا حکوومەت ئەفسەر و پلەدارەکانی کوردی لە سوپا دوورخستەوە. فەرمانبەرە کوردەکانی لە شوێنە گرنگ و دامەدەستگاکان حکوومەتدا لابرد. هەروەها پشتی ئەو خێڵانەی گرتە لەگەڵ بارزانیدا ناکۆک بوون و پرچەچی کردن. ئەمانە هەمووی بوونە ئاڵۆزبوونی پەیوەندی نێوان بارزانی و عەبدولکەریم قاسم. بارزانی هەوڵێکی زۆریدا کە پەیوەندی لەگەڵ حکوومەتدا بەگشتی و لەگەڵ عەبدولکەریم قاسم بە تایبەتی ئاسایی بکاتەوە. بەڵام بێ سوود بوو، چونکە عەبدولکەریم قاسم سوور بوو لەسەر سیاسەتی خۆی. بۆیە سەرەتای مانگی مارتی ساڵی 1960 بارزانی بەغدای بەجێهێشت و گەڕایەوە بارزان. عەبدولکەریم قاسم سەندیکای پیشەیی و قوتابیان و لاوان و ئافرەتان و دەستگاکانی بڵاوکردنەوەی کوردی و ڕۆژنامە و گۆڤارەکانی داخست. لەوانە ڕۆژنامەی خەبات کە زمان هاڵی پارتی دیموکراتی کوردستان بوو. هەروەها پارتی کە پارتێکی مۆڵەتدراوی ڕەسمی بوو ساڵاتچیەکانی قەدەغە کرا و بارەگەکانی داخران. عێراق لەسەرەوە بۆ خوارەوە بە ئاگری فیتنە و هاندان وڵاتانی دەرەوە سەری لە شێوا بوو. حکوومەت کەوتە گرتنی کادر و ئەندامانی پارتیش بە ناچاری خەبات و پێکۆشانی لەباری ئاشکراییەوە گواستەوە بۆ نهێنی و کەوتە وشارکردنەوەی زەماوەر. دەستکرا بە کەڕین و کۆکردنەوەی چەک. حکوومەتیش ئەو هێز و خێڵ و کەسانەی پڕچەک کرد کە ئامادەبوون بەبێ شۆڕش جێڕاندا بچنەوە. پاشان پارتی پەیوەندی بە هێزە نیشتیمانیەکانەوە چ لە ناو عێراق و چ لە دەرەوەی عێراق بۆ ئەوەی گشت لایەک هەوڵ بدەن کە شەڕ لە کوردستان هەڵنەگیرسێت. لە 20 تەمموزی ساڵی 1960دا مەکتەبی سیاسی پارتی یادداشتێکی مێژووییدا بە قاسم و داوای لێ کرد پێش ئەوەی کار لە کار بکرازێت لە جیانێکی برایانەوە چارەسەری بارودۆخی کوردستان بکرێت. بەڵام یادداشتەکە بەیەخی پێنەدرا. لە 6 ئەیلولی ساڵی 1960 لە شارەکانی کوردستان بڕیاری مانگرتنێکی گشتی درا بە بۆنەی ڕۆژەڕەشەکەی 6 ئەیلولی ساڵی 1930 لە سلێمانی تا بەڕاپەڕینی بەردەچی سەرە بەناوبانگە. لە ڕۆژی 11 ئەیلولی ساڵی 1960 لە هەموو ناوچەی کوردستان لە نێوان هێزی حکوومەت و عەشایری حیزبی بوو بە شەڕ. پێشمەرگەش چوون لە ناوسەنگەرەکانی خاچی کوردستان. هێزی میری بە تانک و فڕۆکەوت و پوچەکی تازە بە لاماری سەنگەرەکانیدا و بۆ ئەوەی ڕێگا بکاتەوە کە هێزی میری پێدا بڕوات. چەند سەعات بەم ئاگربارانە بە ناپاڵم و تانک و تۆپ لەگەڵ هێزی پێشمەرگە شەڕخایاندی لە ئاخامە لەبەر ئەوەی هێزی پێشمەرگە و حکوومەت وەکێک نەبوون لە ڕووی چەکەوە ناچار لە ناوچەی دەربەندی بازیان و دەربەندی خان ئەو ڕێگایە بەڕەڵاکەن و بکشێنەوە. هەروەها لە ناوچەی هەولێر لەبەر ناشارەزایی و نەبوونی هەواڵگری نەیانزانی بوو کە میری بەرەوچێدێ چ لە هەولێر چ لە قۆڵی کەرکووکەوە تەنیا بەوە ڕاگەیشتن کە بکشێنەوە دواوە و خۆیان دەرباسکەن. لە قۆڵی بازانیشەوە بە لاماری مەنام مستەفا درا بە پاڵپشتی فڕۆکەوە ناوچەی بازانیان هەموو ئاگردا. شەڕ هەموو ناوچەیەکی کوردستانی گرتەوە و پێکدادان بە درێژایی ساڵانی 1960 بەردەوام بوو. هەر هەڵێکیان بوو هەڵکەوتایە پەلاماری هێزی حکوومەتیانەدا لە دێ و قەزا و ناحیە و زیانیان لێ ئەدان. چۆنێتی هاتنی بە ئەسب و سەرحکم و هەوڵدانی بۆ سەرکردنی نەتەوەی کورد لە پەڕاسەتی 1980. سەرەتای بیرۆکەی بەحث و دامەزراندنی لە ساڵی 1947 لە سووریا بوو. دوای ئەوەی ڕەجیدا کە دەستی بە گەورەبوون و فراوانبوون کرد. هەرێمی عێراقی چێبوو لەو هەرێمانە کە حیزبەکەی پێدا هاتەکایەوە و پەیوەندیان لەگەڵ سەرکردایەتی حیزبەکەی هەرێمی سووریادا هەبوو. لە ساڵی 1952 بوو بە لوق و لە کۆتایی ساڵی 1954 کۆنفرانسی هەرێمایەتی حیزبەکە گیرا. شۆڕشی چارەی تەمموزی ساڵی 1958 زەمینەیەکی باشی بۆ بە عەس ڕەخساند. لە سەرەتا هەموو حیزبەکان بە ئاشکرا چاڵاکی خۆیان ئەنجام دەدا. لە ڕۆژی 8 مارتی ساڵی 1959 لە مووسڵ هەڵگەڕانەوەی عەبدولوەهاب شەواب عەقیدی سوپای پێنج پێکات و کوشتارێکی زۆر لە سوپا و دانیشتوانی مووسڵ ڕوویدا. بەڵام حکوومەتی قاسم توانی شەواب بکوژێ و بەشێک لە هاوڕێکانی بدرێ. لە ساڵی 1959 بەعسیەکان لە شەقامی ڕەشید لەلایەن عەبدولوەهاب هەریری و سەدام حوسێن تەقەیان لە عەبدولکەریم قاسم کرد و بریندارکرا.
لە ڕۆژی 1963 عەبدولسەلام عارف بە هاوکاری بەعسیەکان هەڵگەڕانەوەیەکی ئەنجامدا. ئەحمەد حەسەن بەتەر کرا بە سەرۆک وەزیران. عەبدولکەریم قاسمیان گرت و کوشتیان. لیژنەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان بریسکەوتی پشتگیریان نووسی بۆ عەبدولسەلام بەو مەرجەی کە لەگەڵ کورد ڕێگەی ئاشتی و دۆستانە بگرێتە بەر. ڕێکەوتن لەلایەن مەلا مستەفا و عەبدولسەلام عارف بۆ کاتی بەیانی بڵاو کرایەوە کە حکوومەتی عێراق شێوەیەکی لامەرکەزی بۆ میلەتی کورد لە عێراق پێک دێنێ لە 14 مادە ڕێکخرا. لەوانە: یەکەم، نیوەی داهاتی نەوت بدرێ بە کورد. دووەم، لامەرکەزی کورد لە هێڵی چیای ئەمرینەوە دەستنیشان بکرێ. سێیەم، سەرباز و پۆلیس و کاربەدەستی ئیداری کورد بن. چارەم، زمانی کوردی بە ڕەسمی دابنرێ. لە بەهاری ساڵی 1963 شەندێکی شۆڕش بەسەر کردایەتی مام جەلال بە ئەندامێتی ساڵح یوسفی و حەبیب محەممەد کەریم و شاخەوان نانقەوە و عەبدولحوسێن فەیلی و سەمەد محەممەد و مەسعود محەممەد گەیشتە بەغدا. جگە لە یاداشتەکەی سەرەوە لەو ماوەیە قسە لەسەر یەکگرتنی عێراق و میسر و سووریا دەکرا. بۆیە لەو یاداشتەکە لەلایەن سەرۆکی شاندەکەوە ئاڕاستەی کۆبوونەوەکانی قاهیرە کرا کە بۆ مەبەستی ناوبراو کۆبوونەوە ئەم بەندانەی تێدا هاتوبوون. یەکەم، هەر وەختێک عێراق لەگەڵ سووریا و میسر یەکێتی کۆماریان بەست، شکلی عێراق خرایە سەرباری هەرێمایەتی کورد بۆی هەبێ داوای جیابوونەوە بکات و بەلا مەرکەزیەت ڕازی نابێت. کوردش لەو وەختەدا بە شێوەی هەرێمی چوارەم لەسەر بەخۆی خۆی دێتە ناو یەکێتی عەرەبی و کۆماری یەکگرتووە. دووەم، کورد هەر هێندە بەلا مەرکەزیەت ڕازیە کە عێراق سەربەخۆ بێ و پەیوەندی یەکێتی لەگەڵ میسر و سووریادا نەبەستێ. ڕێکەوتنی میسر و سووریا و عێراق بەسەرهاتی کورد و ڕێکەوتنەکەی پاشخست لە هەموو کوردستان چاوەڕوانی ڕێکەوتنی حکوومەت و پێشمەرگەیان دەکرد. بەڵام هیچ ئەنجامێکی لە یاداشتەکەی مام جەلال و شاندەکەی چن نەکەوت. حکوومەتی عێراقی فەرمانی گرتنی شاندی یاداشتەکەی دەکرد. لە هەمان کاتدا بەیانی ژمارە 13 بڵاوکردەوە کە باکوور ناوچەی چمنجەلی سیاسیە. مەلا مستەفا و هاوڵانی ئەبێ هەتا 24 کاتژمێر چەک فڕێ بدەن و خۆیان بخەنە دەربەستی حکوومەت. لە هەمان ساڵدا حکوومەتی عەبدولسەلام بڵاوی کردەوە هەر کەسێ مەلا مستەفا بکوژێت 100,000 دیناری خەڵات بدرێتێ. حکوومەت دەستی کرد بە گرتن و کوشتن و بە تۆپ و ناپاڵم دێهاتەکانی سووتاند لە هەر لە سلێمانی 300 کەسی بەبێ پرسیاری دادگا کوشت و باقی بەندکراوەکانی تریش بە لێدانی لە ناو پێوەلەی وڵاق و جێگای پێویست بۆ ماوەی 2 مانگ شکنجانی ئەدان. زۆربەی دانیشتوان ڕویان کردە شارباژۆر و قەرەگا بۆ ڕزگاربوون لە دەست زەعیم سەدیق. هەروەها لە قۆڵی کۆیە و هەولێریش پێشمەرگەکان کە ژمارەیان لە 6 کەس تێنەدەپەڕی قارەمانێکی بێوێنەیان بەرامبەر هێزێکی گەورەی سەربازی قوڕسقەومی و هێزە خۆفرۆشەکان نوان. ئەمجا حکوومەتی عێراق هیچ چارەیەکی نەما لەگەڵ حکوومەتی سووریایەکی کرد. نیوایەتی سەربازی سووری بە هەموو کەرەسەیەکی جەنگی هێنایە کوردستان. بەڵام پێشمەرگە قارەمانەکانی کورد لە قۆڵی زاخۆ و ئاکرە و ئەمێدی پەلاماریاندان وەک خستیانە ناوکەڵە دەستیان کرد بە کوشتاری و گرتنیان. حکوومەتی عەبدولسەلام سەری لێ شێوا و ئەم بێهێزی و تەکانەی خۆی بە هیچ حکوومەتی بەعەس ئەزانێ لە نێوان ئەحمەد حەسەن بەکر و سەرۆکارەکانی سوپاگ و باقڕە و نیشە ئەخلاقیان لە سووریا هێنایەوە بۆ چارەسەری ئەم نەخۆشەی گەنگرەی لووتکەی عەرەبی لە میسر بەسرا بەسەرهاتی کورد خرایە بەرچاو. لەو کاتەدا دەرگای گفتوگۆ کرایەوە. لە 14/12/1964 لە نێوان حکوومەت و مەلا مستەفا ڕێکەوتن پەیدا بوو بڕیاری ڕاگرتنی شەڕ بڵاو کرایەوە. لە 13/1966 عەبدولسەلام لەگەڵ متەسەڕفی بەسرا لە ناوچەی قوڕنەوە ئەچن بۆ بەسرا لە ئاسماندا فڕۆکەکەی ئاگری تێبەر ئەبێ و ئەسووتێ. ئەمەش واقعی ئەچێت پیلانی بەعسیەکان بوو بێت چونکە کەوتە وێزەی ئەوان بە کوشتارێکی زۆر گەورە بەعسیەکانی چەک کرد و کۆتایی بە جمنجۆڵیان هێنا. لە 14/1966 عەبدوڕەحمان عارف دەسەڵاتی گرتە دەست. تا ساڵی 1968 وەفدی وتووێژ گەیشتە لای مەلا مستەفا و دوای گەڕانەوەیان بۆ بەغدا وتیان مەلا مستەفا کاتێک ئامادە ئەبێ بۆ گفتوگۆکردن کە حکوومەت ئەو 4 بەندەی خوارەوە پێشێکی پێک بهێنێت. یەکەم، شانەوەی لەشکر لە کوردستاندا. دووەم، هەرچی بەندکراوی سیاسی کورد و عەرەب هەیە ئازاد بکرێت. سێیەم، فورسان سەد بکرێن. چارەم، دەوڵەتێک لە دەوڵەتەکانی عەرەب بێنە ناو ئەو ڕێکەوتنامەیە. ئەمجا حکوومەت ناومێد بووکەوە بە سادەیی مەلا مستەفا نایەتە ناو ڕێزی ڕێکەوتن.
چەند لیوایەکی سەربازی ناردە سەر مەلا مستەفا لە ناوچەی ڕەواندز بوو بە شەڕێکی گەورە بە ڕۆژ و بە شەو فڕۆکەکان بۆمبها هاوێژ بە جۆرەها چەک و بێبەزەییانە ناوچەکەیان ئەسووتان. بەڵام هێزی پێشمەرگا هیچ سڵێکی لەو هەموو پەلاماردانە نەئەکرد. لە چیای هەندرێن فەوجی یەک لیوای چار لەگەڵ هێزێکی تەواوی چەکداری هەولۆزەکان بە هەموو جۆرە چەکێکەوە بەدبیر بێت. ئەو سەرکەوتنەی پێشمەرگا بوو بە هۆی شێواییەکی زۆر گەورە لە نەوەندەکانی ڕانیاری و ڕایگەشتی جیهانیدا. لە مانگی تشرینی یەکەمی ساڵی 1966 دا عەبدوڕەحمان عارف چوو بۆ ڕەواندز چاوی بە مەلا مستەفا کەوت. هەندێک بەڵێنی پڕ لە درۆ لە عەبدوڕەحمان عارف وەرگیرا، بەڵام لە هەموو بەڵێن و پەیماننامەی کە لەگەڵ عەبدوڕەحمان عارف پێکهاتبوو چەند زیندانیەک ئازادکران لەگەڵ جێڕانەوەی چەند موچەخۆرێک بۆ سەر ئیشەکانیان. لە ڕۆژی 1968 دا ئەحمەد حسەن بەکر کۆنا سەرۆکوەزیرانی عێراق دەوری عەبدولسەلام کودەتای کرد. عەبدوڕەحمان عارف سەرۆک کۆماری گرت و نردی بۆ لەندەن. خۆی بە سەرۆک کۆماری عێراق ناونا. بە پێی بڕیاری ئەنجومەنی شۆڕشی خۆیان عەبدوڕەزاق نایەکی کردە سەرۆک وەزیران و ئەنجومەنی وەزیرانی پێکهێنا. 4 وەزیری کردیان خستە ناو ئەو وەزارەتانە. لەوانە ئەحسان شێرزاد، عەبدوڵڵا نەقشبەندی، ساڵح نەقشبەندی، موحسین دزەیی. بەڵام ئەم وەزارەتە خۆی نەگرت. لە 30 تەمموزی ساڵی 1968 بەسەر عەبدوڕەزاق نایبدا کودەتا کرا. لەلایەن بەعسیەکانەوە ئەوە بوو ڕوویکردە میسر و سەدام حوسێن دەبێتە خاوەنی دەسەڵاتی ڕەها. جارێکی تر بەعسیەکان شەڕیان هەڵگیرساندەوە دژی کورد. لە شکستی زیاتر هیچیان وەزگیر نەبوو. بە ناچاری لە 11 ئازاری ساڵی 1970 بڕیاریاندا بە بەخشینی ئۆتۆنۆمی بۆ کورد و ماوەی 4 ساڵیاندانە بۆ جێبەجێکردن. لەو ماوەیەدا بە ئەسکەوتا بۆ بەرزکردن و پلانجێڕان بۆ لەناوبردنی سەرکردەی کورد. لە 29 1970 11 مەلا لە نەجەف و بەغداوە هاتبوون کە چاویان بە مەلا مستەفا بکەوێت لە حاجی ئۆمەران. مەلایەکیان دەستگایەکی لە پشتی بەستبوو. دوو ئەفسەری بەعەس کە مەلەکانیش نەیان ناسی بوو تیرۆری بارزانی پێسپێدرا بوو. دوو ئۆتۆمبیلی تۆیۆتاش کە دوو بۆمبی زۆر درێژ و ئەستوری لە قایم کرابوو تەقیەوە. خۆشبەختانە پلانی بەعەس سەری نەگرت و بارزانی تەنها بریندار بوو. بەهۆی پاشگەزبوونی بەعەس جارێکی تر جەنگ هەڵگیرسایەوە لە نێوان کورد و دەوڵەتی عێراقدا کە وەخت بوو بە سەرکەوتنی شۆشەرە کۆتایی بێت. لە دەرەنجام سەدام لەگەڵ شای ئێران ڕێکەوتنامەی جەزائیری لە ئازاری 1975 بە ناوبژیوانی جەزائیر بەست. دەستی هەڵگرت لە هەندێک شوێن و ئاوی عێراق لە شەتر عەرەب بۆ ئێران. ئێرانیش بە پێی ئەو ڕێکەوتنامەیە و لە بەرژەوەندی خۆی گشت جۆرە یارمەتێکی لە شۆڕش بڕی و بەسەرکردایەتی شۆڕشی ورد یان بچنە ئێران وەک پەناهەندە دانیشتنیان ئەوان سنووردا دەخەن و لە ناو عێراقدا ئەوان چی ئەکەن پەیوەندی بە ئێرانەوە نییە. بەم پیلانە نێودەوڵەتیە شۆڕشی ئەیلۆ شکستی هێنا. چین سیاسەتی پارتاوکردنی کورد لە سەردەمی ڕژێمی بەعەسدا دا فەڕەنسا بوونەوە باردۆخی شکستی شۆڕشی ئەیلۆ زمینەیەکی باشی بۆ ڕژێمی بەعەس خۆش کرد تا ڕەفتاری فاشیانەی خۆی بە شێوەیەکی دڕندانە لە کوردستان ئەنجام بدات. بەهۆی دەیان هەزار پیاوانی ڕژێم و بە پارەپولێکی زۆر و بە نەخشەی ورد و لێبڕوانە کەوتە هەوڵدان بۆ قەڵەچووکردنی میلەتی کورد بەم شێوەیە خوارەوە. یەکەم، بە عەرەبکردن واتە تەعریب. ئەویش بە چەند ڕێگایەک. یەکەم، دەربەدەرکردن و دەرکردنی هاوڵاتیان لە شوێنەکانیان بە تایبەتی لە ناوچە سنووریەکانی کوردستان لەگەڵ عێراقی عەرەبیدا و نیشتەجێکردنی عەرەب لە شوێنیاندا وەکو ناوچەکانی خانەقین و کەرکووک و شنگال و زۆر شوێنی تر. دووەم، گۆڕینی ناسنامەی نەتەوایەتی لە ژێر فشاری هەڕەشە و دەربەدەرکردندا زۆریان بۆ خەڵکی دەهێنا خۆیان بە عەرەب نامۆز بکەن. پێناسەی کوردیان لێبستێنەوە و وەکو ئێزیدیەکان و شەبەک و گەلێک لە خێزانەکانی خانەقین و دەرمیان. سێم، لابردنی خوێندنی کوردی لە قوتابخانەکاندا و هاندانی دەست و پەیوەندەکانیان تا منداڵەکانیان بخەنە بەر خوێندنی عەرەبی. چارەم، داخستن و لابردنی دەستگای زانستی و ڕۆشنبیریەکان و سەڕینەوەی کەسایەتی سەربەخۆیی هەندێکی تریان وەکو زانکۆی سلێمانی، هۆڕی زانیاری کورد، پێچێتی نووسەرانی کورد. پێنجەم، بریکانی ڕێکخراوە پیشەییەکان بە ڕێکخراوە عەرەبیەکانەوە وەکو یەکێتی مامۆستایان و قوتابیان و ئافرەتان و کرێکاران و بکرێت. شەشەم، هاندانی ژن و ژنخوازی لە نێوان کورد و عەرەبدا وە تەرخانکردنی پارێکی باش بۆ ئەم مەبەستە.
کە بێگومان ئەنجامەکەی بە عەرەبکردن دەشکایەوە، چونکە عەرەب ڕەگەزی گەورە و سەرکەوتوو بە دەسەڵات بوو، کوردیش ڕەگەزی بچووکو بێ دەسەڵات. دووەم، بە بەعسکردن. لاپەڕە ١٩٥ ئامانجی بەعەس لە بەرنامەکەیدا ڕوون و ئاشکرایە ئەوی شتێک وشانە بۆ هێنانەری ئاوەتینەتەوەی عەرەب لە یەکێتی و سەربەستی و سۆشیالیستیدا کە دروژمی ناوەندی حیزبی بەعسە. هەروەها ئەو کەمینە نەتەوەییانەی لە پاڵ عەرەبدا دەژین بیانەوێ و نەیانەوێ لە ڕەگەزدا عەرەب بن و یان پێویستە بکرێن بە عەرەب. بۆ ئەمە بەستا ڕژێمی بەعەس گەلێک ڕێگای دۆزیەوە تا ئامانجەکانی بێتە دی. یەکەم، خەڵکی نەفام و ساویلکە و ڕوخسار بە پارە و پاداش بێ یان بە هەڕەشە دەکران بە بەعسی بە پێی بەرنامە فەلسەفە و ڕێبازی بەعسییان فێر دەکرن. دووەم، وەجێڕانی هەموو ئەو نووسینانەی نووسەرانی شۆڤێنی عەرەب و بەعس دەریان دەکرد بە خۆڕاییان بە هەزاران بە ناو خەڵکیدا بڵاو دەکردەوە. سێەم، لە بواری پەروەردە و فێرکردندا سەرانسەری بەرنامەکانی خوێندنیان گۆڕی و بەڕاو بۆچوونی بەعسییانەی خۆیان پەڕیان دەکردەوە و نووسینەوەی مێژوویان سەر لە نوێ ڕاگەیاند. ناوی کوردستانیشیان لە هەموو شوێنێکدا کوێ کردەوە و هەموو سەروەریەکیان بە عەرەب بەخشی. سێەم، وێرانکردنی شار و شارۆچکە و دێهات. لاپەڕە ١٩٥ سیاسەتی زەوی سووتان لە کوردستاندا لەلایەن پاشێکانەوە پیادە دەکرا، نزیکەی 5,000 گوندیان کاول کرد، باغ و چۆلگە و دارستانەکانیان سووتان و سەرچاوەکانی ئاویان کوێر دەکردەوە و لەگەڵ زەویدا تەختیان کرد بە زیاتر لە 20 ملیۆن مین کوردستانیان چنی. چوارەم، ڕاگوێزان، تەرحیل و تەهجیر و تەسفیر. لاپەڕە ١٩٦ یەکەم، بە هەزاران موچەخۆر لە مامۆستا و کارگەر و ئەفسەر و پۆلیس ئەوانەی بۆنی کوردایەتیان لێدەهات گوێزرانەوە بۆ ناوچە عەرەب نشینەکان و دەربەدەرکران و خەرانەژێر چاودێریدا مدەزیەکانی بەعسیەوە و لە شوێنەکانیاندا عەرەب و بەعسییان دانا. دووەم، بە سەدان هەزار لە گوندنشینەکان لە شوێنەکانی خۆیان ڕاگوێزرانەوە و لەسەر کار و پیشەی خۆیان لەسەر خاک و وڵاتی خۆیان هەڵکەندران و بەرەو خواروی وڵات و کۆمەڵگای زۆرە ملیەکان گوێزرانەوە. سێەم، زیاتر لە 9 ملیۆن کوردی فەیلیان لەسەر زێدی باو باپیرانیان گواستەوە بۆ سەر سنوورەکانی ئێران بە بیانووی تەبعیە ئێرانیە، واتە ڕەگەزنامەی عێراقییان لێسەندنەوە و دەستیان گرت بەسەر هەموو مڵکەکانیان، ئەمەش لە مێژوودا بە تەسفیرکردنی کوردانی فەیلی ناسراوە. پێنجەم، کۆمەڵگای زۆرە ملێ. لاپەڕە ١٩٦ لەو شوێنانەدا کە دەتواندرێ بە ئاسانی چاودێری بکرێن و دەستی بەسەردا بگیرێ، ڕژێم چەند کۆمەڵگایەکی دروست کرد، گوندنشینەکانی تیاکۆ کردەوە. ئەم کۆمەڵگانە ناویان لێ نابوون شاری هاوچەرخ، کە لە ڕاستیدا لەو سەربازگایانەی کە هیتلەر دروستی کردبوون گەلێک خراپتر بوون. خەڵکی ناو ئەم کۆمەڵگایانە بێئیش و کار مابوونەوە، ڕژێم بە مەبەست برسی و ڕیسوایی دەکردن تا خۆیان هانای بۆ بن و بۆ کوێ بێوەیە بیانگوازێتەوە. مەترسی ئەم کۆمەڵگایانە لە مرۆوە بوو. یەکەم، سەربازی، هیچ کەسێک دەرفەتی دەرچوون یان ڕاکردنی نەبوو. دووەم، ڕامیاری یاخود لایەنی سیاسی، دڕندەکان بە زۆرتێیان کەوتبوون دەیانکردن بە بەعسی بە تایبەتی منداڵەکان. سێەم، کۆمەڵایەتی، کورد هەرگیز بە تایبەتی گوندنشین ڕانەهاتبوو لە شوێنی وادا بژی، بۆیە هەرز و کێشەی کۆمەڵایەتی ترسناک لە ناویاندا بڵاو بووە. چارەم، تەندروستی، ئەم کۆمەڵگایانە نە ئاوی هەبوو نە ئاوەڕۆ، سەرڕای نەبوونی خەستەخانە و پزیشک و دەرمان و کوتانی منداڵان لەبەر ئەوە نەخۆشی ترسناک وەکو ئاگر و پوست لە ناویاندا بڵاو دەبووە. شەشەم، ئەنفالی کورد یان قڕکردنی بە کۆمەڵی مرۆڤ، جینۆساید. لاپەڕە ١٩٧ ئەنفالیشێکی ترە لەو سیاسەتە نابنۆڤانەی ڕژێمی بەعس بەرامبەر بە کورد بە مەبەستی قڕکردنی میلەتی کورد بۆ ناسینی ئەنفال پێناسەی ڕێکخراوی میدل ئێست وچ دەهێنین کە دەڵێت ئەنفال ئەو ناوە بوو کە بە زنجیرەیەک هێرش و پەلاماری چوڕ و پڕی سەربازی درا کە سەرجەم 8 پەلامار بوو و لە 6 ناوچەی جوگرافی جیاوازدا بەڕێوە چوو. لە نێوان کۆتاییەکانی مانگی شوبات و سەرەتای مانگی ئەیلول لە ساڵی 1980دا فەرماندەی گشتی پرۆسەکە کە لە دەستی نووسینگەی باکووری ڕێکخراوی حیزبی بەعس بوو کەوا بنکەکەی لە شاری کەرکووک بوو، لە مارتی 1987 بەدواوە لەلایەن عەلی حەسەن مەجیدەوە سەرۆکایەتی دەکرا.
شایانی باسە دانیشتوانی ئەو گوندانەی لە ڕووداوەکانی 1970 دا ڕزگار بوون وەکو هەموو خەڵکی کوردستان بە شێوەیەکی ڕۆتینی عەلی حەسەن مەجید بە عەلی ئەنفال یان عەلی کیمیایی ناوی دەبەن، بەڵام دکتۆر ئازاد محەممەد ئەمین نەقشبەندی پرۆفیسۆر لە زانکۆی سەلاحەدین دەڵێت بە بۆچوونی ئێمە شاڵاوەکانی ئەنفال تەنها بریتینین لە هێرشە سەربازیەکانی ڕژێمی عێراق بۆ سەر گوندەکانی کوردستان و هێزی بەرگری کوردی، بەڵکو ئەنفال پەیڕەوکردنی سیاسەتێکی چەند لایەنەیە کە بە کاولکردنی هەزاران گوندی کوردی دەستی پێ کرد کە دانیشتوانی دوای هێرشە سەربازیەکان بە هێرشی کیمیاویشەوە گۆکرانەوە و بۆ کەمپەکان گوێزرانەوە. دواتر لە کەمپەکانەوە پرۆسەی پۆلینکردنی جیراوەکان دەستی پێکرد بۆ شوێنی جیاجیا گوێزرانەوە. ژن و منداڵیان لە کەمپی تایبەتیدا دەستگیر کرد، پیرەکانیان بەرەو کەمپ و زیندانیەکانی باشووری عێراق نارد، ئەوانەی تەمەنیشیان لە نێوان 15 تا 50 ساڵیدا بوو بۆ مردن نارد. گروپی کوشتنی بە کۆمەڵ فەریق ئەعدام لە نزیک ئەو گۆڕانەوە کە پێشتر ئامادەکرابوون بە شێوەیەکی یەکجار نهێنی دانرابوو بۆ کوشتنی زۆرترین ژمارە لە نێرینەکان و شاردنەوەیان لەو گۆڕە بە کۆمەڵانە بە شێوەیەک هیچ شتێک دەربارەی چارەنووسیان نەزاندرێت. هۆکارەکانی ئەنجامدانی شاڵاوەکانی ئەنفال لە پەڕا 1998 یەکەم، بایەخی جیۆپۆلیتیکی هەرێمی کوردستان کە بایەخێکی جیۆپۆلیتیکی تایبەتی هەیە، بەڕادەیەکی وای لێ کردووە ببێتە گۆڕەپانێکی شەڕ و ململانی ڕژێمەکان لەلایەکی تریشەوە ئەم بایەخە بۆتە هۆی هەوڵدان بۆ لەناوبردنی ئینتەرنێتەوەی کورد. دووەم، تێکدانی هاوسەنجی تەمەن لە نێوان گەنجی کورد و گەنجەکانی ناوەڕاست و باشووری عێراق. بەڵگە نەویستە شەڕی چەکدارانە هۆیەکی کاریگەرە بۆ کەمکردنەوەی ژمارەی دانیشتوان، بە تایبەتی هێزی بەرهەمهێنی ئابووری و مرۆیی لە هەر وڵات و هەرێمێکدا. هەڵبەتە ئەم هێزەش توێژی گەنجەکان دەگرێتەوە بە هەردوو ڕەگەزی نێرومێوە. ئاشکراشە ئەوانە لە شەڕی بەشداری دەکەن، دەکوژێن، ڕەگەزی نێرن. سێەم، دابڕینی بەشێک لە جوگرافیای عێراق لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە، بۆ نمونە زۆربەی ناوچە شاخاویەکانی کوردستان کە ناوچەی سەخت و یاخین بۆ بەرەنگاری و شەڕ لە بەرژەوەندی پێشمەرگەدا بوو. ئەم ناوچانە بە زۆری لەژێر کۆنتڕۆڵی هێزی پێشمەرگە بوون و هێزی سوپای عێراقی لێوە دەرکرابوون، بۆیە حکوومەتی عێراق مافێکی یاسایی شەرعی بەخۆی دەدا بۆ گرتنەوەیان. چارەم، نەتەوەی کورد لەلایەن ڕژێمەکانی عێراقەوە وەک کۆسپ و ڕێگریەک لە بەردەم یەکێتی نەتەوەی عەرەب بینراوە. بە بیر و بۆچوونی بڕیادەرانی سیاسی و سەربازیان کێشەی کورد لە عێراق مەترسیە لەسەر ئاسایشی نەتەوەی عێراق و عەرەب، بۆیە تا بۆیان بکرێ بە هەموو جۆرێک هەوڵی تواندنەوە و لەناوبردنی ئەو مەترسیە دەدەن. شاڵاوەکانی ئەنفالێکێکە لەو هەوڵانە کە تیایدا سیاسەتی تواندنەوە و وێرانکردن گەیشتە ئەو پەڕی. پێنجەم، باردۆخی سەربازی و سیاسی ئەوسای کورد و عێراق یاردەدەر بوون پۆست هێتلەرمان کە ئەندامی ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤی ئەمریکیا و وای بۆ دەچێت ئەگەر کۆمەڵگای نێودەوڵەتی یارمەتی سیاسی و سەربازی و دارای حکوومەتی عێراقی نەدایە، شاڵاوەکانی ئەنفال بەو شێوەیە پیادا نەدەکرا. شەشەم، سایکۆلۆجیەتی سەرکردایەتی حکوومەتی عێراق و فەرهەنگە سیاسیەکەی سەرانی ڕژێمی عێراقی لەبەر گەلێ هۆی کۆمەڵایەتی و سیاسی و سەربازی هەر لە سەرتاوە عەقلیەتێکی شەڕخوازانەیان بۆ دروست بوو، ئەمە شوای کرد کە سەر لەبەری مێژووی حکومڕانیان خۆی ناوی بێت. جوگرافیای قۆناغەکانی شاڵاوەکانی ئەنفال لاپەڕا 200 ئەنجامەکانی شاڵاوەکانی ئەنفال لەلایەن ڕژێمی بەحسەوە پێشتر بەرنامە ڕێژی بۆ کردبوو. پێش وەختیش سەردانی ناوچەکانیان کردبوو لە پێناوی کۆکردنەوەی زانیاری دەربارەی ناوچەکان و ڕێخۆشکردن و دانانی نەخشە بۆ ئەنفال. شاڵاوەکانی ئەنفالیش بە 8 قۆناغی جیاجیا ئەنجامدا بەم شێوەیە: قۆناغی یەکەم یان ئەنفالی یەکەم، ئەنفالی دۆڵی جافایەتی. دوای ئەوەی حکوومەتی عێراقی لە 7 تشرینی یەکەمی ساڵی 1987 ئاماری دانیشتوانی عێراقی ئەنجامدا، لە پاش 4 مانگ یەکەم قۆناغی ئەنفالی لە کوردستاندا لە شەوی 23 شوباتی ساڵی 1980 لە دۆڵی جافایەتی دەستی پێکرد کە شەم ناوچانەی گرتبووەوە: دووکان، بنگرد، چوارتا، قەڵاچۆلان، سەرچنار، سوورداش، زەی بچووک، ئەزمەر، سووسێ، ماوەد، سەرگەلۆ، بەرگەلۆ و لە 18 سێ 1980 کۆتایی پێهات. قۆناغی دووەم یان ئەنفالی دووەم، ئەنفالی ناوچەی قەرەداغ لە 22 ئازاری 1988 تاوەکو
یەکی نیسانی 1970 ئەنفالی دووەم ئەو ناوچانەی گرتەوە. چیای گڵازەردە، بازیان، قەرەداغ، دەربەندیخان، زەرایان، عەربەد. قۆناغی سێیەم ئەنفالی سێ. ئەنفالی گەرمیان کە لە 7 نیسانی 1988 تا 20 نیسانی 1988 بوو. ئەم قۆناغیان لە سەرجەم قۆناغەکانی تر کارەساتبار و بەزیانتر بوو لە ڕووی مادی و مرۆییەوە، چونکە 70 تا 80 هەزار مرۆڤی کوردی تیا بێسەر و شوێن کرا. ئەو ناوچانەی گرتەوە دووسخورماتوو، کفری، کەلار، دەربەندیخان، زنجیرە چیاکانی قەرەداغ، تەکیە، چەمچەماڵ و قەرەهەنجیر، قادرکەرەم، سەنگاو، تیلەکۆ، پێباز، ئاغجەلەر. قۆناغی چوارەمیان ئەنفالی چوار. ئەنفالی حەوزی زەی بچووک لە 3 تا 8 مایسی 1988 ناوچەیەکی فراوانی لە باکووری ئەو ڕێگا گشتی گرتەوە کە شاری کەرکووک بە شاری سلێمانی دەگەیەنێ و هەروەها باشووری ڕێگای نێوان کۆیا دەریاچەی دووکانیشی گرتەوە کە بریتی بوو لە ناوچەکانی شوان، شێخبزێنی، دەشتی کۆیا، گۆبتەپە، عەسکەر، دێگەڵا، ئاڵتون، کۆپڕی. ئەنفالی پێنجەم و شەشەم و حەوتەم لە 15 مایسی تا 26 ئابی 1988 کە دۆڵی نێوان چیاکانی شەقڵاوە و ڕەواندزی گرتەوە کە تیایدا ڕژێم تیمیا بارانکردنی گوندەکانی بالیسان و بالوکاوە و خەتێ هێرشی دەست پێ کرد و زیاتر لە 52 گوندی ناحیەکانی خەلیفان و خۆشناوەتی و ڕەواندز و وێران کرد و ناوچەکانی چۆمان، شاخی قەندیل، ڕانیا، چوارقورنا، هێزۆپ و شاخی باواجی گرتەوە. دوا ئەنفال ئەنفالی بادینان لە 25 ئابی تا 6 ئەیلولی 1988 کە بە هێرشێکی کیمیایی لە ناوچەی زیرەشکانی نزیک سنووری عێراق و تورکیا دەستی پێکرد و ئەو ئەنفالەش ئەو ناوچانەی گرتەوە. دهۆک، زاخۆ، کانی ماسی، زێوە، دێرەلوک، ئەتروش و زاویتە. ئەنجامەکانی شاڵاوەکانی ئەنفال و کاریگەریەکانی لە پەڕە 203. یەکەم، کوژرانی چەند هەزار کەسانێک جا بەهۆی بۆمبارانکردنەوە بوو بێت یان چەکی کیمیاویەوە. بۆمبارانی فڕۆکە و هێلیکۆپتەرەکان یان لە سێدارەدان بوو بێت لە پیر و گەنج و ئافرەت و مناڵ بە تایبەتی نێرینە زۆرینەی پێکهێنابوو. دووەم، کیمیای بارانکردنی گوند و ناوچەکان وەکو گۆبتەپە و بەرگەلوو و سەرگەلوو، سێسێنان و قادرکەرەم و هیتر بە چەکی کیمیایی لە جۆرەکانی وەکو خەردەل و سارین و دەمارگاز. سێەم، وێرانکردن و تێکدانی چەند هەزارێک لە گوند لە ناوچەی ئەنفالکراوەکاندا کە لە بەڵگەنامەکانی حکوومەتی بەحزا هاتووە کە سوتاوە، تێکدراوە، تەخت کراوە، پاکسازی کراوە، لامی کەمیش دەیان شارۆچکەی گەورە و مەڵبەندی بەڕێوەبردن و قەزا و ناحیە هەمان شتیان بەسەر هاتووە. چارەم، بەهۆی بەکارهێنانی سیاسەتی زەوی سوتاوەوە ناوچە ئەنفالکراوەکان لە گشت بنەماکانی ژیان کوێکرانەوە و باغ و باخات و ڕەزەکانیان سچێندرا و سەرچاوە ئاویەکان کوێکرانەوە. ئەو ناوچانەش کرانە ناوچەی قەدەغەکرا و هەر کەسێک لەو ناوچانە بگیرایە یان ببینرایە بێسەر و شوێن دەیان ڕەمی دەکران. پێنجەم، بەتاڵانبردنی سەرۆت و سامانی ناوچە ئەنفالکراوەکان وەکو کەلوپەلی ناوماڵ و ئۆتۆمبیل و مەڕووماڵات و دیکر لەلایەن ئەنفالچەکانەوە کە لەوانە جاشی کوردی خۆفرۆشیان تیا بوو. شەشەم، بێسەر و شوێنبوونی دەیان هەزار لە پیر و گەنج و منداڵ و ئافرەت دوای ئەوەی بۆ کەمپەکانی وەکو تۆپزاوا و نوگرە سەلمان و هیتر ڕاپێچکران و بەپێی ڕەگەز و تەمەن جیاکرانەوە تەنانەت دابەشکردنیشیان لە راپۆرتێکی دەستگای ئەمندا هاتووە کە ژمارەیان لە کچە ئەنفالکراوەکان کە تەمەنیان لە نێوان 19 تاوەکو 29 ساڵیدا بووە دراون بە وڵاتی میسر. هەفتەم، ئەوانەی لە ئەنفال ڕزگاریان بووە بەهۆی بێسەر و شوێنبوونی زۆرێک لە کەس و کاریان تووشی بارێکی کۆمەڵایەتی و خێزانی و دەرونی و ئابووری ناهەموار هاتوون یان گرفتاری تووشبوونی نەخۆشی سەختن بەهۆی پێکرانیان بە چەکی کیمیایی. هەشتەم، ئاوارەبوونی خەڵکی ناوچە ئەنفالکراوەکان بۆ نمونە لە ئەنفالی ناوچەی دۆڵی جافایەتیدا زۆرێک لە خەڵکەکەی بەرەو وڵاتی ئێران ئاوارە بوون کە زۆرێکیان لە ڕێگادا گیانیان لەدەستدا بەهۆی سەرماوسۆڵە و بۆمباران بە ڕاجیمە و فڕۆکەکانی بەحسەوە. هەرچەندە ڕژێمی بەحس ناوی شاڵاوەکانی ئەنفالی لە ساڵی 1988 بەکارهێنا بەڵام هەر لەگەڵ هاتنی بۆ سەرکوکۆمبارکردە دەستی بە ئەنفالکردنی کورد کردبوو.
هەر بۆ نمونە لە نیسانی ساڵی 1970 زیاتر لە 9 ملیۆن کوردی فەیلی تەسویر کرد کە تا ئێستاش 4,400,000 لاوی کوردی فەیلی بێسەر و شوێنە. هەروەها لە 31 تەمموزی 1983 8,000 بارزانی ئەنفاڵ کرد و لە ساڵی 1980 182,000 کوردی تری ئەنفاڵ کرد. ئەمە جێگا لەوەی کە لە پێش و لە دوای ڕاپەڕینەکەی 1991 سەدان کوردی کوشت و شوێن بەزر کرد. شانی بەسە دوای پرۆسەی ئازادی عێراق و ڕووخانی ڕژێمی بەعەز لە 9 چاری 2003 تاوانباران و ئەنجامدەرانی پرۆسەی ئەنفال لە ساڵی 2007 حکمی لە سێدارەدانیان بۆ دەرچوو. دال هەڵگیرساندنەوەی شۆڕشی چەکدارانەی ڕزگاریخوازی کورد لاپەڕا 205 مەرەکەبی لاپەڕەی شەرمەزاری و زەرهەڵگەڕاوەکانی ڕێکەوتنامەی جەزائیر وشک نەبوویەوە کارۆڵە گیان لەسەر دەستەکانی میللەتە ستەمبیلەکەی کوردستان ڕاپەڕینەوە و ئاڵای شۆڕشی مەردانەیان هەڵکرد باڕووی ئەو بەحسەی کە ئاشکرا بانگیان ڕاهێشت کە بزوتنەوەی چەکدارانی کورد هەتایە کۆتایی پێهات ئەگەر دارخورمان لەسەریان بڕوێت جارێکی تر ناتوانن 7 کەس بنێرنەوە شاخ. ئەو شکستانەی باسکران کۆتاییان بە خەبات ڕزگاریخوازی کوردی نەهێنا. ئەوە بۆ پارتی دموکراتی کوردستان بە فەرمانی مەلا مستەفای بارزانی لە 26 گوڵانی 1976 دووبارە درێژەی بە شۆڕش و خەباتدایەوە دژی ڕژێمی بەعەز. هەروەها لە 1/6/1975 یەکێتی نیشتیمانی کوردستانش بە ڕابەرایەتی جەرا تاڵەبانی دامەزرا تا سەر لە نوێ درێژە بە خەباتی کوردایەتی بداتەوە. ئەوە بۆ پاش ساڵێک شۆڕشی نوێی گەلەکەمان دەستی پێکرد. پاسۆکی شیشەکە لە پارتە سیاسەتانی کوردستان کە ساڵانی 1976 ڕوویان کردوتە شار دژی ڕژێم جەنگاون. پاشانیش حزبی سۆشیالیستی یەکگرتووی کوردستان لە ساڵی 1980 دامەزرا، ئەویش گروپێکی زیاتری بە شۆڕش و خەباتی کوردە دژی بەحسەکان. هەر هەمووان بۆ ڕژێمی بەحسیان سەرمان کە کورد میللەتێکی زیندووە خاوەنی وڵات و ژیان و مێژوو شارستانێتی خۆیەتی مێنێتی و ئەشکەنجەی لەسەردەستی دژمنان بینیوە و خۆشەی ڕۆژگارە تاڵەکان بووە. داستانی وایان تۆمار کرد کە ڕژێم بە خەویشدا نەدەهات، وەکو شەڕەکانی شارستێن و هەرسۆن، داڵانی و دابان و بالیسان، قەیوان، ماوەت، ئەزمەر، داستانی ڕزگاری و سماقولی و خواکۆڕک، حەمک و زینانە لە گەرمیان نمونەی ئەو نەبردی و ئازایەتیی گەلەکەمانن. بەکارهێنانی چەشی بە کۆمەڵکۆژ یا کیمیابارانی کوردستان لاپەڕا 206 ڕژێم بۆ ئەوەی بیسەلمێنێت کە کردارەکەی لە سەرکوتکردنی میللەتی کورددا ڕاست و ڕەتەواوە چی کۆکردبووە لە تەکنۆلۆجیای جەنگ بڕیاریدا بەکاری بهێنێت. دیارە ئەوەندەش پشت ئەستور بوو کە کەس نییە هەڵبداتێ لە چەندین شوێندا تاوانە ڕەشەکەی ئەنجامدا. تاوانی کیمیابارانی چەکی بە کۆمەڵکۆژ ئەو کارەساتانە هیروشیما و ناکازاکیش هەر ئەوەندە سامناک بوون. کیمیابارانی دۆڵی بالیسان، بادینان، سەرگەڵ و بەرگەڵ و گۆپتەپە و سێوسێنان و چەندین ناوچەی تر و دوجاری شەهیدکردنی شاری هەڵەبجە لە 16 سێ 1978 کە زیاتر لە 5,000 ژن و منداڵ و پیاوی تێدا شەهید بوو. جەنگی عێراق و ئێران لاپەڕا 207 هۆیەکانی یەکەم ململانەی عەرەب و فارس لەسەر دەسەڵات و چەسپاندنی خودی نەتەوایەتی لە ناوچەکەدا. دووەم شەڕی مەزهەبی. سێم پشتگوێ خستنی ڕێکەوتنامەی جەزائیر کە هەر یەکەیان ئەویتری پێ تاوانبار کرد. چارەم خۆپەرچەکردن لەلایەن ڕژێمی عێراقەوە بە چەکی قورس و کۆمەڵکۆژ بە تایبەتی چەکی کیمیاوی. پێنجەم لە خۆباییبوون و گیانی شۆڤینێتی لای سەرانی عێراق بە تایبەتی سەرۆکی ڕژێم. لە 22 ئەیلولی 1980 هێزەکان ئێستای عێراق بە درێژایی سنووری هێرشی بەرپراوانیان کردە سەر ئێران و لە 1980 شەوەستێنرا با کوژرانی سەدان هەزار لە ڕۆڵەکانی گەلانی عێراق و وێرانبوونی دەیان شار و پرۆژە لە لێزانی سامانی عێراق و هەمووی بوو بە خۆراکی جەنگی لە خۆباییبوون و شۆڤینیەت. جەنگی کەنداو لاپەڕا 208 ڕژێمی عێراق پاش کۆتایی هاتنی جەنگی ئێران بۆی دەرکەوت کە کەوتۆتە بن قەرزێکی زۆرەوە بۆیە کەوتە بیانوگرتن بە دەوڵەتانی کەنداو بە تایبەتی کوێت. ڕژێم بەو چەک و تەقەمەنیادە نازی کە لە جەنگی ئێران بە ڕێگای دەوڵەتە جەلهێزەکان بەدەستی کەوتبوو بۆیە کەوتە هەڕەشەکردن لە دەوڵەتانی دراوسێ. لە ئەنجامدا هەڕەشەکانی سەری گرت لە 2/8/1990 لە لاماری کوێتیدا جاریدا کە کوێت پارچەیەکە لە عێراق و بە پارێزگای 19ەمی دایە قەڵەم بە پێچەوانەی جەنگی عێراق و ئێرانەوە دەوڵەتانی دنیا بە تایبەتی جەلهێزەکان کەوتنە خۆیان و نەتەوە یەکگرتووەکان بڕیاری تەواوی بێقەید و
شەرتی کشانەوەی هێزەکانی عێراقیان لەکوێت دەکرد کە ئەگەر بە ئاشتی نەکشایەوە ئەوە بە زۆر واتە بە زەبری جەنگ بکشێتەوە. بڕیاری ژمارە 606 بۆ ئەم مەبەستە دەرچوو. وەک گوتووەکان و فەڕەنسا و بەریتانیا و دەوڵەتانی عەرەب وەکو میسر و سووریا و سعودیا و زۆری تر کە ژمارەیان 30 دەوڵەت بوو هێزی هاوپەیمانیان دروست کرد بە تەواوی سەرباز و چەکی پێشکەوتووەوە و خۆیان گەیاندە کەندا و سعودیا. نوێنەری دەوڵەتان و مرۆڤدۆستان پەیدا خۆیان دەگەیاندە بەغدا بۆ ڕازیکردنی عێراق بۆ کشانەوەی لەکوێت، بەڵام کە لە ڕەقیب سەرۆکی ڕژێم لە خۆبایبوونەکەی لەوە زیاتر بوو کە دەیوت بیابانی سعود لەکوێت لە ژێر پێی هێزەکانی هاوپەیمانیاندا دەکا بە دۆزەخ و نیوەی ئیسرائیل دەسوتێنێ بە چەکی کیمیایی دوودلا شێراوژێری دەکات. ئەمجا سەرۆکی ئەمریکا جۆرج بۆشی یەکەم لە 1991دا جەنگی کەنداوی ڕاگەیاند بە ناوی گەردەلوولی بیابانەوە. هێزەکانی هاوپەیمانان پەلاماری هێزی عێراقیاندا و لە ماوەی 100 سەعاتدا تەفریتونایان کرد. ئەنجامەکانی یەکەم کوژرانی زیاتر لە 100,000 سەرباز. دووەم دەستگیرکردنی 70,000 سەرباز. سێەم تێکشکانی هێزی سەربازی عێراق بە ڕێژەی زیاتر لە 150. چارەم لەکارخستنی هێزی ئاسمانی عێراق. پێنجەم لەکارخستن و تێکدانی زۆربەی کارگە و هۆیەکانی ڕاگەیاندن و کرد و پرۆژە سەربازیەکان. شەشەم نابودبوونی تەواوی عێراق لە ڕووی ئابووریەوە و قەرزاری عێراق گەیشتە 15 بلیۆن دۆلار. هەفتەم ملکەچی تەواوی عێراق بۆ هەموو بڕیارەکانی نەتەوەیە گرتووەکان. راپەڕی نامەزنەکەی ئازاری 1991 راپەڕا 209 دەبێ میلەت مافی خۆی وەربگرێت و تۆڵەی زوڵم و زۆرداری هەر بکاتەوە و هەرواش بوو. بۆیە بەرەی کوردستانی بە ئەنجامدانی پلانێکی تۆپمەداڕژرا و بە پشتیوانی سەرتاسەری جەماوەری کوردستان لە ڕۆژانی یەکەمی مانگی ئازاری 1991دا ڕێبەرایەتی راپەڕینی مەزنی کرد بە گوڕ و تونێکی واوە کە پیاوانی ڕژێم و خوێنڕێژەکانی وەکو پووس و پەڵاشی دەم ڕەشەبایان لێ هات. دەزگاکانی ڕژێم لە بارگەی حزبی و ئەمن و استێخبارات و مخابرات و جێشی شەعبی و سوپاکەوتنا بەر زەبری ڕق و تۆڵەی ڕۆڵەکانی میلەت و شۆڤینیەکان سزای ڕەوای خۆیان وەرگێت. ئەوەشی دەرفەتی هێنا هەڵهات و چووە نێو باوەشی ڕژێمەوە. ئەوە لە یاد نەکەین کە ئەم ڕاپەڕینە مەزنا سەرپێیی و لەخۆوە ڕووی نەداوە. ڕاستە سەرانسەری میلەت بە پیا و ژن و مناڵەوە بەشداریان تێدا کرد، بەڵام هەروەکو ئاماژەمان پێکرد نەخشەی ڕاپەڕین کێشرا بوو. بەتایبەتی لە ساڵی 1991دا کە بڕیادرا بوو تێکۆشانی چەکدارانە لە ناو شارەکاندا دەست پێ بکات، هەر پێشمەرگە گیان لەسەر دەستەکانی کوردستان ڕێنیشاندەر بوون و هەر ئەوانش بە هاناوە هاتن. ڕاپەڕینەکەی ئازاری 1991 چی بەدەستهێنا؟ یەکەم ڕزگارکردنی سەرتاپای کوردستان لە زاخۆ تا خانەقین. دووەم ڕاپەڕین هەموو پارت و چینەکانی کوردستان هاوبەشیان تیادا کرد. سێەم ڕژێم سووک و ڕیسوا بوو ئەو هەیبەتە ترسناکەی لە ناو خەڵکدا هەیبوو سڕایەوە. چارەم چەکردنی زیاتر لە 2 فەیلق و زیاتر لە 100,000 سەرباز خۆیان بەدەستەوەدا و دەست بەسەراگرتنی هەموو چەکەکانیان بە چەکی قوچیشەوە. پێنجەم دەست بەسەراگرتنی هەموو نهێنیەکانی ئەمنی سەغوارات. شەشەم پەلوپەل و کەرەسەی حیزبی و سەربازی و کەرەسەی سەربان مەقەڕ و پات و سوپاکە بەهای 100 ملیۆن دینار بوو کەوتە دەست خەڵکەوە. کۆڕەوە مەزنەکەی خەڵکی کوردستان لە بەهاری 1991دا لاپەڕا 211 ئەوەی چاڕوان دەکرا و گەلی عێراق بە تایبەتی گەلی کورد ومێدی پێدەخواست دیکتاتۆری هەتایە بنبڕ بکرێ و حکمی دیموکراتی مافی سەربەسی ئازادی بێتە جێگیری شەوازەنجی بەحسی و هەموو جیهان پشتگیری ئەم پرۆسەیە بێت بە تایبەتی دەوڵەتانی هاوپەیمانە کەچی بە بێ هیچ پێشەچێک و لەبەر هەر هۆیەکە ڕەنگە تا ئێستا ئاشکرا نەکرابێ بە ئەسکەوتە شاڵا و هێرش بردنە سەر خەڵک و وش و تەڕی پێکەوە سووتان. بەڵام گەلی کوردستان ئەوەندەیان لاستەم بۆ جارێکی تر بکەونەوە ژێر باڵی ڕەشی بە ئەستە سەرتاپا زیاتر لە 3 ملیۆن کەس ماڵ و خاڵ و خۆیان بەجێهێشتوودایەنە شاخ و سەر سنوورەکانی ئێران و تورکیا بە دەیان هەزار منداڵ و پێ لە ناو چوون و بوونا کۆچی قوربانی پاشیەت. ئەوەندە هەیە سەردەمی ئەمڕۆ هۆیەکانی گواستنەوە ڕاگەیاندن و ئەوەندە پێشکەوتون سعات بە سعات کارەساتەکە دەگەیەنرا بە هەموو لایەکی جیهان و تەلەڤیزیۆن هەموو کارەساتیان دەبینی دەنجی ناڕەزایی و پێشگرتنی بە شێوەیەک ڕاستبەوە بەقەدەر گەورەی کۆڕە و بەدەنگ کوردەوە هاتن ئەویش خۆی لە خۆیدا گەورەترین دەستکەوتی میلەتی خۆڕاگری کوردە. کۆڕەوەکە ئەم ئەنجامانەی لێکەوتەوە. یەکەم
چووبوون لەسەر یەکێتی ڕێزەکانی میلەتی کورد. دووەم، ڕەفزی دیکتاتۆریەت. سێەم، نەتەوە یەکگرتووەکان بڕیاری ئەوەیدا کە ڕژێمی بەغداد نابێ هێرشی چەکدارانە بکاتە سەرگەلی کورد و لە 5/4/1991دا بڕیاری 688 لەلایەن ئەنجومەنی ئاسایشی سەربەنەتەوە یەکگرتووەکان بڕیاردرا ناوچەیەکی ئارام لە سەرووی هێڵی 36 بۆ کورد دابنرێ. چارەم، دانانی هێزی هاوپەیمانان لە بنکەی ئەنجەرلیک لە تورکیا بۆ پاراستنی خەڵکی کوردستان کە نامرابوو هێزی چەکوشی ئامادە. پێنجەم، نادنی هێزێکی چەکداری بۆ ناو کوردستان بۆ پاراستنی خەڵکی کوردستان لە کاتی گەڕانەوەیاندا. شەشەم، چیتر لەمە ناترسێکە بەتەنیایە بەڵکو مەسەلەی کورد نەک لە ڕووی مرۆڤایەتیەوە تەمەشا دەکرێت بەڵکو میلەتێکە پێویستە مافی سیاسی خۆی وەربگرێت. هەڵبژاردنی پەرلەمان و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان لاپەڕا 213 پاش کشانەوەی دام و دەستگا ئیداریەکان لە کوردستان لەلایەن ڕژێمەوە بە ئومێدی خۆقاندنی بەرەڵایی و سەرگەردانی لە ناو ڕیزەکانی گەلی کووردا، بەڵام لە دوای زنجیرەیەک ڕاپەڕین بەتایبەتی ڕاپەڕینی سێیەم کە بە داستانی ڕزگارکردنی کفری ناودەبرا. ئەو ڕاپەڕینەی کە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان گەورەترین داستانیان بۆ نەوەکانی کورد لە 8/1991دا تۆمار کرد. بۆشاییەکی کارجێڕی لە کوردستاندا پەیدا بوو، بۆیە سەرکردایەتی بەرەی کوردستانی چاپوکانە هەوڵی کارکردنیدا بۆ هەڵبژاردننی پەرلەمان و ئەو هەڵبژاردنەش لە ڕۆژی 19/5/1992دا ئەنجامدرا و بۆ یەکەم جار لە مێژوودا پەرلەمانی کوردستان دامەزرا و پاشان حکوومەتی هەرێمی کوردستان لە 4/7/1992دا پێکهات. و بۆ ڕاستی مێژوو کردداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە شایەتی نوێنەرانی دەوڵەتان و ڕۆژنامەنووسان کە نەڤاڵێکی قەشەنگ و تاقیکردنەوەیکی ڕووناک بوو لە شەوەزەنجی جیهانی سێم و سەرانسەری ڕۆژهەڵاتدا لە ڕووی چەسپاندنی دیموکراتیەت و بەهێزبوون. ڕێزەکانی گەل و فیدرالیەتیش بووە دوروشمی هەموو لایەک. ئەوەی شایانی باسە مامۆستایانی کوردستان ڕۆڵێکی گرنگیان هەبوو شان بەشانی چین و توێژەکانی تری کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ پوچەڵکردنی پیلانی ڕژێم لە کشانەوەی دام و دەستگا ئیداریەکان لە کوردستان. بەشی دەیەم، بزودنەوەی ئیستیعماری نوێی ئەوروپی لە نیشتیمانی عەرەب لە سەدەی 19 و بەرهەڵستی عەرەب لە سەدەی 19 و سەرەتای سەدەی 20دا. لاپەڕا 204 ئەلف، هاتنەناوەی دەسەڵاتی بەریتانیا بۆ کەندا و عێراق. مێژووی هاتنەناوەی دەسەڵاتی بەریتانیا بۆ کەندا و بۆ سەدەی هەڤدەی زاینی دەگەڕێتەوە. ساڵی 1600 زاینی بەریتانیا کۆمپانیای هێندی خۆرهەڵاتی لە لەندەن دامەزراند بۆ ئەوەی ببێتە ئامرازێک بۆ بڵاوکردنەوە و جێگیرکردنی سیاسەت و بەرژەوەندیەکانی بەریتانیا لە نزماییەکانی زەریای هێندی و ناوچەکانی دەوروبەری. بەریتانیەکان لە کەنداودا بەندەری ئەباسیان کرد بە مەڵبەندێکی سەرەکی چاڵاکیە سیاسی و بازرگانیەکانیان بۆ ماوەی زیاتر لە 150 ساڵ. کاتێک باخی ئەو بەندەرە ڕووی لە کەمی کرد لە ئەنجامی ئەو ئاژاوەی ناوچەکە گرتبووە لە ناوەڕاستی سەدەی 18 لەبەر ئەوە بەریتانیەکان بنکەکانیان بۆ بەسڕە بڵاستەوە. لە ساڵی 1763دا بەریتانیەکان بارەگایان بردا بوو شەر. ئەو کاتەش کە بەرژەوەندیەکانی بەریتانیا لە هەندستان بەهۆی شۆڕشی فەڕەنسا و هێرشی ناپلیۆن بۆ مەسەر و هەڕەشەکردنی لە ڕێگای هاتوچۆی بەریتانی لە خۆرهەڵاتدا کەوتە مەترسیەوە. بەریتانیا نرخ و بایەخی استراتیژی کەندایی بۆ دەرکەوت بۆ پاراستنی دەسەڵاتەکەی لە هەندستاندا. لێرەوە بەریتانیا کەوتە هەوڵدان بۆ دەست بەسەرداگرتنی کەندا و دواتریش بۆ هاتنە ناو عێراق، چونکە عێراق کەوتووە سەر ڕێگای هەندستان. گرنگترین بەرژەوەندیەکانی بەریتانیا لە عێراق بریتی بوون لە: یەکەم، بەرژەوەندی ئابووریەکان لاپەڕا 215. بەرژەوەندیی بەریتانیا لە ڕووی ئابووریەوە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1635. ئەو ساڵی یەکەم کەشتی بەریتانی گەیشتە بەندەری بەسڕا. لە ساڵی 1733دا بەریتانیەکان بەمەبەستی سەرپەرشتیکردنی بەرژەوەندیەکانیان مەڵبەندێکی هەمیشەییان لە شارەکەدا کردەوە. سەرهەڵدانی شۆڕشی پیشەسازی بوو بە هۆی زۆربوونی ڕێژەی نێردراوەکانی بەریتانیا بۆ دەرەوە. ئەمەش پێویستی بە بازاڕ هەبوو بۆ ساختکردنەوەی کاڵا پیشەسازیەکان. جگە لە مەشکردنەوەی نۆکەندی سوێز لە ساڵی 1869 بوو بە هۆی کورتکردنەوەی ڕێگای هاتوچۆی نێوان خۆرهەڵات و خۆرئاوا و کەمبوونەوەی پێچوونی گواستنەوەی ئاوی. عێراق جگە لەوەی دانەوێڵە و خورما و خولی و پێستەی بۆ بەریتانیا دەنات، بازارێکیش بوو بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی بەریتانیا. ڕێگایەکی هاتوچۆش بوو کەلوپەلەکانی بەریتانیای پێداپێدەپەڕی بۆ ئێران. هەروەها لە عێراقدا لەقەی چەند بانقێکی بەریتانی دامەزرا
بۆ کار ئاسانی بازرگانی و بەرهەمهێنانی سەرمایەی بەریتانی. دۆزینەوەی نەوت ساڵاتی دەوڵەتە ئەوروپیەکان بە تایبەتی بەریتانیا و ئەڵمانیا لە عێراقدا زیاتر کرد لە پێناوەرگرتنی مافی دەرهێنانی نەوت لە دەوڵەتی عوسمانی. پاش ململانەیەکی زۆر بەریتانیا و ئەڵمانیا و هۆڵەندا ڕێککەوتن لەسەر دامەزراندنی کۆمپانیای نەوتی تورکی کە مافی دەرهێنانی نەوتی لە دەوڵەتی عوسمانی پێدرا. بەڵام هەڵگیرسانی جەنگی یەکەمی جیهانی پرۆسەی دەرهێنانی نەوتی دواخست. دووەم، بەرژەوەندیە ڕامیاری و سەربازیەکان لاپەڕا 2016 بەریتانیا بایەخێکی زۆری بە پاراستنی ڕێگەکانی هاتوچۆی بازرگانی دەدا، بە تایبەتی ڕێگای هەندستان. بۆ ئەم مەبەستەش لە ماوەی سەدەکانی 17 و 18دا ڕوبەڕووی پورتوگالیەکان و هۆڵەندیەکان و فەڕەنسیەکان وەستایەوە. لێرەوە بەرژەوەندیە سیاسی و سەربازیەکانی بەریتانیا لە عێراق دەستی پێکرد. سەرەتا بەریتانیا هەوڵی ئەوەیدا ڕووباری فورات بۆ هاتوچۆی نێوان دەریای ناوەڕاست و کەنداو بەکاربهێنێ. ئەوە بوو ساڵی 1861دا هێنری لینچ مافی بەڕێخستنی کەشتی وەرگرت لە حکومەتی عوسمانی و ڕووبارەکانی عێراقدا و خێزانی لینچ کۆمپانیای کەشتیوانی بازرگانی دیزە و فوراتی دامەزراند. ئەم کۆمپانیایە ڕۆڵێکی گرنگی بینی لە چەسپاندنی بەرژەوەندیەکانی بەریتانیا لە عێراقدا. هەروەها بەریتانیا بایەخیدا بە دامەزراندنی ڕێگانەوەیەکانی کە بە عێراقدا تێدەپەڕین، چونکە دەست بەسەرداگرتنی نەوکەندی سوێز لەلایەن فەڕەنسیەکانەوە هانی سەرمایەدارە ئینگلیزیەکانیدا بۆ بیرکردنەوە لە دۆزینەوەی ڕێگایەکی نوێ تا بەربەرەکانی نەوکەندی سوێزی پێ بکەن. بۆ ئەم مەبەستە بەریتانیەکان لیژنێکیان دامەزراند بۆ لێکۆڵینەوە لە پرۆژەی ڕاکێشانی هەڵیناسن لە نێوان دەریای ناوەڕاست و کەنداو. بەڵام بەهۆی پێچوونی زۆری پرۆژەکەوە حکومەتی بەریتانی پرۆژەکەی پەسەند نەکرد. بەریتانیەکان دژی پرۆژەی هەڵی ئاسنی بەرلین بەغدا بەسڕەش وەستانەوە کە ئەڵمانیا دەیویست ئەنجامی بدات. هەروەها بەریتانیا بایەخێکی گەورەیدا بە دروستکردنی هەڵی بروسکەیی تا لە ڕێی عێراق و کەندا و لێرانەوە بە هیندەوە ببەستێتەوە. دەسەڵاتی بەریتانیا لە عێراق وردەوردە زیاتر دەبوو، تا وای لێهات دەستیان دەخستە نێو هەموو کاروبارێکی ناوخۆی عێراقەوە. هاتنە ناوەی بەریتانیا بۆ عێراق و کەندا و ڕووبەڕووی زۆر کۆسپ و تەگەرە بووەوە. وەک ڕووبەڕووبوونەوەی والی عێراق سلێمان پاشای بچووک لە نێوان ساڵانی 1808 تا 1810 لەگەڵ نوێنەری نیشتەجێی بەریتانیا لە عێراق کلۆدیۆس جێمس ڕیچ کەنەدی کە نەیدەویست دەست لە کاروباری ناوەی عێراق وەربدات، بەڵام دەوڵەتی عوسمانی لە زۆر کاتدا دەیویست بەرەنگاری چوونە ناوەی بەریتانیا ببێتەوە، بەڵام ئەم کێشەی ئەوەندە بەبایەخ نەگرتبوو لە هۆیەکانی سەرنەکەوتنی هەوڵانە لاوازی حکومەتی عوسمانی و نەتوانینی بوو لە بەرهەڵستی بەرژەوەندیەکانی بەریتانیا بەهێزی سوپایی. لە کەنداویشدا بەریتانیەکان تووشی بەرەنگاربوونەوەی خێڵە عەرەبیەکانی وەک ئەڵقەواسم لە عومان و عەرەبەکانی مەسقەت و بەحرەین و قەتەر و کوێت. مەترسی بەریتانیەکان لە پەرەسەندنی بەرهەڵستی عەرەبی لەلایەک و هەروەها مەترسی لە ململانەی دەوڵەتە ئەوروپیەکان لەلایەکی تر پاڵی بە بەریتانیەوەنا تا کۆمەڵێک ڕێکەوتنامەی نابەرابەر لەگەڵ میر و شێخەکانی مەسقەت و بەحرەین و کوێیت و قەتەر ببەستێت. لە مەبەستی مانەوەی دەسەڵاتی لە شێخنشینەکاندا ڕاگرتنی سەربەخۆیی فەرمانڕەواکان و بستنەوەی ڕامیاری دەرەوەیان، بەڵام ئەو ڕێکەوتنانە نەبوون بە ڕێگە لە بەردان سەرهەڵدانی چەندین ڕاپەڕین دژبار بەریتانیەکان بە هاتنە ناوەی بەریتانیا بۆ میسر و بەربەرەکانی گەلی میسر لاپەڕا 2018. کەمکردنەوەی دەسەڵاتی محەممەد عەلی نەخشەکانی بەریتانیای بۆ داگیرکردنی میسر کۆتایی پێنەهێنا، چونکە بەریتانیا بە وردی ئاگاداری بایەخی میسر بوو وەک بنکەیەک بۆ گواستنەوە و بازرگانی، بە تایبەتی دوایکردنەوەی نەوکەندی سوێز لە ساڵی 1869دا. فەرمانڕەوای میسر خدەوی ئیسماعیل لە نێوان ساڵانی 1863 تا 1879 ڕۆڵێکی گەورەی هەبوو لە ڕاکێشانی بەریتانیەکان بۆ دەستخستنە نێو کاروباری وڵاتەکە. خدێوی کابرایەکی زۆر دەستبڵاو بوو، پارەیەکی زۆری لە بانقەکانی ئینگلیز و فەڕەنسا قەرز کردبوو. ئەمە دەرفەتی بۆ ئینگلیز و فەڕەنسیەکان ڕەخساند تا بە بیانووی پاراستنی بەرژەوەندی ئاگریەکانیانەوە دەست بخەنە ناو کاروباری نێوخۆی میسرەوە. حکوومەتی میسر لە سەرەتادا نیوەی بەشەکانی کۆمپانیای نەوکەندی سوێسی هەبوو، بەڵام خدێوی ناچار بوو کە بەشەکانی میسر لە نەوکەندەکە بفرۆشێت بۆ دانەوەی قەرزەکانی بەریتانیا. ئەم دەرفەتەی خۆستەوە بۆ ئەوەی دەست بەسەر ئابووری میسردا بگرێتن و بیرخاتە ژێردەستی سەرمایەدارەکانیەوە. پلانی خێرایدانا بۆ کڕینی بەشەکانی میسر و پلانەکەشی جێبەجێ بوو. دوای ئەوەی بەریتانیا بە هاوبەشی لەگەڵ فەڕەنسا نەخشەی پێویستیاندانا بۆ داگیرکردنی وڵات،
لا تشرینی دووەمی ساڵی 1976 لیژنەیەکیان بۆ چاودێری کاروباری دارایی میسر پێکهێنا پاش ئەوەی خدێوی ئیسماعیل بێ توانایی خۆی لە دانەوەی قەرزەکان ڕاگەیاند. بەم جۆرەتە دەها دەسەڵاتی بێگانە لە میسردا زیاتر دەبوو. کاتێک بەریتانیا هەستی کرد کە کاتی دوورخستنەوەی خدێوی ئیسماعیل هاتووە، ناچاریان کرد وازە دەسەڵات بهێنێ بۆ خدێوی تۆفیقی کوڕی کە ئەمەیان زیاتر ملکەچی داواکانی بێگانە بوو. لە ئەنجامی هاتنە ناوەی ئەوروپی و خراپبوونی باری ئابووری، ناڕەزایی گەلوباجی قورس، سوپاییان نەتەوەیەکانی مسر پەنایان بردا بە دامەزراندنی ڕەفتارێکی سوپایی نهێنی کە دیاریکردن دامەزرێنەرەکانی ئەحمەد عوڕابی و عەلی فەهمی بوون. ئەم ڕێکخراوە بزودنەوەیەکی چەکداری بە سەرۆکایەتی ئەحمەد عوڕابی دژی بەریتانیا بەرپا کرد. ئەحمەد عوڕابی لە 9 ئەیلولی 1970 داوای لە خدێوی تۆفیق کرد وەزارەتی نوبار پاشا هەڵبوەشێنێتەوە و وەزارەتێکی نوێ دادمەزرێنێت. هەروەها داوای زۆرکردنی ژمارەی سوپا و دیاریکردنی دەسەڵاتی خدێوی و نەهێشتنی دەستخستنە ناوەوەی بێگانە کرد بۆ میسر. خدێوی تۆفیق داواکاریەکانی عوڕابی جێبەجێ کرد. وەزارەتێکی نوێ بە سەرۆکایەتی شەریف پاشا و دواتریش وەزارەتێکی نیشتیمانی تر بە سەرۆکایەتی مەحموود سامی بارودی لە سەرەتای ساڵی 1982 دامەزراند. لەم وەزارەتەیاندا ئەحمەد عوڕابی کرا بە وەزیری جەنگ و دەریا. بەریتانیا ڕایگەیاند کە نیشتیمانپەروەرانی مسر لە سەروی هەمووشیانەوە عوڕابی هەڕەشە لە بەرژەوەندەکانی بەریتانیا دەکەن و ژیانی بێگانەکان لە میسر دەخەنە مەترسیەوە. ئامادەیشیان نیشاندا بۆ هاوکاریکردنی خدێوی تۆفیق بۆ لەناوبردنی شەڵشەکەی عوڕابی. هەروەها لەگەڵ فەڕەنسیەکان بە هاوبەشی یادداشتێکیاندا بە حکوومەتی میسر و تیایدا داوای دەست لە کارکێشانەوەی وەزارەتەکە و دوورخستنەوەی ئەحمەد عوڕابی کرا بوو بۆ دەرەوەی وڵات، بەڵام وەزارەتەکەی میسر ئەم داوایان ڕەت کردەوە. بێگانەکان کە بیستیان پاپۆرە دەنجەکانی بەریتانیا هاتوونەتە ناو ئاوی ئەسکەندەریەوە لە شارەکەوە کۆبوونەوە و لە حوزەیرانی 1982 بە هاندانی قونسوڵی بەریتانیا کەوتنە ئاژاوەنانەوە لە ئەسکەندەریە. سەرنجام بەیەکدادان لە نێوان بێگانەکان و هاوڵاتی میسریەکان ڕوویدا و چەند بێگانەیەک کوژران. قونسوڵگا بیانیەکان ئەم ڕووداوەیان کردا بیانوێت بۆ سەرجەنشکردنی حکوومەتی میسر و داوای پاراستنی ژیانی بێگانەکانیان کرد. خدێوی تۆفیق ئەم بارەی بە هەڵزانی و لە پایتەختەوە چوو بۆ ئەسکەندەریەدا لە کەشتی گەلی بەریتانیا نزیک بێتەوە. دەوڵەتە ئەوروپیە گەورەکان بۆ تاوتوێکردنی باردۆخەکان لە میسر کۆنگرەیەکیان لە ئەستەمبۆڵ بەست. نوێنەری بەریتانیا بۆ چارەسەرکردنی دۆخەکە و گەڕاندنەوەی ئارامی و ئاسایش داوای دەستخستنە نێو کاروباری میسر و پێویستی بەکارهێنانی هێزی کرد. لە تەمموزی ساڵی 1982 هێزێکی گەورەی بەریتانیا پەلاماری ئەسکەندەریەیدا و دەستی بەسەردا گرت و دواتر ئەم هێزە بەرەو قاهرە بەڕێکەوت و لە ئەیلولی هەمان ساڵدا توانیان لە شەڕی تەل ئەلکەبیر هێزەکانی میسر تێکشکێنن. لە ئەنجامدا ئەحمەد عوڕابی خۆی دابەدەستەوە لەگەڵ هاوڕێکاندا دران بە دادگا و سەرەتا فەرمانی خنکاندنی درا، بەڵام دواتر فەرمانەکە گۆڕدرا بە دوورخستنەوەی یەکجاری لە میسر. هەرچەندە بزودنەوەی ڕزگاری میسر ماوەیەک تووشی شکست و بێهێزی بوو بەهۆی تێکشکانی شۆڕشەکەی عوڕابیەوە، بەڵام چاڵاکی نیشتیمانی بەنهێنی بەردەوام بوو. مستەفا کامل لە دیاریکردنی ڕێبەرانی ڕزگاری میسر بوو. تا دەهات بزودنەوەی نیشتیمان لە میسر زیاتر پەرەی دەسەند و لە ساڵی 1970 بە سەرۆکاتی مستەفا کەمال حیزبی نیشتیمانی دامەزرێنرا. لە گرنگترین ئامانجەکانی ئەم حیزبە داواکردنی دەرچوونی داگیرکەران لە وڵات و بەرهەڵستی داگیرکەرانی بەریتانیا بوو. دوای مردنی مستەفا کامل لە ساڵی 1980 محەممەد فەرید بوو بە سەرۆکی حیزبەکە. کودەتای عوسمانی ساڵی 1980 دەنگدانەوەیەکی زۆری هەبوو لەسەر ڕەوت و ڕووداوەکانی میسر، چونکە نیشتیمانپەروەرانی هاندا ڕۆژینێکی لێ بە چاڵاکیەکاندا بدەن و چەندین خۆپێشاندانیان ساز کرد. حیزبی نیشتیمانی داوای کشاندنەوەی هێزەکانی بەریتانیا و دانانی دەستوورێکیان دەکرد بۆ میسر، بەڵام بەریتانیا بە توندی ڕوبەڕوویان بوویەوە و ئەمەش وای کرد لە نیشتیمانپەروەران کرد بەنابەر شێوازی تێکۆشانی نهێنی و سەرنجام کۆمەڵەیەکی نهێنیان بە ناوی کۆمەڵەی وەردانی دامەزراند کە بە یەکەم کۆمەڵەی فیداکاریانەی نهێنی دادەنرێت لە میسر بۆ بەرهەڵستی داگیرکەران و نوکەرانی. بەریتانیا بە بیانی هەڵگیرساندنی جەنگی یەکەمی جیهانیەوە لە 18 کانونی یەکەمی 1940 جاری پاراستنی میسریدا. شۆڕشی ساڵی 1990 لە میسر لاپەڕا 222
دوای کۆتایی هاتنی جەنگی یەکەمی جیهان وەفدێکی میسری بە سەرۆکایەتی سەعد زەغلول چوون بۆ لای ڕێجیناڵ وینگێت مەندووبی سامی بەریتانی لە میسر بۆ داواکردنی سەربەخۆی میسر و چەند داواکاریی تری وەک هەڵگرتنی حوکمی عورفی نابردنی چاودێری لەسەر چاپەمەنی و ڕۆژنامە. بەڵام مەندووبی سامی سەعد زەغلول و هاوڕێکانی بە نوێنەری میسر نەناسی، بۆیە وەفدەکە لە سەرانسەری میسر بۆ وەکالەت نامەیەکی مۆر کرد کە پشتگیری وەفدەکەی سەعد زەغلول دەکەن و ئەوانیان بە وەکیلی خۆیان داناوە بۆ داواکردنی سەربەخۆی میسر و سوودان. لەمەوە جوڵانەوەی تەوکیلات سەری هەڵدا. بەریتانیا لاپەرستنی جوڵانەوەکە نیگەران بوو، بۆیە سەعد زەغلول و هاوڕێکانی بەدەست بەسەری ناردا دوورگەی ماڵتە. لێرەوە شۆڕش و ڕاپەڕین لە قوتابخانە و پەیمانگاکە دەستی پێکرد. پاشان کرێکارانی هێڵی ئاسن هاتنە پاڵیان. شۆڕش بە هەموو لایەکی میسردا بڵاو بووەوە. بەریتانیاش بۆ کردکردنەوەی هەموو ڕێگا و شێوازێکی گرتەبەر، بەڵام نەیتوانی شۆڕشەکە بێدەنگ بکات، بۆیە بە ناچاری سەعد زەغلول و هاوڕێکانی ئازاد کرد. وەفدی میسری چوون بۆ پاریس بۆ ئەوەی مافەکانی میسر و سوودان بخەنە بەردەم کۆنگرەی ئاشتی لە پاریس لە ساڵی 1919. بەڵام بەبێ ئومێدی گەڕانەوە، چونکە کۆنگرە بڕیاری سەپاندنی پاراستنی بەریتانی بەسەر میسردا پەسەند کردبوو بە پشتیوانی دەوڵەتە گەورەکان لە سەروی هەمووشیانەوە ئەمریکا. لە ساڵی 1921 جارێکی تر سەعد زەغلول لە وڵات دوورخرایەوە بۆ دوورگەی سیشێل لە زەریای هیندی و دواتر ڕەوانەی جەبەل تارق کرا. بۆیە سەر لە نوێ شۆڕش دەستی پێکردەوە. بەریتانیا ناچار بوو بانگەوازی 28 شوباتی ساڵی 1922 بڵاو بکاتەوە کە بە ڕووکەشدانی بە سەربەخۆی میسردانا، کەچی لە ڕاستیدا دەسەڵاتی ڕاستەوخۆی بەریتانیا هەرمایەوە. جیم پەلاماری بەریتانیا بۆ سەر سوودان لە ساڵی 1898 لاپەڕا 223 بەریتانیا بە گەرمی کەوتە کارکردن بۆ ڕووخاندنی ئەو دەوڵەتەی کە مەهدیەکان لە سووداندا ئەنمەزراندبوو. بۆ ئەمە بەستەش داوای لە خدەوی میسر عەباس عیلمی کرد کە هاوکاری بکات. سوپایەکی هاوبەش لە هەردوولا بە سەرکردایەتی کتشنەر فەرماندەی گشتی سوپای میسر پێکهێنرا. دەوڵەتی مەهدیە لە چەندین لەوە ڕووبەڕووی هێرش و پەلامار بووەوە. ئەو کاتەی لە ساڵی 1896 هێزەکانی بەریتانیا بە فەرماندەی کتشنەر لە باکوورەوە هێرشیان دەکردە سەر سوودان. لە هەمان کاتدا هێزێکی فەڕەنسا لە باشوورەوە بە فەرماندەی مارشان پەلاماریان دەدا. هەردوو هێزەکان ڕووبەڕوو بێگەیشتن لە فاشودا پایتەختی هێڵەکانی شلگ لە باشووری سوودان. ئەو ڕووبەڕووبوونەوەیەش بە کێشەی فاشودا ناسراوە لە مێژوودا. ئەم کێشەیە بەپێی ڕێکەوتنامەی نیسانی ساڵی 1999 لە نێوان بەریتانیا و فەڕەنسا لەسەر بنچینەی یەکسانی هێزەکانیان نەک تەنها لە ئەفریقیا بەڵکو لە هەموو جیهاندا کۆتایی پێهات و بە پێی ڕێکەوتنەکەش سوودان بوو بە ناوچەیەکی دەسەڵاتی بەریتانی. دوای ئەم ڕێکەوتنە هێزەکانی بەریتانیا هێرشیان کردە سەر مەهدیەکان و سەرنجام سوپای بەریتانیا توانی لە چەند شەڕێکدا بەسەر مەهدیەکاندا زاڵ بێت. لەو شەڕانەدا خەلیفەی مەهدی عەبدوڵڵا تەعایشی لەگەڵ بەشێک لە فەرماندەکانی کوژرا. بەمەش دەسەڵاتی مەهدیەکان کۆتایی پێهات و سوودان داگیرکرا. لە کانونی دووەمی ساڵی 1999 بەریتانیا بەپێی ڕێکەوتنێک لە قاهیرە لە نێوان بەریتانیا و میسر فەرمانڕەوایی دووقۆڵی بەریتانی و میسری دانا بۆ بەڕێوەبردنی سوودان بە دووقۆڵی. بەڵام لە ڕاستیدا دەسەڵات هەر بەدەست بەریتانیەکانەوە بوو. داگیرکردنی لیبیا لەلایەن ئیتاڵیا لە ساڵی 1911 لاپەڕا 224 لە کۆتاییەکانی سەدەی 19ەوە ئیتاڵیا پەیوەندی ڕابردووی ڕۆژئەممیریەکانی خۆی لەگەڵ لیبیا لە ڕێگەی کردنەوەی چەندین بانک و پێدانی قەرزەوە بۆ بەرهێنانی سەرمایە بەهێزی کەوت کرد. ئیتاڵیەکان لە بەنغازی نووسینگەیەکی پێسەودایەتی لە تەرابلوس و بەرقا و کۆنسڵگەیەکیان دامەزراند و چەند قوتابخانەیەکیشیان لە شارەکاندا کردەوە. چەند دەستە نێردراوی تایبەتیشیان ناردە لیبیا. هەموو ئەمانە ڕێگەخۆشکەر بوون بۆ داگیرکردنی لیبیا لەلایەن ئیتاڵیاوە. هۆکارەکانی پەلاماری ئیتاڵیا بۆ سەر لیبیا بریتی بوون لە لاپەڕا 1925. یەکەم، ئیتاڵیا مەبەستی بوو خۆی لە گوێرەگرفتی ئابووری ڕزگار بکات و بەدەست کێشەی زۆربوونی ژمارەی دانیشتوانیشەوە دەیناڵاند. دووەم، گەڕانەوە بۆ ئەو سەروەری و پلەپایەی کە لە ڕابردوودا هەیبوو. سێەم، بۆ ئەوەی ئیتاڵیا بگاتە ئاستی دەوڵەتە گەورەکانی ئەوروپا.
دوای ڕێکەوتنی لەگەڵ فەڕەنسا ئیتاڵیا هەڕەشەیەکی ئاراستەی دەوڵەتی عوسمانی کرد کە دەبێت لە لیبیا پاشەکشە بکات. بەڵام عوسمانیەکان هەڕەشەکەیان ڕەت کردەوە. لە ئەنجامدا ئیتاڵیا هێرشەکانی بۆ سەر لیبیا دەست پێ کرد و زۆر شوێنی داگیر کرد. گەلی لیبیا بەرەنگاری ئەو هێرشانە بوونەوە لە زۆر شەڕدا لەگەڵ هێزەکانی ئیتاڵیا ڕوبەڕوو بوونەوە تا گرنگترینیان شەڕی بوملیانە لە تشرینی دووەمی ساڵی 1911 و شەڕی بیرتەرابلوس بوو لە کانونی یەکەمی هەمان ساڵدا. دواتر عوسمانیەکان و ئیتاڵیەکان شەڕیان وەستاند و ڕێکەوتنامەیەکیان لە ئوشی لە لۆزانی سویسرا لە ساڵی 1912 مۆت کرد. بەپێی ئەم ڕێکەوتنە عوسمانیەکان دانیاننا بە داگیرکردنی لیبیا لەلایەن ئیتاڵیا بەرامبەر بەمانەوەی دەسەڵاتی ئاینی سوڵتانی عوسمانی لە لیبیا. گەلی لیبیا بەم داگیرکردنە ڕازی نەبوو. لە ناوچەکانی تەرابلوس و بەرقا بەربەرەکانی بەردەوام بوو. هەرچەندە ئەم بەربەرەکانیانە ژیانی زۆریان بە هێزەکانی ئیتاڵیەکەیان، بەڵام بە دەرکردنی داگیرکەران و کۆتاییکردهێنانی دەسەڵاتیان لە لیبیا سەرکەوتوو نەبوون. لە ساڵانی دوای جەنگی یەکەمی جیهانیشدا عومەر موختار ئەرشی ڕابەرایەتی توڵانەوەی نیشتیمانی ڕێژی ئیتاڵیەکان کردە ئەستۆی خۆی. عومەر موختار توانی شۆڕجێران ساز بکات و چەکداریان بکات و گەلی لیبیا لە دەوری یەک شت کۆ بکاتەوە و ئەویش ڕزگاریە. خێر و عەشیرەتەکانی یەک خست و جەبەل ئەخزەری کردە بنکەی سەربازی خۆی لە دەروی چیاکەشدا دەستگایەکی دامەزراندبوو بۆ مەشق پێکردن و موچە پێدانی ئەو کەسانەی دێنە ناو ڕیزەکانی شۆڕشەوە. هەرچەندە هێزەکانی شۆڕش کەم دەرامەت و لاواز بوون، بەڵام داگیرکەرانی ئیتاڵی لە بەرگری گەلی لیبیا کەوتنە پرسیەوە. شۆڕژێرەکان شارەزای کرد لە دەستی وڵاتەکەیان بوون. وریان بەرزتر و بە هەڵمەتتر بوو. بەڵام لە ئیتاڵیاوە هێزێکی گەورە بۆ لیبیا بەڕێکرد بە مەبەستی دۆزینەوەی بنکەی شۆڕژێرەکان و هێرشیان بەرنەسەر. فڕۆکەشیان بۆ ئەم مەبەستە خستەکار. داگیرکەران زۆر دڵڕەخانە کەوتنە وێزی میلەت و هێلێک شێوەیان بەکارهێنا. لەوانە یەکەم دادگای باڵدار، دادگایەکی سەربازی گەڕوک و سەرپێیی بوو بە فەرمانی سەرکردایەتی ئیتاڵیا هەڵسوکەوتی دەکرد. شۆڕژێران و گومانلێکراوان ئەدران بەو دادگایە لە ماوەی چەند دەقیقەیەک دەکوژرا و هەندێک جار لە فڕۆکەیەکی بەرزەفڕەوە دەخرایە خوارەوە. دووەم، بەنیازی دابڕینی جەماوەر لە شۆڕش و بەرخستنی بەرژاگوانیان لە شۆڕشی عومەر موختاردا کەوتنە دابڕینی گوندەکان و چۆڵکردنیان و کۆکردنەوەیان لە چەند ئۆردوگایەکی زۆرە ملێدا کە بە سەربازی داگیرکەران ئابڵۆقا درابوون. سەرەڕای هەموو ئەو شێوازانە عومەر موختار توانی لە جەنگەکانی زاویە، ڕەحیبە، عەقیدە، مەکموورە هێزی داگیرکەران بشکێنێتن و تووشی سەرشۆڕیان بکات. و لە ئەنجامدا کایە عومەر موختار وەک پێکۆشەرێک لەناو عەرەبەکان بەگشتی و لە لای گەلی لیبیا بەتایبەتی درەوشایە و بتەوتر دەبوون. لە ئەنجامی سەرکەوتنەکان عومەر موختار ئیتاڵیەکان جەنەڕاڵ بەرازیانی خوێن ڕۆژیان نادە لیبیا بە مەبەستی کردکردنەوەی شۆڕش و لەناوبردنی. بۆ ئەم مەبەستە ئەم نەخشەیە خوارەوەی کێشا. یەکەم، جەبەل ئەغزار کە بنکەی شۆڕشە ئابڵۆقا بدرێت و لای ناوچەکانی دەوروبەری دابڕێت. لە ئەنجامدا هێرش بەرناسەری و داگیری بکەن. دووەم، ڕێگە نەدرێت بە شۆڕژێران کە پەیوەندی بە جیهانی دەرەوەی لیبیاوە بکەن و ئازوقە و تەقەمەنیان لێ ببڕێت. سێیەم، بێجی جەغبوو داگیر بکرێت و هێڵێکی بەرگریتیا بچەسپێ و بەکارەبا بتەندرێ بەو نیازەی پەیوەندی نێوان مسر و بەرقا بپچڕێت. ئیتاڵیەکان بە هاوکاری ئینگلیز و ڕەزامەندی مەلک فواد توانیان نەرجی جەغبوو داگیر بکەن و بەکارەبا بیتەنن، بەڵام شۆڕش درێژەی کێشا. ئەوسا داگیرکەری ئیتاڵی بە ناچاری کەوتاوی وێژ لەگەڵ عومەر موختار، بەڵام سەری نەگرت. وشتر دەستی پێ کردەوە ئیتاڵیا لەلای مەبەست بوو بە هەر نرخێک هەیە عومەر موختار لەناوبەرێتی نەخشەی بۆ ئەوە کێشا. ئەو بوو لە شەڕێکی نابەرامبەردا توانی عومەر موختار بەبیر بکرێت لە تەمەنی 70 ساڵیدا لە ساڵی 1931دا پاشان لە سێدارا درا. ئیستیعماری فەڕەنسی لە مەغربی عەرەبی و بەرهەڵستی گەلی عەرەب. لاپەڕا 228. یەکەم، جەزایر. فەڕەنسا لەبەر چەند هۆیەک لە ساڵی 1930دا جەزائیری داگیر کرد. لەوانە شوێنی جوگرافی و سروشتە استراتیژیەکەی ئاسان بوو بۆ کەشتی گەلی فەڕەنسا کە بنکەی چاچی دەستکەوێ بۆ دەستگرتن بەسەر دەریای ناوەڕاستدا. هەروەها وڵاتێکی فراوانە، سامانی زۆرە بە هەموو جۆرەکانیەوە. سەرڕای ئەو هۆیانەی کە پەیوەندی بە باری ناوەخۆی فەڕەنساوە هەیە لە دوای ئەوەی کە ئیمپراتۆریەتێکی گەورە و فراوانی لەدەست چوو.
لە کاتی شەڕەکانی شۆڕشی فەڕەنسا و ناپلیۆن و وازهێنانی لە هەندێک وڵاتە ژێردەستەکانی بۆ بەریتانیا ویستی بگەڕێت بە دوای سەرکەوتنێکی دەرەوەدا تا سەرنجی گەلی فەڕەنسا دوورخاتەوە لە گروپەکانی ناوەخۆوە کە ڕووداوی باوەشێنی ڕوویدا کردیا بیانوویەک بۆ داگیرکردنی جەزائیر. کورتەکەشی ئەوە بوو کە فەڕەنسا هەندێک پارەی جەزائیر قەرزدار بوو، نرخی ئەو گەنمەی لێی کڕی بوو، چەند ساڵی خستیە پشتگوێ و دەمەقاڵی ڕوویدا لە نێوان دای حسێن فەرمانڕەوای جەزائیر و بالۆزی فەڕەنسا داڤاڵ و لەو کاتەدا دای حسێن لاقین و داغدا باوەشێنەکەی بەدەستیەوە بوو دای بە بالۆزەکەدا. ئەمە بووە بیانوویەک بۆ داگیرکردنی جەزائیر و هێزێکی ناردە سەر جەزائیر بە سەرکردایەتی مارشال بۆرمۆن لە ساڵی 1830 دا و ناوچە کەناریەکانی جەزائیری داگیر کرد. بەڵام گەلی جەزائیر ملی بۆ داگیرکەران دەست نەکرد و کەوتە بەربەرەکانی فەڕەنسیەکان و بزوتنەوەی بەرهەڵستی عەرەب لە جەزائیردا بە سێ قۆناغدا تێپەڕی. یەکەم، سەردەمی زوو. ئەو سەردەمەیە ئەکەوێتە ساڵانی 1830 تا 1832. داگیرکەر هەوڵیاندا لە ناوچەکانی ناوەدا چەند سەرۆکێکی هۆزەکانی جەزائیری بدۆزنەوە بڕوا بەدەسەڵاتیان بکەن، بەڵام تووشی بەرهەڵستیەکی تون بوون. دووەم، سەردەمی دووەم. دەرکەوتنی کەسایەتی عەبدولقادر جەزائیری کە سەرکردایەتی بزوتنەوەی بەرهەڵستی کرد تا ساڵی 1847. عەبدولقادر جەزائیری شاری مەعسکەری کردە پایتەختی خۆی و هۆزەکانی لە دەوری خۆی کۆ کردەوە و کردیان بە سەرکردەی خۆیان کە هێشتا تەمەنی 24 ساڵ بوو. عەبدولقادر سوپایەکی دامەزاند و توانی نزیکەی 2 بەش لە 3 بەشی جەزائیر ڕزگار بکات. هەندێک جاریش پەنای دەبردا بەر ڕێکەوتنی کاتی لەگەڵ فەڕەنسیەکان بۆ ئەوەی سوود لە کاتوەر بگرێت و هێزەکانی ڕێک بخاتەوە، چەک لە دەرەوە بهێنە و بیدات بەلایەن گرانی، دەنجی گەلی جەزائیریش بگەێنێت با دەرەوە. پاش ئەوەی فەڕەنسیەکان لە دوای چەند شەڕێک نەیانتوانی بەسەر جەزائیریەکاندا زاڵ بن، لە ساڵی 1837 بە ناچاری پەیمانی تافتایان لەگەڵ عەبدولقادردا مۆر کرد. بە پێی پەیمانەکە شارەکانی جەزائیر و وەهران و شارەکانی تری کەنار دران بە فەڕەنسیەکان، بەڵام هەرێمەکانی تر لە ژێر دەسەڵاتی میر عەبدولقادر مایەوە کە لە 3 بەش 2 بەشی خاچی جەزائیر بوو. بەڵام دوای ئەوەی لە فەڕەنسا حکومەتێکی نوێ هاتە سەرکار، ئەو حکومەتە داوای داگیرکردنی سەرتاپای جەزائیری کرد بۆی سوپای نادا جەزائیر و دوای شەڕێکی قورس توانی شاری مەعسکەر بگرێت. دوای ئەوەی ئەمیر عەبدولقادر چۆڵی کردبوو، پاش ئەوەی فەڕەنسیەکان شۆڕشەکەیان سەرکوت کرد، عەبدولقادر ناچار بوو بکشێتەوە بۆ ناوخاچی مەغریب. بەڵام کاربەدەستانی مەغریب ئەم جارەیان دوودڵ بوون لە وەرگرتنی، چونکە بەپێی ئاشتینامەی تەنزەی لە تشرینی دووەمی ساڵی 1844 لەگەڵ فەڕەنسا ڕێکەوتبوون کە هیچ جۆرە یارمەتیەک پێشکەش بە شۆڕژێرانی جەزائیر نەکەن و دەرچوونی میر عەبدولقادر جەزائیری لە یاسا تێدا بوو لەگەڵ نەهێشتنەوەی سوپای مەراکش لەسەر سنوور. بەم جۆرە عەبدولقادر جەزائیری لە ساڵی 1847 دوای ئەوەی هێزێکی وای شک نەدەبرد، ناچار بوو چەکدا بنێ و ئەو سابەدیری دوورخرایەوە بۆ دیمەشق و لە ساڵی 1883 دا لەوێدا مرد. سێەم، سەردەمی دوای عەبدولقادری جەزائیری. وێڕای ئەمەش بەربەرەکانی گەلی جەزائیر هەر بەردەوام بوو. ئەو بوو لە ساڵی 1871 دا لە هەرێمی قوستەنتینیا ڕاپەڕینێک بە سەرکردایەتی محەممەد کوڕی ئەحمەدی مەقڕانی بەرپا بوو، بەڵام هەرزوو سەرکوت کرا. دوای ئەوەش ڕاپەڕینی هۆزەکانی بیابان هەر بەردەوام بوو. داگیرکردنی جەزائیر لەلایەن فەڕەنسا تا ساڵی 1963 درێژەی کێشا. لەو ساڵەدا و لە ئەنجامی شۆڕشی 1954-1962 فەڕەنسا ناچار بوو دام بەسەر بەخۆی جەزائیردا بنێت، دوای ئەوەی وڵاتەکەی نزیکەی 1 ملیۆن شەهیدیان بەخشی. دووەم، تونس. لاپۆڕە 231. سەرەتای بەرژەوەندیەکانی فەڕەنسیەکان لە تونسدا دەگەڕێتەوە بۆ سەدەی 16هەم تا لە ساڵی 1861 دا فەڕەنسیەکان سەرکەوتنیشی ئابووریان دەستکەوت، وەک فراوانکردنی بەندەری تونس و ڕاکێشانی هێڵەکانی ئاسن و هێڵەکانی بروسکە و تەلەگراف لە وڵاتدا. پاشان چەند کۆمپانیایەکی فەڕەنسی کەوتنە کڕینی هەندێک زەوی تونسی، لەوانە پارچە زەویەک کە پێی ئەوترا نەفیدە لە نێوان شاری تونس و سووسا ڕووبەرەکەی 100,000 هێکتار بوو. کاتێکیش بای محەممەد سادق ویستی بەرهەڵستی چونە ناوەی ئابووری فەڕەنسا بکات، ڕووستان داوای لە حکومەتەکەی کرد کە هەڵوێستێکی توندی هەبێت بەرامبەر بە بای و ناچاری بکات ئاسانکاری دارایی نوێ بدات بە فەڕەنسیەکان. دوای داگیرکردنی جەزائیر فەڕەنسیەکان هەوڵیاندا تونس بگرن.
کۆچکردنی هەندێک لە هۆزەکانی عەرەبی تونس بەسەر جەزائیردا کرا بە بیانوو بە ناوی ئەوەی یارمەتی شۆڕجێرە جەزائیریەکان ئەدەن و لە ساڵی 1881دا هێزەکانی داگیرکەرانی فەڕەنسی سنووری تونسیان بڕی و داگیریان کرد و پەیمانی بۆردۆی بەسەردا سەپاند کە لە پێشتر ئەم پەیمانە ئامادەکرا بوو ماوەی 5 سەعاتیاندا بە بای محەممەد سادق تا پەسەندی بکات ئەویش دوای 2 سەعات پەیمانەکەی مۆر کرد. دەقی پەیمانەکە ئەوە بوو کە داگیرکردنەکە کاتیە و هێزەکانی فەڕەنسا تەنها لەسەر سنوور و کەناری دەریا دەبێت و هەر کاتێک ئیدارەی تونس توانی ئاسایش و یاسا بپارێزێت ئەمان وڵات بەجێ دەهێڵن و هەروەها بۆ بای نییە پەیمان لەگەڵ هیچ دەوڵەتێکی بێگانە ببەستێت بە ڕەزامەندی فەڕەنسا نەبێت. هەروەها حکوومەتی بای نابێت بهێڵێت سەکۆ کەرەسەی سوپای بچێتە ناو جەزائیر و وەزیرێکی فەڕەنسی نیشتەجێ لە جێی حکوومەتی فەڕەنسا چاودێری بەجێهێنانی پەیمانەکە دەکات. بەرامبەر بەما فەڕەنسا بەڵێنی پاراستنی بای و خێزانەکەیدا. بەڵام گەری تونس بە توندی بەرهەڵستی ئەو پەیمانەیان کرد و لە ئەنجامی تێکۆشانی دژ بە داگیرکردنی فەڕەنسی 2 هەڵوێست گەڵاڵە بوون. یەکەم هەڵوێستی خۆ بەدەستەوەدان بوو لەلایەن بای و دەست و پەیوەندەکانیەوە. دووەم بەرەی بەرهەڵستی پاڵەوانانەی میلی دژ بە داگیرکەران. لە ساڵی 1883دا فەڕەنسا پەیمانێکی تری نوێی سەپاند بەسەر تونسدا کە ئەویش پەیمانی مرسی بوو. بە پێی ئەو پەیمانە توانای ئابووری تونس فرایەژێت دەستی داگیرکەرە فەڕەنسیەکان بەڵام گەری تونس بە چەند شێوەیەک بەرهەڵستی ئەم پەیمانەیان کرد لەوانە. یەکەم لە ساڵی 1884دا کۆبوونەوەیەکی میلی گشتیان بەست و ئەنجامەکەی مۆرکردنی بڕوانامەیەکی بێزاری بوو درایە بای بەڵام دەسەڵاتەکانی فەڕەنسا دەستیان کرد بە ڕاونانی ئەوانەی ئەم بڕوانامەیان مۆر کردبوو. دووەم کۆبوونەوە لە دەوری ڕۆژنامەکان لەوانە ڕۆژنامەی حاضرا و زەهرا و سبیل ڕەشاد دەوری ئەم ڕۆژنامانە دەورێکی گەورە بوو لە بڵاوکردنەوەی هەستی نیشتیمانی و بەرپەرزانەوەی سیاسەتی ئیستیعماری. سێەم دامەزراندنی کۆمەڵی تونسی فەتات لە ساڵی 1909 ئەم کۆمەڵە دەورێکی گەورەی بوو لە بەرهەڵستی عەرەب دژ بە داگیرکەرە فەڕەنسیەکان و گەلیان لە پشت بوو. پێش هەڵگیرساندنی جەنگی یەکەمی جیهان دەربەرەکانی گەلی تونس بەرامبەر فەڕەنسیەکان کە لە ساڵی 1881ەوە تونسیان داگیر کردبوو چوە قۆناغی ڕوبەڕووبوونەوە و بە یەکدادانی ڕاستەوخۆ لەگەڵ داگیرکەراندا لەم ڕووەوە چەند ڕاپەڕینێک ڕوویدا. لەوانە ئەلێف ڕاپەڕینی جەلاس لاپەڕە 233. ئەم ڕاپەڕینە لە ساڵی 1911 ڕوویدا کاتێک جەماوەر لە گۆڕستانی جەلاس کۆبوونەوە بۆ ئەوەی نەهێڵن هێڵی ئاسن بۆ تراموای بە ناو گۆڕستاندا ڕابکێشرێت چونکە بە شوێنێکی پیرۆزی ئاینی ئیسلامدا دەنرا. بۆیە پێکدادان ڕوویدا و هێزەکانی پۆلیس نەیانتوانی جەماوەر لە گۆڕستانەکەدا بکەنە دەرێ و لەگەڵ خەڵکەکەدا بە گژێکدا چوون و 14 کەسیان کوشت. سەرنجام دەسەڵاتدارانی فەڕەنسا هاتوچۆیان قەدەغە کرد ڕۆژنامەی نیشتیمانپەروەری تونسیان داخست. ژمارەیەکی زۆر لە تونسیەکان گیران لەوانە 71 کەسیان دران بە دادگا و 7 کەسیان لە سێدارە دران. بە ڕاپەڕینی بەکارنەهێنانی تراموای لاپەڕە 234. ئەم ڕاپەڕینەش هەر لە شاری تونسی پایتەختدا دوای تێپەڕبوونی 3 ڕۆژ بەسەر ڕاپەڕینی جەلاسدا ڕوویدا و نزیکەی 2 مانگی خایاند. هۆیەکەشی بریتی بوو لە بێزاربوون و تووڕەیی گەل لە کۆمپانیای تراموای فەڕەنسی و ڕۆشتی خراپی بەرامبەر کرێکارە تونسیەکان و ئازاردانی کرێکارەکان بە وشەی بریندارکەر و گاڵتە پێکردن و پەسکردنی دانیشتوانی گەڕەکەکان. سەرکردەکانی بزودنەوەی نیشتیمانی تونس بۆ دانانی سنوورێک بۆ ئەم ڕەفتارە جێوانە چەندە خوازیێکیان بەرز کردەوە بەڵام فەڕەنسیەکان سەرکردەکانیان گرتن و دووریان خستنەوە مەمە بزودنەوەکە دانەمرکایەوە تا سەرکردەکانیان لە دەست بەسەری نەگەڕاندەوە. دوای جەنگی یەکەمی جیهانیش نیشتیمانپەروەرانی تونس بە سەرکردایەتی عەبدولعەزیز تەعالیبی و توانیان حیزبی دەستور لە ساڵی 1920 دادمەزرێنن کە ئامانجی ڕزگاری و سەربەخۆی تونس بوو لە ژێردەستی فەڕەنسیەکان. لە سیەکانیشدا حیزبی دەستوری جەدید بە سەرکردایەتی حەبیب بورقیبە بۆ خەباتپێشی فەڕەنسیەکان پێکهات. سێەم مەراکش لاپەڕە 235. فەڕەنسا هەڵی دەستبەسەرداگرتنی تەواوی مەغریبیدا و لەبەر ئەما سوڵتان عەبدوڕەحمان کوڕی هیشام سوڵتانی مەراکش هەستی بە مەترسی فەڕەنسیەکان دەکرد بۆیە بڕیاری درێژە پێدانی پشگیریکردنی خەباتجێڕی جەزائیر عەبدولقادر جەزائیری بە ماڵ و چەکدا.
فەڕەنسیەکان ناڕەزایی خۆیان دەربڕی بەرامبەر بەو یارمەتیدانە و لە ئەنجامدا شەڕی دۆڵی ئەسلێ لە چاردەی ئابی 1844 دا ڕوویدا لە نێوان مەراکش و فەڕەنسادا و دوای ئەم شەڕەش ئاشتینامەی تەنزەی لە تشرینی دووەمی ساڵی 1844 دا لێکەوتەوە. فەڕەنسا لە ساڵی 1877 دەستەیەکی سەربازی فەڕەنسی بەسەر سوڵتانی مەراکشدا حەسەنی کوڕی موحەممەد سەپاند بە بیانووی مەشەلکردنی سوپای مەراکش. بەڵام سوڵتان حەسەنی کوڕی موحەممەد هەوڵی نزیک بوونەوەیدا لە بەریتانیا، چونکە پێیوا بوو ئەم نزیک بوونەوەیە دەبێتە کۆسپێک لە بەردەم تەماحکاری فەڕەنسا لە مەراکشدا. بە تایبەتی بەریتانیا لە سەرەتاوە بەرهەڵستی درێژەدانی دەست بە سەرداگرتنی فەڕەنسی بەسەر مەراکشدا کرد. هەروەها لە ڕووی بەرژەوەندەکانی ئیسپانیادا وەستا لە ترسی ئەوەی نەک ئیسپانیا دەست بەسەر گەروی جەبەل تارەقدا بگرێت. سوڵتان مەولای عەبدولعەزیزی کوڕی حەسەن لە ساڵی 1900 دەسەڵاتی گرتە دەست لە مەراکشدا کە هێشتا منداڵ و کەم ئەزمون بوو هەوڵی تازەکردنەوەی مەراکشیدا، بەڵام کەم شارەزاییەکەی بووە هۆی هێنانە ناوەوەی دەسەڵاتی ڕۆژئاواییەکان. سوڵتانیان بە هۆیەکانی ڕابواردن و ڕووکەشە و بریقەدارەکانی شارستانتی ڕۆژئاوا هەڵدەخەڵەتاند. حکوومەتی فەڕەنسا خاوەن بانقە فەڕەنسیەکانی هەندەدا کە قەرز بدەن بە مەغریب. لە ساڵی 1904 ڕادەی قەرزەکانی فەڕەنسا بۆ مەراکش گەیشتە بووە نزیکەی 7 ملیۆن فەڕەنکی فەڕەنسی. فەڕەنسا خۆی ئامادە کرد بۆ داگیرکردنی مەراکش، بۆ ئەمە بەستا کێشەی خۆی یەکلایی کردەوە لەگەڵ هەریەکە لە بەریتانیا و ئیسپانیا. بەم شێوەیە دانینا بە داگیرکردنی میسر لەلایەن بەریتانیاوە و دانینا بە داگیرکردنی ناوچەی ڕیفی مەراکش لەلایەن ئیسپانیاوە. پاشان قەرزی تازەی خستە پێش سوڵتان عەبدولحەفیز کوڕی حەسەن کە لە ساڵی 1908 فەرمانڕەوایی گرتبووە دەست، بەڵام ئەم جاریان بە مەرجی قۆرس وەک دەرامەتەکانی گومرگ کە لە هەموو بەندەرەکانی مەغریب کۆ دەکرایەوە و باجی چاو لە 150 بازەکانی خانوبەرەی ناوشارەکان بخرێتە ژێر دەستیەوە بۆ دانەوەی قەرزەکان. پاشان لە ئازاری 1912 پەیمانی پاراستنی سەپاند بەسەر مەراکشدا دوای یەکلایکردنەوەی کێشەی ئەغادیر لەگەڵ ئەڵمانیادا کە ئەڵمانیا ڕێی لە هاتنی کەشتیە جەنگی فەڕەنسیەکان گرت بۆ نێو ئەم بەندەرەی مەراکش، بە تایبەتی دوای ئەوەی کە بەرژەوەندی ئابوووریەکانی ئەڵمانیا لە مەراکشدا دەرکەوتبوو پاش سەردانەکەی ویلیەمی دووەم ئیمپراتۆری ئەڵمانیا بۆ مەراکش لە ساڵی 1915. بەڵام فەڕەنسا بۆ ڕەزامەندی ئەڵمانیا وازی لە ناوچە کەنارەکان هێنا لە کۆنگۆ کە بووە هۆی ئەوەی فەڕەنسا بتوانێت دەست بەسەر مەراکشدا بگرێت. دوای ئەوەی فەڕەنسا لە ساڵی 1912 بەرپرسیاری پاراستنی بەسەر مەغریبدا سەپاند، زۆر شۆڕش و ڕاپەڕین هەڵگیرسا کە بەناوبانگترینیان شۆڕشی فاس بوو کە ناوچە جیاوازەکانی مەغریبی گرتەوە و هەزاران جەنگاوەر لە ناوچەی شاخەکانی ئەتڵەس چوونە ڕیزەکانیەوە. بەڵام فەڕەنسیەکان بە سەرکردایەتی بیرلیۆنی توانیان شۆڕش جێران پەرتەوازە بکەن و شۆڕشەکە دابمرکێنەوە. دوای جەنگی یەکەمی جیهانیش موحەممەد عەبدولکەریم خەتابی سەرکردایەتی جوڵانەوەی بەربەرەکانی چەکداری گرتە دەست، توانی لە مایسی 1921 لە شەڕی ئەنوالدا بەسەر ئیسپانیەکاندا سەر بکەوێ و کۆماری ڕیفی لە ناوچەکەدا دامەزراند کە دەستی بەسەردا گرتبوون. لە ئەنجامی سەرکەوتنەکانی خەتابی بەسەر ئیسپانیەکاندا فەڕەنسیەکان ئارامیان لێ هەڵگیرا، چونکە ترسان لەوەی بەرژەوەندەکانیان نەک تەنها لە خۆرئاوای عەرەبی بەڵکو لە هەموو ئەفریقیادا بکەوێتە بەرهەڕەشە و مەترسیەوە. بۆیە لەگەڵ ئیسپانیەکان پێکهاتن و لە دوو لاوە هێرشیان کردا سەر کۆماری ڕیف. خەتابی توانی بۆ ماوەی 1 ساڵ لە مایسی 1925 تا مایسی 1926 بەڕووی هەردوو دەوڵەتدا بوەستێت. بەڵام دواتر بەهۆی چەندین هۆکار کۆماری ڕیف ڕووخا. گرنگترین ئەو هۆکارانەش بریتی بوون لە: یەکەم، ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاری لەگەڵ دوو دەوڵەتی گەورەی ئەوروپی فەڕەنسا و ئیسپانیا کارێکی قورس بوو. وێڕای پشتیوانی سەربازی ئەمریکا بۆ فەڕەنسا و ئیسپانیا. دووەم، فەڕەنسیەکان بەر لەوەی بچنە دۆخی هێرشبردنەوە چەک و هێزی چێجگار زۆریان هێنایە مەراکش. سێیەم، پادشای مەراکش دەستی لەگەڵ داگیرکەراندا تێکەڵ کرد و کەوتە هاوکاریکردنیان دژی خەتابی. چارەم، هەوڵدان بۆ ئەوەی بە مافی ئۆتۆنۆمی شۆڕجێران سار بکەنەوە. سەرنجام داگیرکەران خەتابیش توانیان لە 3 هێرشی گەورەدا بنکەی خەتابی بگرن و
خەتابیش لە ساڵی 1926 خۆیدا بەدەستەوە و دواتر بۆ دوورگەی ڕیۆنیۆن لە زەویای هەندی دوورخرایەوە تا ساڵی 1947 لەو دوورگەیە مایەوە و پاشان گوازرایەوە بۆ فەڕەنسا و دواتریش لە میسردا کۆچی دوایی کرد. واو کورتەیەک دەربارەی مەسەلەی فەڵەستین و شۆڕشەکانی لاپەڕا 239 فەڵەستین لە ساڵی 1970 داگیر کرا لەلایەن هێزەکانی ئینگلیزەوە با سەرکردایەتی جەنەڕاڵ ئەلنەبی کە پێشتر بەشێک بوو لە دەوڵەتی عوسمانی لە ئەنجامی هەوڵەکانی بزوتنەوەی سەهیۆنی کا جوولانەوەیەکی ئاینی و ڕامیاری و فراوان بوون و داگیرکردن بوو هەردەم هەوڵی دەدا بۆ کۆکردنەوەی جوولەکەکان و گواستنەوەیان بۆ فەڵەستین بە مەبەستی دروستکردنی دەوڵەتێکی فراوان بۆ خزمەتی بەرژەوەندی ئیمپریالیزم لە ناوچەکە. توانی بەریتانیا قایل بکات بە دەرکردنی بەرلینی بڵفۆر لە تشرینی دووەمی 1970 دواتر هەر یەکە لە ئەمریکا و فەڕەنسا و ئیتاڵیاش پشتگیریان لێکرد. بەڵێنی بڵفۆر کە لەلایەن ئارتەر جێمس بڵفۆر وەزیری دەرەوەی بەریتانیا لە شێوەی نامەیەک دەرچوو لە دەقەکەی داهاتووە دەوڵەتی پاشای خاوەنشکۆ بە چاوێکی سۆزەوە دەڕوانێتە دروستکردنی نیشتیمانێکی نەتەوەیی بۆ گەلی جوولەکە لە فەڵەستیندا بۆ ئاسانکردن و بەجێهێنانی ئەم ئامانجە هەوڵ دەدات و هیچ شتێکی وەهاش ناکرێت کە مافی موڵکی ئاینی ئەو تایفانە بگۆڕێ کە لە جوولەکانین و لە فەڵەستیندا دەژین. لە ساڵی 1920 بەریتانیا ئینتیدادی خۆی سەپان بەسەر فەڵەستین وەک ڕێگەیەک بۆ بەدیهێنانی بەڵێنی بڵفۆر. ئینتیدادی بەریتانیا لەسەر فەڵەستین بەردەوام بوو تا ساڵی 1948 کاتێک کە دەوڵەتی ئیسرائیل لەسەر خاچی فەڵەستین دامەزرا. شۆشەکانی فەڵەستین لە نێوان هەردوو جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم لە نێوان ساڵانی 1920 تا 1939 لاپەڕا 240 یەکەم شۆڕشی ساڵی 1921 لە مایسی 1921 فەڵەستینیەکان هێرشیان کردە سەر داگیرگا جوولەکەیەکانی ڕەحبوت، خەبیرە، بتەحتکفا، دیران، یەهودیە هەروەها جوولەکەکانیش هێرشیان کردە سەر شاری قەلقیلیا و تاڵانیان کرد بەڵام داگیرکەران خۆیان لە هێرشی جوولەکەکان جێل کرد کەچی لە هەمان کاتدا بەرەنگاری هێرشی فەڵەستینیەکان بوونەوە بە فڕۆکە و جۆرەها چەکی تر. لە پاشاندا فەرمانڕەوای ئینگلیز لیژنەی هایکرافتی دامەزراند و لیژنەکەش هۆی بێگدادانەکانی مایسی 1921 وەها لێکدایەوە. یەکەم سیاسەتی میری دەیەوێت وڵاتێکی نەتەوەیی بۆ جوولەکە دامەزرێنێت. دووەم میری پرس و ڕای بە ڕێکخراوی سەهیۆنی جیهانی کرد و ئەو ڕێکخراوەش بوو بە میریەک لە ناو میریەکدا بەرامبەر بەمەش عەرەبەکان پشتگوێ خرابوون. سێەم ژمارەیەکی زۆر لە جوولەکەکان لە کاروباری میریدا دامەزرابوون. چارەم بەبێ هیچ سەگەرەیەک کۆچکەرە جوولەکەکان بە لێشاو دەهاتنە فەڵەستینەوە. دووەم شۆڕشی بۆراق لە ساڵی 1929 لاپەڕا 240 لە چادەی ئابی 1929 دا 6,000 جوولەکە کە زۆربیان لە ڕێکخراوی مەکانەی کردسێنەری سەهیۆنی بوون لە تەل ئەبیبدا خۆپیشاندانێکی دژ بە عەرەبیان کرد. لە ڕۆژی دوایدا کە ڕێکەوتی هەینی و لەدایکبوونی پێغەمبەری دووخوا لەسەر بێت دەکرد و سەهیۆنیەکان بە شێوەیەکی گەورەتر و شەرفرۆشتنێکی بەرزتر قودسیان بڕی و ڕووە و بۆراق ڕۆیشتن و بە یەکدادانێک لە نێوان عەرەبەکانەوە و جوولەکەکاندا ڕوویدا. هەرچەندە پۆلیس توانێت لێکیان بکاتەوە و بەڵام چەند جارێکی تر شەڕ و پێکدادان ڕوویدایەوە و پاشان شەڕ زۆربەی شارەکانی قودس و نابلوس و خەلیلی گرتەوە تا گەیشتە شارەکانی حەیفا و یافا. دوای کۆتایی هاتنی شۆڕشەکە دەوڵەتی ئینگلیز وەک نەریتی خۆی لیژنەیەکی نرد بە ناوی لیژنەی شۆ بۆ لێکۆڵینەوە لە هۆکارەکانی شۆڕش بەڵام کەس گوێی لە ڕاستپاردەکانی نەگرت چونکە ڕاستپاردەکانی بریتی بوون لە سنووردانان بۆ کۆچکردنی جوولەکە بۆ فەڵەستین و وەساندنی گواستنەوەی زەویزە بۆ جوولەکە و دابینکردنی مافەکانی عەرەبەکان. هۆکارەکانی سەرنەکەوتنی شۆڕشی بۆراق لە ساڵی 1929 یەکەم نەبوونی سەرکردایەتێکی شۆڕشگێر لە نێو جوڵانەوەی نیشتیمانیدا. دووەم شۆڕش کە لاواز بوو چونکە پەرپەرد بوو سیمایەکی جوتیارانەشی پێوە دیار بوو. سێم نەبوونی نەخشە و بە باشزانینی کاری بێنەخشە و گوێنەدان بە ڕێکخستنی جەماوەر. چارەم سەرکردایەتی جوڵانەوەی نیشتیمانی ئینگلیزی بە دوژمنی سەرەکی نەدەزانی. پێنجەم نەبوونی ڕێخستنێکی شۆڕش جێڕانە. شەشەم
بار و هەڵوێستی جیهانی ئەو سەردەما ڕێگای سەرکەوتنی جوڵانەوەی ڕزگاری خوازەکانی لە وڵاتە داگیرکەرەکان نەئەدا. لە هەمان کادا ئیستیعمار و سەهیۆنیەت لە قۆناغی گوڕ و هێزدا بوون. سێەم ڕاپەڕینی ساڵی 1933 لاپەڕا 242 لە ئەنجامی بەرجولەکەکردنی فەڵەستین چەند خۆپێشاندانێکی بەکین لە ساڵی 1933دا شاری قودسی گرتەوە، پاشان تەنیەوە بۆ یافا و خۆپێشاندەرەکان چەند داخوازێکیان هەبوو، لەوانە یەکەم وەستاندنی کۆچی جوولەکە بۆ فەڵەستین، دووەم دانانی یاسایەکە بە هیچ شێوەیەک نەهێڵێت مولکایەتی زەوی لە عەرەبەوە بگوێزرێتەوە بۆ جوولەکەکان، سێەم دامەزراندنی حکوومەتێکی نیشتیمانی بەرپرسیار بەرامبەر بە کۆمیتەیەکی هەڵبژێردراو کە بە ڕێژەی ژمارەی خەڵکی ئەو وڵاتەکە هاوبەشی تێدا بکەن. چارەم جوڵانەوەی قەسام لاپەڕا 242 دوای ئەوەی کە عەزەدین قەسام لە سووریا بڕیاری لە سێدارەدانی گرا بەسەردا چونکە لە سەرکردایەتی شۆڕشە ژێرکەوتووەکەی شێخ ساڵح ئەلعەلی هاوبەشی کردبوو پەنای هێنا بۆ فەڵەستین و پێی وابوو ناتوانێت سەرکەوتن بەدەست بهێنێت بەبێ یەکەم یەکێتی بەڕێوەبردننی شۆڕش، دووەم دامەزاندنی ڕێکخراوێکی شۆڕش ژێرانەی بەهێز، سێەم ڕێکخستنی جەماوەر و خستنەکاری، چارەم دانانی نەخشەی زانستی لە کاری شۆڕژێریدا لە ڕووی ڕامیاری و سەربازیەوە، پێنجەم بڕوونی بیرروڕا، شەشەم هەوڵدان بۆ ئامادەکردنی باردۆخ بە مەبەستی تەقانەوەی شۆڕش. قەسام دوای فراوانکردنی ڕێکخراوەکە و دەستخستنی چەند پادچەکێک دەستی کرد بە کوشتنی هەندێک لە ئەفسەرەکانی ئینگلیز و هەندێک لە گومان لێکراوانی عەرەب کە یارمەتی دەستگە داگیرکاریەکان و سەهیۆنیەکانیان دەدا. لە 15 تشرینی دووەمی 1935 لە نێوان شۆڕژێرەکان و پۆلیسدا پێکدادانێک ڕوویدا لە نزیک دەی سپارت شێخ محەممەد ئەحەرحولی کە یەکێک بوو لە ئەندامەکانی ئەو ڕێکخراوە شەهید کرا. دواتر لە ئێوارەی 18 تشرینی دووەمدا نزیکەی 500 سەربازی ئینگلیز ئابلوقەی قەزای جەنینیاندا و لە شەڕێکی نابەرامبەردا عەزەدین قەسام و چەند هاوڕێیەکی شەهید کران. ئەزمون و تاقیکردنەوەکانی جوڵانەوەی قەسام لاپەڕا 243 یەکەم ئەو شۆڕشە وەک مەشخەڵانێک ڕووناک بوو، بەڵام بە خێرایی دامرکرایەوە لەگەڵ ئەوەشدا سەرەتای تێکۆشان بوو لە شێوەی ڕێخستندا. دووەم جوڵانەوەی قەسام لاوازی و دوودڵی سەرکردایەتی جوڵانەوەی نیشتیمانی نیمچە دەرەبەجی ئاشکرا کرد. سێەم جوڵانەوەکە دەرگای بۆ جەماوەر خستە سەرپێش کە جڵەوی سەرکردایەتی لە سەرکردە کۆنەکان بسەنەوە. چارەم ڕێکخراوەکەی قەسام لەبەر ئەوەی کە چاودێریکردنی سیخوڕی بەسەردا سەپا قەبارەکەی ڕۆ و کەمبوون ڕۆیشت و تەنیا ژمارەیەکی باوەڕپێکراوی مایەوە. پێنجەم قەسام کەوتە هەڵەیەکی سەربازی سەرچیەوە چونکە گورج و گۆڵیە ڕامیاری و سەربازیەکانی خزاندە یەک ناوچەوە کە سەروی فەڵەستینە واتە قەزای جەنین. ئەمەش ڕێگای لە ناوبردنی ئاسان کرد لە بەردەم داگیرکەراندا و نەیانهێشت پڕیشکەکان بگاتە شوێنەکانی تر. پێنجەم شۆڕشی ساڵی 1936 لاپەڕا 244 هۆیەکانی یەکەم زیادبوونی ناڕەزایی فەڵەستینیەکان دژی سیاسەتی حکوومەتی بەریتانیا بۆ ئەوەی فەڵەستین بکاتە دەوڵەتێکی جوولەکە لەسەر حسابی دانیشتووە ڕاستەقینەکانی. دووەم پاشگەزبوونەوەی ئینگلیز لەو گفتوگۆ و پەیمانانەی کە دابووی لەمەڕ سەربەستی فەڵەستین و دانانی یەک دەوڵەتی عەرەبی سەربەخۆ. سێەم ڕەشبینی سەرکردە و ڕۆڵەکانی گەڵی فەڵەستین لە مەڕگەیشتن بە مافەڕەوەکانیان بە ڕێگای گفتوگۆ لەگەڵ لیژنەکانی ئینگلیزدا بڕواشیان وابوو تەنها ڕێگا خەباتی چەکدارانەیە. چارەم خراپی ئینگلیز لەگەڵ فەڵەستینیەکان و ڕێککەوتن لەگەڵ جوولەکەکاندا. پێنجەم پایە ئیداریە گرنگەکان بەسەر جوولەکەکاندا دابەش کرابوون و فەڵەستینیەکان لێی بێبەش کرابوون. شەشەم لە سەربازگەکانی ئینگلیز لە فەڵەستیندا و لە دەرەوەی فەڵەستینیشدا چەک دەڕۆیشت بۆ جوولەکەکان. هەفتەم لەسەر دەستی شەهید قەسام جۆرێک لە ڕێخستن هاتەکایەوە بە ئاسانی هانیدان بۆ فەرمانی یەکەم شەڕکردن. هەشتەم دەستخستنی چەند پادچەکێک. نۆیەم پشتگیریکردنی شۆڕش لە دەرەوە و ناوەوەی فەڵەستین. سەرەتاکانی شۆڕش لە یافاوە دەستی پێکرد بە مانگرتنێکی گشتی دەستی پێکرد و دواتر قودس و حەیفا و شارەکانی تری گرتەوە لە سنووری یافا و تەل ئەبیبدا پێکدادانێک لە نێوان جوولەکە و فەڵەستینیەکاندا ڕوویدا و میریش هات و چۆی قەدەغە کرد و باری نائاسایی ڕاگەیاند.
ئەوەی کە یارمەتی سەرکەوتنی مانگرتنە گشتیەکەی فەڵەستینیدا ئەو مانگرتنە گشتیە بوو کە لە میسر ڕوویدا لە ساڵی 1936دا بۆ دەرکردنی ئینگلیزەکان و لە سووریا لە ساڵی 1936دا بۆ دەرکردنی فەڕەنسیەکان. هەروەها ڕۆژنامەگەری دەورێکی دیاری هەبوو لە هەندانی مانگرتن و درێژەدان بۆ مانگرتنە. سەرەڕای ئەنجامدانی چەندین خۆپێشاندان لە شارەکانی عەمان، دیمەشق، تەرابلوس، سەیدا، بەغداد، مووسڵ و قاهیرە بۆ پشتگیریکردنی گەلی فەڵەستین. پاشان لە 25 نیسانی 1936دا بەرەیەک بە ناوی لیژنەی عەرەبی باڵا دروست بوو و بڕیاری درێژەپێدانی مانگرتنیدا. دواتر ئینگلیزەکان بۆ لەناوبردنی شۆڕش دوو ڕێگەیان گرتە بەر. یەکەم، ڕێگای سەرکوتکردن و داپڵۆسینی جەماوەری شۆڕژێری عەرەب و سەرکردایەتیە ناوچەیەکانی ڕێکخراوەکانیان. دووەم، ڕێگای ئابلوقەدان و فرتوفێڵی سیاسی بە بەکارهێنانی دەسەڵاتی گەورەیان لای سەرۆکەکانی ڕژێمە عەرەبەکان. ئینگلیز توانی بە هاوکاری پاشاکانی عەرەب شۆڕشەکە لەناوبەرێت و دواتر لیژنەی بێلی نارد بۆ لێکۆڵینەوە لە هۆیەکانی شۆڕش و هۆیەکانی بەرپابوونی شۆڕش. بەم شێوەیە لێکدرایەوەکە عەرەبەکان دەیانەوێت سەربەستی نەتەوایەتی بەدی بهێن و دەترسن و ڕقیشیان لە بیری دروستکردنی نیشتیمانێکی نەتەوەیی جوولەکەیە. لیژنەکە پێشنیاری دابەشکردنی فەڵەستینی کرد لە نێوان عەرەب و جوولەکەدا، بەڵام عەرەبەکان لە کۆنگرەی بلوودان کە لە سووریادا بەسترا لە ساڵی 1937 ئەم پێشنیارەی ڕەت کردەوە. هۆیەکانی سەرنەکەوتنی شۆڕشی ساڵی 1936 لاپەڕا 246. یەکەم، ناهاوتایی لە نێوان هێزی شۆڕژێڕەکان و هێزی جوولەکەکان و ئینگلیزەکانەوە لە ڕووی هونەری و بەڕێوەبردن و ڕێخستنەوە. دووەم، باری پارچە پارچەی و دواکەوتن و پاشکۆیەتی بێگانە لە وڵاتە عەرەبیەکاندا دەورێکی خراپی بینی، بە تایبەتی ئەو دەورە خراپەی کا پاشا و ئەمیر و کاربەدەستانی عەرەب جێڕایان بۆ لەناوبردنی شۆڕش. سێیەم، سەرکردایەتی فەڵەستینی کە بریتی بوو لە دەرەبەگ و بەرجوازی گەورە نەیتوانی بچێتە ئاستی ڕووداوەکانەوە. چارەم، دواکەوتووی کۆمەڵ و سەرکردەکان بۆ هۆی نەبوونی بیرکردنەوەی شۆڕژێڕانە و ڕێکخراوێکی جەماوەری فراوان و نەگۆڕ. پێنجەم، سروشتی چینایەتی و ڕامیاری سەرکردایەتی فەڵەستینیەکان نەیتوانی پەیوەندیەکی نەفساوی بەرهەمهێن دروست بکات لەگەڵ ئەو هێزە جیهانیانەی کە دژی ئیستیعمار و داگیرکردن و چەوسانەوە دەجەنگان. لێرەدا هاتینە کۆتایی وەرزی دووەم لە بابەتی مێژوو بۆ پۆلی 12 ئامادەی بە هیوای سەرکەوتن.